ڕۆژهەڵەتی ناوەڕاست و ئافریقا کۆمەڵێک جیهانی ڕوو لە گۆڕان. لە ململانیەکانی ڕۆژهەڵەتی ناوەڕاستدا پاڵنەرە سۆزیەکان لە هێزگەلێکەوە هەڵەقوڵێن لەوانەی ئەوروپای سەدەی حەڤدەهەمەچن، ئەوە تا دابەشبوونە ئاینی و ئایدۆڵۆژیەکان ناوچەکەیان کردووە بە چەندین بەشەوە. دیارترین ئەم بەشبوونانەش ململانەی عەرەب و ئیسرائیلە، بەڵام درزەکانی ناو جیهانی ئیسلامیش لە ڕووی تیژیەوە هیچیان کەمتر نییە ئەگەر نەڵێین لە ڕووی ڕوونیشەوە. وڵاتە یەکگرتووەکانیش زۆری لە هەوڵە دیپلۆماسیەکانی خۆی لە ناوچەکەدا بۆ سوکردنی گرژیەکانی نێوان عەرەبەکان و ئیسرائیلیەکان تەرخان کردووە. لەگەڵەوەشدا ئەو تەحەدایانەی لە کەنداودا هەن سەرهەڵدانی ئێرانێکی ئوسوڵی بۆ نمونە هەڕاشەیەکی ڕاستەوخۆن بۆ سەر ئاسایش و گەشە سەندنی ئەمریکا و ڕەنگیشە لە مەودای دووردا هەڕەشەیەکی مەزنتر بن. سەیر و سەمەرەیی ڕۆڵی ئەمریکاش لە ململانەی عەرەب و ئیسرائیلدا ئەوەیە کە هەوڵەکەی ئیدارەی کلینتۆن لە 2 ساڵی سەرۆکایەتیدا بۆ چارەسەرکردنی ئەو ناکۆچیە بە یەکجار ڕەنگە ناکۆچیەکەی لە قورسەوە کردبێتە زۆر ئاڵۆز. ئیسرائیل هەوڵی بەدەستهێنانی بەڕەسمی ناسینی زەوی میعادەکە کە ئەوەش بێرۆکەیەکە پشت بە بانگەشەیەکی تەوراتە بەستێت و کۆتاییەکی ڕەمزی ئەو چەوسانەوەیە کە گەلی جوولەکە بە درێژایی 2000 ساڵ بەسەری هاتووە و بە کوشتنی بە کۆمەڵ گەیشتۆتە چڵەپۆبی. لە دیدگای عەرەبەوە ئامانجە ئیسرائیلەکان لەوە ئەچێ داوایەک بن بە ملدان بۆ دابڕینی شتێک لە میراتی ژیاری و ئاینی و ناوچەییان. زۆر بەدەگمەن ناکۆچیەک مۆرکێکی وهای هەبێ یەکلایی یەکرێتەوە، لانیکەم لە ساڵی هەڵبژاردنەکانی ئامریکادا بە شێوەیەکی گشتیش بە شلوکەتبوونی مادی و دەرونی کۆتایی دێ. ئەگەری ئەوەش کەمە لە ڕێی ڕێکەوتن نامەیەکەوە یەکجاری یەکلایی بکرێتەوە، ئەگەر چی هەرەبێ ڕێکەوتن نامەیەک بدۆزرێتەوە. واقعیترین پێشنیاریش پێناسەکردنی پێکەوە ژیانە، هەوڵدانیش بۆ لەوە زیاتر تونند و تیژی ئەگەیەنێ، وەکەوەی پاش کۆبوونەوەی لوتکەی کامپ دەیڤد کە لە ساڵی 2000 بەسترا و سەرۆک کلنتن و ئێهود باراکی سەرۆک وەزیرانی ئیسرائیل و یاسر عەرەفاتی سەرۆکی ڕێکخراوی ڕزگاری خوازی فەلەستینی لەخۆگرت ڕوویدا. تاحەداکە ئێستا ئەوەیە کە ئایا ئەتوانرێت لە ڕێیدانوستانەوە کڵێشەیەک بۆ پێکەوە ژیان بدۆزرێتەوە یان نمایشکردنی نوێ بۆ هێز ڕووەدات و ئەوەش ڕەنگە ببێتە هۆی هەڵایسانی جەنگێکی هاوشێوەی ئەو جەنگی 30 ساڵەی ئەوروپا پێشتر بینیویە. لەم کاتەدا جیهانی ئیسلامی دابەشبوونی تایبەتی بەخۆیەوە بینێ، هەندێکیان وەک درێژە کێشانی ململانەیەکی مێژوویی نێوان هەردوو ژیاری نیل و مێزۆپۆتامیا ئەنوێنن. لە نێوان ڕژێمگەلێکی عیلمانی توندڕەوی وەک ڕژێمی عێراق و ڕژێمگەلێکی میانڕەوی وەک ڕژێمی میسر، لە نێوان ئوسوڵیەکان کە حکوومەتی ئێران زەقترین نمونەیانە و ڕژێمگەلێکی عەلمانی وەک ڕژێمی سووریا، لە نێوان حکوومەتەکان لە شانشینی عەرەبستانی سعودی و وڵاتانی کەنداودا و ئەو دراوسێیانان کە زیاتر وابەستەی نوێگەرایەتین، لە نێوان عەرەب و فارسدا، لە نێوان هەردوو مەزهەبەکەی ئیسلامدا سوننە و شیعە. لە ماوەی دواهەمین 30 ساڵدا کۆمەڵێک جەنگ لە نێوان وڵاتانی ئیسلامیدا ڕوویدا، زۆر تریر و خوێناویتر لەوانەی لە نێوان ئیسرائیل و جیهانی ئیسلامیدا ڕوویانداوە. هەریەک لەو ناکۆچە ئیسلامیە ناوخۆییانە بە چەنگ و ڕەنکاری و گرژیەکی ناوخۆیی جیاکرێنەوە. ئێرانی وسوڵی ناوەناوە ئەبێتە شمشێرێکی ڕاگیرا و لەسەر ملی سعودیە و وڵاتانی کەنداو، تەنانەت لەو کاتانەشدا کە ترسی ئەو وڵاتانە هێندە گەورەیە ناتوانن ڕای بگەێنن. لەولاشەوە ئێران هەست بە هەڕەشەکە لەلایەنی عێراقی عیلمانیەوە و لەلایەن ئوسوڵیەتی تالیبانەوە لە ئەفغانستان کە لە ئوسوڵیەتی ئێران دەمارگیرترە و لە باکوورەوە هەڕەشە لە ئێرانەکات و لەوەش زیاتر لە ڕۆژهەڵاتەوە و لە ڕێی پاکستانەوە. لە ڕۆژاواشەوە هاوسنووری تورکیایە کە خاوەنی مەزنترین هێزی سەربازیە لە ناوچەکەدا و هاوپەیمانی ڕۆژاوا و دۆستی ئیسرائیلە و بۆ هێزە ڕکابەرەکان گرنگە
بەهۆی ئەو پێگە جوگرافیەی هەیەی و ناتوانرێ خافڵ بکرێ. لەم دەریای گرژیانەدا وڵاتی یەکگرتووەکان هەوڵی ئەوە ئەدا ڕێگای بێوەی بگرێتە بەر. تەنها بڕێکی کەمیش لە ئامرازە کلاسیکیەکانی دەریاوانی ئەتوانێ بەکاربێنێ، چونکە کێشەکانی ناوچەکە پەیوەندیان بە دیموکراسیەوە نییە، لەبەرەوەی تەنها یەک دەوڵەتیش نییە بێجگە لە ئیسرائیل سیستەمێکی دیموکراتی هەبێ. ئەوەشە ئەمریکان ناچارەکان لەسەر بناخەی پەرژەوەندی ئەمنی هاوبەش هاوکاری هەندێک وڵات بکە. لە ڕاستیشدا کۆمەڵگا پیشەسازیە پێشکەوتوەکان ناتوانن ڕێگا بدەن بە بڕینی نەوتی کەنداو لێیان، یان بەوە قایل بن کەنداو بکەوێتە ژەڕ کێفی وڵاتێک یان چەند وڵاتێکی دوژمنانیانەوە. بێگومان چەمکی دوژمنکاری هێندەی ناجێگیری خودی ناوچەکە ناجێگیرە. هەتا کۆتایی هەفتەکان ئێران چەقی قورسایی سیاسەتی ئەمنی ئەمریکا بوو لە کەنداودا، بەڵام بەهۆی شۆڕشێکی ناوخۆییەوە کە وڵاتی یەکگرتووەکان نەیتوانی ڕێی لێ بگرێ و نەیتوانی کۆنتڕۆلی بکە، ئەو وڵاتەی کرد بە هەڕەشەی سەرەکی بۆ سەر ئاسایشی ناوچەکە. ئەوەش کە ئەرکی پاراستنی بەرژێوەندەکانی ڕۆژاوای لە کەنداودا ئاڵۆستەر کرد ئەوە بوو کە عێراق دووهەمین وڵاتی گەورەی ناوچەکە دوای کۆتایی هاتنی جەنگەکەی لەگەڵ ئێراندا ساڵی 1988 گۆڕا بە وڵاتێکی دوژمن. بەم شێوەیەش ئەبێ ئاسایشی کەنداو لەو هەلومەرجە قوتار بکرێ کە تیایدا بەهێزترین دوو دەوڵەت ڕووبەڕووی ئەوانە ئەبنەوە کە لاواستر و ناجێگیرترن. ئەوەش ئەرکێکە ئێرەی پێنابرێ. ململانەی عەرەب و ئیسرائیل. لە ساڵی 2000دا جیهان بەڕادەیەک ڕاهات لەسەر بیستنی دەستەواژەی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە مێژووی دژوار و تاڵی بەر لەو پرۆسەیە نیمچە لە بیرچوونەوەیەک لە بیرچووەوە. لە هەلومەرجێکدا کە تەمای داواکردنی زەمینی کۆنی با و باپیران بە گشت بەرەنگاری ئەو خەڵکانەدا چێتەوە کە لە سەردەمی میانەدا لەوێ ژیاون. لەو هەلومەرجەدا دۆزینەوەی بناخەیەکی هەوبەش بۆ دایەلۆگ ئەستەمە و پەنا ئەبرێتە بەر پێچ و پەناکردن لەگەڵ هەر هەوڵێکدا بۆ دەستکاریکردنی بیر و باوەڕەکانی با و باپیران. دانوستانەکانی عەرەب و ئیسرائیل پێویستیان بە سازاندن هەیە سەبارەت بە کێشە ناوچەیی و استراتیژیەکان، واتە کەرەسەی دیپلۆماسیەت و مەسەلەکانی ئایدۆڵۆژیا و ئاین و شەرعیەت، واتە کەرەسەی لاهوت. وڵاتە عەرەبیەکان بەرامبەر بەددان پێدانانی مافی ئیسرائیلەکان لەمانەوەدا کە ئەمە شتێکە ئەکرێ هەڵبوەشێتەوە، داوایان لێیەکەن واز لە خاکە داگیرکراوەکان بهێنن کە ئەمەیان شتێکی بەرجەستەیە. پەسەندکردنی بوونی ڕەوای هەموو لایەنەکانیش کە سەرنجامی گوماناوی دیپلۆماسیەتی ئاشتیکارانەی عەرەب ئیسرائیلە هاوشانی خاڵی دەستپێکی هەموو دانوستانەکانە. تەگەرەی بنەڕەتی لە بەردەم گەیشتنی دیپلۆماسیەتی ئاشتیکارانەدا بە چڵەپۆپەی چەمکی جیاوازی لایەنە پەیوەندیدارەکانە بەرامبەر پرۆسەی ئاشتی. ئەوە تا ئیسرائیلی و ئەمریکاییەکان پێناسەی ئاشتیوەهاکەن کە یەکلاییکردنەوەیەکە هەموو سکاڵاکان کۆتایی پێبهێنێت و حاڵەتێکی شەرعی هەمیشەیی بەرقەرار بکە. بەواتایەکی تر ئەوان چەمکەکانی دیموکراسی ئازادبووی سەدەی بیستەم پەیڕەوەکەن. بەڵام عەرەبەکان و بەتایبەتیش فەلەستینیەکان ئیسرائیل بە دەوڵەتێکی ناوازە دانێن لەسەر خاچی پیرۆزی عەرەبدا. ڕەنگە بە چارەسەرێک قایل بن کە پەیوەندی بە خاکەوە هەبێت بەو پێیەی شتێکی تر ناکرێت. بەڵام مامەڵەیان لەگەڵ کێشەکەدا وەک ملکەچکردنی فەرەنسەوە هەیە بۆ ئەڵمانیا کە هەردوو ناوچەی ئەلزاس و لۆرینی لە ساڵی 1970دا خستە سەرخاچی خۆی. واتە قایلە بن وەک پێداویستیەک و لەگەڵیدا سوورن لەسەر چاوەڕێکردنی دەرفەتێک بۆ جێڕانەوەی ئەوەی لە دەستیانداوە.
بۆ ئەوەی بە ئینسافیش بین گوتاری ئاینی بەشێکە لە گوتاری ئیسرائیلیش بۆ نمونە لەوەدا کە پەیوەندی بە دابەشکردنی قودسەوە هەیە. لەوەتەی دامەزراندنی دەوڵەتی جوولەکەوە جیاوازی لە دیدگادا باڵی بەسەر دانوستانەکانی عارەب و ئیسرائیلدا کێشاوە. کاتێک لە ساڵی 1940دا بە پێی پلانێکی ساڵی پێشتری نەتەوە یەکگرتوەکان کە ئیخواست ئینتیدابی بریتانیا لە فەلەستین بکات بە دوو بەشەوە، دەوڵەتی ئیسرائیل دامەزرا. دراوسێ عەرەبەکان بە پەلاماردانی وڵاتە تازە لەدایک بووکە وەڵامیاندایەوە. ئیسرائیل لەو جەنگەدا سەرکەوت و بە داگیرکردنی بیابانی نەقەب کە کەسی لێ نەئەژیا توانی ئەو خاکانەی بۆی تەرخانکرابوون بکات بە دوو ئەوەندە. کوشتارەکە بە ئاگربەست ڕاگیرا نەک بەڕێکەوتن نامەیاشتی. بەڵام وڵاتانی عەرەبی ددانیان بە ئیسرائیلدا نەنا و دەستیان کرد بە جێبەجێکردنی گەماڕۆی ئابووری و ئەنجامدانی کردەی گیانبەختکاری لێرە و لەوێ. 7 ساڵ تێپەڕی پێشەوەی دەست بە هەوڵی دەستپێکردنەوەی دانوستان بکرێ. یەکەمینە و هەوڵانە لەژێر چاودێری بریتانیادا بوو لە ساڵانی 1954 و 1955دا لەگەڵ جەمال عەبدولناسری سەرۆکی میسر. ناسر داوای کرد ئیسرائیل بکشێتەوە سنووری ساڵی 1948. هەموو ئاوارە فەلەستینیەکان بگەڕێنەوە شوێن و ڕێی خۆیان بەرامبەر بە ددان پێدانانی دەوڵەتی جوولەکە لەلایەن میسرەوە، هەرچەندە ناسر لەوەدا هەڵوێستی ڕوون نەبوو. ئەیویست ئیسرائیل دەستبەرداری نیوەی ئەو زەویانە بێت کە داگیری کردبوون بە زۆرترکردنی ژمارەی فەلەستینیەکانیش لە ڕێی جێڕانەوەی ئاوارەکانەوە خۆی بخاتە مەترسیەوە بەرامبەرەوەی ددانی پێدا بنرێ. ئەمەش خاڵێکە دیپلۆماسیەتی هەر وڵاتێکی تر لێوەی دەست پێیەکە نەک کۆتایی پێبێ. ئەم ڕاکێشە تا 20 ساڵی دوایەوەش بەردەوام بوو. لە ساڵی 1960دا عەبدولناسر بە گەمار و خستنە سەر بەندەری ئیلاتی ئیسرائیلی کە تاکە دەواازەی ئیسرائیلە بۆ سەر دەریای سوور و هەروەها بە ناچارکردنی نەتەوە یەکگرتوەکان کە لە پاش قەیرانی کەناڵی سوێسی ساڵی 1956ەوە کەوتبووە نێوان میسر و ئیسرائیل بە پاشەکشە جەنگی هەڵایسان. پاش سەرکەوتنی ئیسرائیلیش جارێکی تر بەدەست بە سەرداگرتنی سینا و کەناری ڕۆژاوای ڕووباری ئوردون و بەرزاییەکانی جۆلان ئەو خاکانەی داگیری کردبوون بوون بە دووهێندا. دوای ئەو شکستە سەرانسەریە وڵاتانی عەرەب وردە ڕوویان کردە دانوستان لەبارەی سنووری ساڵی 1967ەوە کە پێش دۆڕاندنی جەنگەکە نوکوڵیان لێە کرد. بەڵام لە بەرچاوگرتنی ئەوەی ددانیان لە ئیسرائیلدا نەدەنا قایل نەدەبوون ڕاستەوخۆ دانوستانی لەگەڵ بکەن. گەرچی لە ڕێی نێوەندەوە و بەر لە هەمووانیش وڵاتی یەکگرتوەکان پەیوەندیان پێوە کرد. لە ساڵی 1973دا جەنگی غوفران واتە تۆبەکاری هەڵایسا، کاتێک سووریا و میسر هێرشیان کرد لەسەر ئیسرائیل لە ڕۆژێکدا کە بۆ ئەو ڕۆژێکی پیرۆز بوو. ئیسرائیل لەو جەنگەشدا سەرکەوتنی بەدەستێنا، ئەگەرچی سەرکەوتنەکەی یەکلاییکەرەوە نەبوو لە چاو ئەوانەی پێشتردا و زیاتریشی تێچوو. وڵاتە یەکگرتوەکان ئەو شکۆمەندیەی خۆی بەکارهێنا کە لە کاتی جەنگدا سەپاندووی و سەرپەرشتی 3 ڕێکەوتنی کرد لە نێوان لایەنە بەشەڕ هاتووەکاندا، دوان لە نێوان ئیسرائیل و میسردا و یەکێک لە نێوان ئیسرائیل و سووریا. ئەو لە ئەنجامی ئەو ڕێکەوتنانەشدا هێڵی جیاکەرەوە لە نێوان هێزە سەربازیەکانی لایەنە بەشەڕ هاتووەکان دامەزرا و مەترسی بەرپاکردنی هێرشی کوتوپڕی کەمکرایەوە. ڕێکەوتنامەی دووهەمی سینا چەند بەندێکی سیاسی تێدا بوو کە ناوەڕۆکی ئاشتی خوازانەیان هەبوو، بەڵام پابەند بوون بە ددان پێدانەنان هێندە بەهێز بوو کە دانوستنانەکان بە تەواوی لە ڕێی نێوەندێکی ئەمریکیەوە بەڕێواچوون. دوولایەنەکەش بە هیچ شێوەیەک بە یەک نەئەگەیشتن، تەنها لەسەر ئاستی سەربازی نەبێت و دوای تەوابوونی دانوستانەکان بە مەبەستی ئیمزاکردنی باڵگەنامە سەرەکیەکان. تەنها ڕێکەوتنامەی دووهەمی سیناش ئیمزای سەرکردە سیاسیەکانی پێوە بوو. ئەو ئیمزایانەش لە هەر وڵاتێکدا بەجیا دواتر ئەخرایە سەر باڵگەنامەکان.
ئەنوەر ساداتی سەرۆکی میسر بە سەردانی بۆ قودس لە ساڵی 1970دا هەنگاوێکی یەکلای کەرەوەی هەڵگرت تاکە سەرۆکی عەرەبیش بوو کە ئەو کاتە هەستی بەوە کرد تەحەدای ئاشتی بۆ ئیسرائیلیەکان زیاتر مەسەلەیەکی دەرونیە چونکە بە پێی ئەوەی بە درێژایی مێژویان لەلایەن دراوسێکانیانەوە وەک گیتۆ نکوڵی لەبوونیان کراوە بۆیە ئامادە بوون نرخێکی گران بدەن بەرامبەر بە بەدەستهێنانی ددان پێدانانێک و ڕێکەوتنێکی دیپلۆماسی. پەیماننامەی ئاشتی نێوان میسر و ئیسرائیل کە لە ڕێی سەرۆک جێمی کارتەرەوە لە کۆبوونەوەی لوتکەی کامپ دەیڤدی یەکەمی ساڵی 1970دا سادات و مەناحیم بێگنی سەرۆک وەزیرانی ئیسرائیل ئیمزایان کرد بوو بەهۆی کشانەوەی سوپای ئیسرائیلی لە سینا و بەنیاتنانی پەیوەندی دیپلۆماسی لە نێوان میسر و ئیسرائیلدا و گۆڕینی ناوچەی سینا بۆ ناوچەیەکی لە چەک داماڵرا و دامەزراندنی هێڵێکی جیاکرەوە لە نێوان هێزە چەکدارەکانی هەردوو وڵاتدا. باڵێزی میسر لە ئیسرائیل کارێکی ئەوتۆیی نەبوو بیکە چونکە بازرگانی لە بنەڕەتدا نەبوو بەڵام مەرجە سەربازیەکانی ڕێکەوتنامەکە بەڕادەیەکی زۆر ئاسایشی ئیسرائیلیان تۆکمە کرد لە بەرامبەر کشانەوەیدا. یەکەمین ڕێکەوتن بوو بەهۆی پچڕکردنەوەی پەیوەندی ئیسرائیل بە وڵاتێکی عەرەبیەوە لەگەڵ شانشینی ئوردنی هاشمیدا بوو. ئەوەش چونکە هەردووچیان بەرژەوەندی هاوبەشیان لەوەدا هەیە نەهێڵن قەوارەی فەلەستینی پاش ڕێکەوتنامەی ئۆسلۆی ساڵی 1993 هەڕەشە لەمانەوەی ئوردون بکە. پاشەوەی دانوستانەکانی عەرەب و ئیسرائیل بوون بە کێشەی فەلەستین چەمکی جیاجیا بۆ ئاشتی هاتنە ئاراوە وەک تەگەرەیەک کە بەزاندنی مەحاڵ بوو. ئەوە تا لە کەناری ڕۆژاوە ئەبێت عەرەبەکان و ئیسرائیلیەکان لە پشتوێنەیەکی 5 میلیدا لەو خاکانەدا کە ئەکەونە نێوان ڕووباری ئوردون و دەریاوە پێکەوە هەڵکەن. پانتاییەکی مادی نییە بۆ دامەزراندنی ناوچەیەکی دابڕ بەڵکو وەک دەرکەوت پانتاییەکی دەرونی نییە ڕێ بۆ یەکلاییکردنەوەیەکی ڕاستەقینە خۆش بکە. چەند لە مێژە خەونی کۆترە ئیسرائیلیەکان ئەوەیە لەگەڵ نەوسنی عەرەبدا پێکەوە هەڵکەن وەک بەڵژیک و هۆڵەند بۆ نمونە بەڵام زۆربەی عەرەبەکان و بەتایبەتیش فەلەستینیەکان ئاشتی بەڕێکەوتن نازانن بەڵکو بەملدان بۆ واقعێک کە ناتوانن بیگۆڕن بەوەش چەمکی ئیسرائیل بۆ ئاشتی لە میانەی دانوستانەکانیدا لەگەڵ فەلەستینیەکان وەک سەرابێک وهایە لەگەڵ مرۆڤ لێی نزیگە بێتەوە ئەبێت بەهەڵم. دوای ئەو تەنازولانەش کە ئێهود بارا کردی و کە هیچ سەرۆک و وەزیرێکی پێشتر نەیکردو بوو هەمووشیانم لە بنگۆریانەوە ناسیوە. یاسر عەرەفات سەیری کرد مەحاڵە بەو پێشنیارەی ئیسرائیل قاید بێ بەبێ ڕقخەستانی گەلەکەی. تەگەرەیەکی تریشە بوو بریتیە لە پێداگرتنی ئیسرائیل لەسەر ئەوەی لایەنی فەلەستینی دوای بەدەستهێنانی زەویە پێشنیار کراوەکان داواکاری تر پێشکەش نەکات. بەڵام چەندە پێشنیارەکان لای ئیسرائیلی و ئەمریکیەکان معقول بوون عەرەفات نەچوە ژێرباری قایل بوون پێیان. ڕەنگە ئامادە بووایە هەندێکیانی بۆ ماوەیەکی دیاریکرا و دوابخستایە بەڵام ئامادە نەبوو دەست بەرداری هەموویان بۆیە و بۆ هەتاهەتایە. ئاشتی لە نێوان میسر و ئیسرائیلدا بەوە هاتەدی کە سادات هەستی کرد بەبێ ڕاییکردنی پێداویستی دەرونی ئیسرائیل بە بەڕەسمی ناسینی ناتوانرێ ئاسایشی سنووری نێودەوڵەتی میسر بپارێزرێ. دیپلۆماسیەت لەگەڵ سووریاشدا کۆتایی نەهاتووە تەنانەت پاش ئاماژەدانیش بە سووریا کە ئیسرائیل ئامادەیە بۆندێکی لەگەڵدا ببەستێ وەک ئەو بۆندەی لەگەڵ میسردا بەستویەتی واتە گەڕاندنەوەی بەرزایەکانی جۆلان. هەوڵەکە بۆیە شکستی هێنا چونکە لەلایەکەوە حافز الئەسەدی سەرۆکی کۆچکردووی سووریا ئەیویست بارودۆخی ناوخۆ لە پێشدا ڕێک بخاتەوە. لەلایەکی تریشەوە چونکە سووریا بەردەوام بوو لەسەر ناساندنی خۆی وەک وتەبێژی ڕەسمی بە ناوی نەتەوە گەرایەتی عەرەب و دواتریش بە ناوی فەلەستینیەکانەوە. پاش کۆچی دواییشی بە شاری کوڕی کە لە دەسەڵاتدا جێگەی گرتەوە یەکانگیری ناوخۆی خستە پێش دانوستانکردن لەگەڵ ئیسرائیلدا. دانوستانەکانی فەلەستین و ئیسرائیل چەند کۆسپێکیان لە بەردەمدایە کە ببێنن
چونکە سنوورەکانی ئیسرائیلی ساڵی 1960 لەگەڵ میسر و سووریا و ئوردون لە جەوهەردا ئاوێنەی ئەو سنوورن کە لەسەر ئاسی نێودەوڵەتی ددانی پێدانراوە بۆ ئینتیدابی بەریتانی لەسەر فەلەستین. بەڵام هێڵی دابڕی کەناری ڕۆژاوە پشتی بەڕاگرتنی سەربازی ئاگربەست بەستووە. پاش گەیشتنە هەر ڕێکەوتن نامەیەکی شەبێ هەردوو گەلەکە بەردەوام بن لەسەر پێکەوە ژیانی ڕۆژانە لە ڕووبەڕێکی زۆر بەرتەسکدا. ئیسرائیل وە کۆمەڵێک وڵاتی خاوەن سەروەری مامەڵەی لەگەڵ دراوسێ عەرەبەکانیدا کرد کە وەک داوای زەویەکانیانە کرد ئەو داواکاریەیان گرێن نەدەدایەوە بە وێرانکردنی دەوڵەتی جوولەکەوە. بەڵام دانوستانەکان لەگەڵ ڕێکخراوی ڕزگاری خوازی فەلەستیندا شەریکێکی دەهێنایە ناو کایەکەوە کە هەتا ساڵی 1998 دەقێک لە پەیمانەکەیدا هەبوو سەبارەت بە نەمانی دەوڵەتی جوولەکە. لەو کاتەشەوە لە پرۆپاگەندەکانیدا بەردەوام جەخت لەسەر ئەو ئامانجە کاتەوە. سەرڕای و کۆسپانە ئەوە تا ئیسرائیل و ڕێکخراوی ڕزگاری خوازی فەلەستین لە ساڵی 1993دا لە ئۆسلۆ گەیشتنە ڕێکەوتنێکی کاتی بە مەبەستی دانانی بناخەیەک بۆ ڕێکەوتن نامەیەکی یەکجارێکی. هەریەک لە سەرۆک عەرەفات و ئیسحاق ڕابینی سەرۆک وەزیران سەرکەوتنیان پێ باشتر بوو. بەڵام ڕێکەوتن نامەکەی ئۆسلۆشیان ئیمزا کرد چونکە ڕێگایەکی تریان لە بەردەمدان نەبوو. لەبەرەوەی ئیسرائیل زۆر لەوە بەهێزتر بوو لە ڕووی سەربازیوە ببەزێنرێ. ڕێکخراوی ڕزگاری خوازیش کۆمەکێکی نێودەوڵەتی وەها کرا کە نەیەهێشت لە ڕووی سیاسیەوە شکست بێنێ. هیچ وڵاتێکی بێگانەی خاوەن هێز ئامادە نەبوو چەک بۆ ئەوە دابین بکە کە عەرەبەکان هێرشی پێ بکەنە سەر ئیسرائیل، یان ئامادە نەبوو پشتیوانی لە سیاسەتی بەگژاچوونەوەی دیپلۆماسی بکە. هیچ وڵاتێکی عەرەبیش بایی ئەوەندەی هێز نەبوو بە تەنها جەنگ لەگەڵ ئیسرائیلدا دەست پێ بکات و ئەوەندە بەرگە بگرێ تا لایەنێکی دەرەکی دەماریە جوڵێ بۆ هاتنە ناوەوە. لە بەرامبەردا ئیسرائیل ئەوەندە پشت بەستوو بوو بە کۆمەکی ئەمریکا کە نەیەتوانی بەرگەی دابڕانێکی ئەخلاقی و سیاسی بگرێ بەهۆی نمایشکردنی هێزەوە. ئازیزانم لە ماوەی ڕابردووە بەشی یەکەمان لە ئاڵلقەی 25 لە کتێبی هەنری کیسینگەر پێشکەشکردن کە تایبەتە بە پەیوەندیەکانی عەرەب و ئیسرائیل. تا بەشی دووەم لەم باسە و لەم کتێبە شادی و بەختیاری هەموو لایەکتانمان داوایە. بەرەو کوێچین دەستکەوتە دیپلۆماسی سەرەکیەکانی کێشەی عەرەب ئیسرائیل لە دوو هەلومەرجی بە یەکداچوودا بەدیهاتن. یەکەمیان ڕۆڵی باڵکێشراوی وڵاتە یەکگرتوەکان لە پێکێنانی کەسی سیاسی و استراتیژی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، دووهەمیش ورتر و دووفاقەتر بوو لە ڕواڵەتیدا. حکوومەتێکی ئیسرائیل بەکە لە ڕقیەوە داکۆچی لە بەرژەوەندیە نەتەوەیەکانیەکە هیچ گوشارێکی وڵاتانی دراوسێ لەقی ناکات، بەڵام لەبەر ئەمریکای هاوپەیمانی ئامادەیە بسازێ. ئەو کاتەش کە هەلومەرجەکە لەبار بوو ئاکامەکە دیپلۆماسی بوو. هیچ کام لە دوولایەنەکە هەموو ئەو شتانەی بەدەست نەهێنا کە هەوڵی بۆدا، بەڵام لەوە زیاتر بوو کە بەبێ ڕۆڵی ئەمریکا بەدەستی هێنا. دەستکەوتی یەکەم لە ساڵانی 1974 بەدەست هات. وەک تەتویجێکی استراتیژی 4 ساڵەی ئیدارەی نیکسۆنیش وەها بوو کە پشتی بەستە بوو بە ڕێگرتن لە هەر جم و جۆڵێکی دیپلۆماسی پێشبەست و بە چەکی سۆڤێتی یان فشاری سۆڤێت. لە کۆتاییشدا سادات بڕیاریدا کە پشتبەستنی میسر بە یەکێتی سۆڤێت هیچ ئاکامێکی نابێت و کە ڕێگرتنەبەر بەرەو ئاشتی بەبێ وڵاتەیە گرتوەکان مەحاڵە. وێڕای ئەو پردە ئاسمانیەی ئامریکاش بۆ ئیسرائیل لە ساڵی 1970دا کە بەبێ ئەو هەڵوێستی ئیسرائیل تا ڕادەیەکی زۆر پڕمەترسیە بوو، کەچی سادات پشتی بە نێوەندگیری ئەمریکا بەست. تەنانەت حافز الئەسەدی سەرۆکی سووریاش وڵاتەیە گرتوەکانی هاندا بکەوێتە ناوەوە لە پێناوی گەیشتن بە ڕێکەوتنێک بۆ ڕاگرتنی پێکدادان لە بەرزایەکانی جۆلاندا. هەمان بارودۆخ پاش سەرکەوتنی ئەمریکا لە جەنگی کەنداوی ساڵی 91
برەویسند ئەوە تا هێزە ڕادیکاڵەکان بەڕێکخراوی ڕزگاری خوازی فەلەستینیشەوە شکستیان هێنا یان دابڕکران. دەست پێشخەریەکەی جێمس بێکەری وەزیری دەرەوەش سەبارەت بەبەستنی کۆنگرەیەکی ئاشتی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە مەدرید ساڵی 1991 بوو بە دەستپێکی قۆناغێکی نوێ لە پرۆسەی ئاشتی کە پاش 2 ساڵ ڕێکەوتنامەی ئۆسلۆی لێکەوتەوە. ڕاستە کە ڕێکەوتن نامەکە لە ڕووی هونەریەوە لەلایەن چەند بەرپرسێکی نەرویژیەوە داڕێژران، بەڵام بۆیە توانرا ئەو ڕێکەوتنە بەدی بێ چونکە ڕێکخراوی ڕزگاری خواز هەستی کرد کە هیچ ڕۆڵێکی نابێ ئەگەر مل بۆ مەرجەکانی ئەمریکانەدا. بە ڕەسمی ناسینی ئیسرائیل وەک شەریکێک لە دانوستاندا و ددان پێدانانی ئەو بڕیارانەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کە سەرەتا لۆژیکەکانی دیپلۆماسیە دیاریەکەن. وێڕای کۆمەکی عەرەفاتیش بۆ سەدام حوسێین لە جەنگی کەنداودا، بەڵام ڕێکخراوی ڕزگاری خواز دوجار هەڕووی کردەوە وڵاتی یەکگرتووەکان بۆ نێوەندگیری چونکە ڕێگایەکی تری کراوەی لە بەردەمدام نەما. لە کۆتایی نەوەدەکاندا دوو مەرجە پێشوەختەکەی دەستکەوتی دیپلۆماسی وردە لاواز بوون. پاشەکشەکردنی باڵکێشی ئەمریکاش لەگەڵ گەڕانەوەی ڕۆڵی سەدام حوسێن بە پەیوەندیەکی پێچەوانە و بێکە گونجان، چونکە کاتێک نەتوانرا سەدام لە کوونە تاریکەکەی خۆیدا بهێڵڕێتەوە کە ئەوەش بە پێی گوتەکانی مادلین ئۆڵبرایت ئامانجی ڕاگەیاندری سیاسەتی ئەمریکا بوو. لە نەمانی کاریگەری ئەمریکا بەسەر دۆست و دوژمنەکانیەوە ڕەنگیدایەوە. بە تەواوبوونی ماوەی سەرۆکایەتی کلنتۆن سیستەمی پشکنینی سربەنەتەوە یەکگرتوەکان لە عێراقدا لەگەڵ ملکەشکردنی ئەمریکادا هەرەسی هێنا. هیچ ئاستەنگێکیش لە بەردەم سەدامدا نەمایەوە بۆ بەرهەمهێنانی چەکی کۆکوژ. سیستەمی سزاکانیش پارچە پارچە بوو. تیرۆری ڕوو لە نوێبوونەوەش کە لایەنی دەرەکی چاودێریانە کرد بوو بە فاکتەرێک زۆر کەم لە سەرکردە عەرەبەکانی ناوچەکە ئەیان توانی خۆیانی لێخافڵ بکەن. هەروەک ئامادەباشی و توانایی وابەستەبوون بەو سیاسەتانەوە کە واشنگتن پشتگیری لێ ئەکردن یان هاندانی عەرەفات بۆ میانڕەوی ڕوویان لە نەمان کرد. بە هەمان شێوە سەرکردە عەرەبەکان زانیان کە ئیسرائیل لە کاتێکدا باڵا دەستی سەربازیەکەی ماوە لە ڕووی سیاسیەوە لێک هەڵەوەشێ. بەدەر لەو چەمکەیش کە کشانەوەی ئیسرائیل لە لوبنان لە ساڵی 2000دا ئەیدا بەدەستەوە، ئەو ڕێگا کوتوپڕیەی لە کشانەوەکەدا گیرایەبەر وازهێنان لە هەزاران لوبنانی لەوانەی مامەڵەیان لەگەڵ ئیسرائیلدا کردهبوو لەبەری سووربوون و ورە ترسی لەگەڵ خۆیدا هێنا. ئەوەش کە سەربار بوو بۆ ئەو حاڵەتە ئەو لێشاوی تەنازولانە بوو کە باراک ئەیویست دانوستانەکانی چارەسەری کۆتاییان پێبەهێز بکە. دانوستانەکانی کەم دەیڤید بە کۆمەڵێک تەنازول دەستپێکران کە هیچ سەرۆک وەزیرانێکی ئیسرائیل پێشتر پێشنیاری نەکردبوون و تەنانەت لەبەرە و ڕووبوونەوەی ناو ڕاپەڕینیشدا پێشنیارەکانی خۆی باشتر کرد. ڕەنگە فەلەستینیەکان گەیشتە ناو دەرەنجامەی ئیسرائیل لە ڕووی دەرونیەوە پەلەیەتی و بەوەش مماتەڵەکردنیان ئەبێتە بناخەیەک بۆ بەدیهێنانی ئەو داواکاریانەی ماویانە لە ئیدارەی نوێی وڵاتە یەکگرتووەکان. لەم بارودۆخەدا ڕۆڵی ئەمریکا لاپەسا لاوازە بوو. ڕادەیەک عەرەفات بڕوای بەوە هێنا کە باراک هەرچی لە توانای ئیسرائیلدایە پێشنیاری کردووە، چونکە وڵاتە یەکگرتووەکان ڕۆڵێکی نەما جگەل لە ڕێخۆشکردن بۆ داڕشتنی ڕێکەوتن نامەکە یان پشتگیریکردنی ئەو داواکاریانەی ئیسرائیل کە قابلی کەمکردنەوە نەبوون. ئەمریکاش لەبەری ئەوەی گرێکوێرەکانی فەلەستینیەکان بکاتەوە کە ڕەنگە عەرەفات ئەو کاتە وایزانی بێ کلینتۆن ئەتوانێ بەبێ هیچ دانوستانێکی جددیش دوا خاڵی بەرنامەی فەلەستین بە ئاکام بگەیەنێ، چووە خاڵێکەوە کە ڕۆڵی ئامریکی تیادا لە پەراوێزدا بوو. ئەمەش دەریەخە بۆچی هەردوولایەن لە قۆناغی کۆتایی دانوستانەکاندا ڕاستەوخۆ دانوستانیان کرد و هەروەها هۆکارەکانی ئەو توان جەڕەقانەی ڕێکخراوی ڕزگاری خوازی فەلەستینیش دەرەخە دەربارەی ڕۆڵی کلنتۆن پاشەوەی ئەمیان کۆشتی سپی بەجێهێشت.
شانەوەی ئەمریکا لە داڕێژەری کەشی سیاسی و استراتیژی بۆ ڕۆڵی دەڵاڵێک لە کڵێشەکانی یەکلاییکردنەوە یاساییەکاندا پێچەوانەوەی ئەوە بوو کە ئەخوازرا، چونکە کاتێک هەردوو لایەن هەسەکەن نێوەندەکە ڕۆڵی خۆی وەها ئەناسێنێ کە ئامرازێکە بۆ دۆزینەوەی خاڵی هاوبەشی نێوانیان، ئەوە تەمای ئەوە ئەیانگرێ لەسەر هەڵوێستەکانیان پێداگرن و هەریەکەیان زەمینەی ناوەڕاست پاڵ بە زەمینەی ناوەڕاستەوە بنێ بۆ ئەو شوێنەی خۆی ئەیەوێ. ڕەنگیشە مماتەڵە بکەن، ئەمەشیان هەمان شتە بۆ ئەوەی نێوەندەکە وەها لێ بکەن پێشنیاری تری پەسەند بخاتە ڕوو لە پێناوی شکاندنی چەق بەستوویەکەیدا. خراپترین پێگەی وڵاتەیە گرتوەکانیش ئەوە بوو کە لە دانوستانەکانی کام دەیڤد و دواتر پێیگەیشت بەوەی لە دوولایەنەکە خۆیان بە هەڵپەتر بوو بۆ گەیشتن بە یەکلایەکردنەوە. حاڵەتێکی وەگەمای خاتە بەردەم ئەگەری ئیبتیزاز لەلایەن هەموو لایەنەکانەوە و لە ڕاستیدا پاڵی پێوانێ واز لە ڕۆڵی نێوەند بهێنێ و بۆ خۆی ببێتە لایەنێکی تری دانوستانەکان. کاتێک دیپلۆماسیەتی ئاشتی وەگەڕەخرێتەوە هەر ئەمەش ئەبێ ڕوو بدا، چونکە هیچ کام لە لایەنەکان ڕێگایەکی تری نییە. ئەوە شوێن دەستی ئەمریکا پشت بەوە ئەبەستێ تا چەندە ئەتوانێت سوور بێ لەسەر چەمکێکی سیاسی و استراتیژی بۆ پرۆسەکە. چونکە نێوەنگیری لە نێوان پێگەکانی لایەنەکاندا بەبێ هەبوونی هەستێک لەبارەی ئاقاری پرۆسەکەوە ئەبێتە هۆی دووبارە بوونەوەی نوشستی کام دەیڤد. بنەماکانی دواتر بەڵگەیەکن لەسەرەوەی هەر ڕێبازێکی تر پێویستە چۆن بێ. یەکەم، دوولایەنەکە ئامادە نین بۆ یەکلاییکردنەوەی تەواو، بە تایبەتیش پاش نوشستی کڵێشە گەلێکی یاسایی زۆر. لانیکەم بە پێی ئەو مەرجانە نابێ کە هەردوو لایەنەکە قایل بکە. پرسەکان کاتی زۆرتریانەوێ تا بەرەو پێش بچن. ئەگەری زۆریش هەیە کە هەڵپەکردن بۆ چارەسەر ببێتە هۆی تەقینەوەیەکی تر. ئەبێ لەم قۆناخەدا هەوڵە دیپلۆماسیەکان قورسایی بخەنە سەر زنجیرەیەک ڕێکەوتنی کاتی. ئەبێ ئاماژەش بۆ بدرێ کە ئامانج لەو هەوڵانە ئاشتی یەکجارێکی نییە، بەڵکو ماوەیەکی درێژکراوەی پێکەوە ژیانە، وەک ڕنگدانەوەی ئەو بارەی واقع بەسەر هەردووچیانیدا ئەسەبێنێ. هەردووچیان لە هەمان ئەو خاکە بچووکەدا هاوبەشن کە بە پیرۆزی دائنێن. هیچ لایەنێکیش ناتوانێ لە ڕێی هێزەوە ویستی خۆی بەسەر ئەوی تردا بسەپێنێ. دووهەموو وەک بەشێک لە ڕێکەوتنێکی کاتی فراوان ئەبێ ئیسرائیل واز لە بەرەنگاریکردنی دامەزراندنی دەوڵەتی فەلەستینی بهێنێ، تەنها مەگەر وەک بەشێک لە ڕێکەوتنامەی چارەسەری یەکجارێکی. لەبری ئەوە ئەبێ ئەو پرسە بکاتە بۆنەیەک بۆ گەیشتن بە مەرجەکانی ژیانی هاوبەشی نێوان هەردوو کۆمەڵگاکان. دووفاقەیی هەڵوێستی ئیسرائیل بەرامبەر دەوڵەتی فەلەستین چەندیش باری تێگەیشتن بێ بەدەر لەو کڵێشەی پشتی پێبەستێ لەگەڵ ئاواتە دوورەکانی هیچ دانوستانێکدا ناگونجێ، چونکە ئەو بەهایەی وەک کاڵایەک هەیبوو بوو بە هەڵم. ئەو دەوڵەتە فەلەستینیەش لە دووتوێی پێشنیارەکەی مەناحیم بێگنی سەرۆک وەزیراندا هەبوو لە کۆبوونەوەی لوتکەی کام دەیڤدی یەکەمی ساڵی 1970 کە تایبەت بوو بە دامەزراندنی ئۆتۆنۆمیەکی فەلەستینی. هەروەک لە ڕێکەوتنامەی ئۆسلۆدا بەڕانەگەێنراوی هەبوو. تەنانەت لەم ڕۆژگارەشدا عەرەفات کە ئەچێ بۆ وڵاتانی تر وەک سەرۆکی دەوڵەت مامەڵەی لەگەڵەکرێ. لە سنووری کاتێکی معقولیشدا زۆربەی وڵاتان ددان بە دەوڵەتی فەلەستینی دانێن، بە زۆربەی وڵاتانی ئەوروپاشەوە، با وڵاتێک گرتوەکانیش ماوەیەک ئەوە نەکا. دووفاقەیی هەڵوێستی ئیسرائیل لەم بارەیەوە ئامرازێکی هەمیشەیی بۆ گوشارکردنەدا بەدەست عەرەفاتەوە. هەر کاتێکیش ئەو دەوڵەتە دامەزرا تا حەدای پێکەوە ژیان لەگەڵ ئیسرائیلدا لە ژێرسایە ڕاپەڕیندا بێ یان بەبێ ڕاپەڕین، ئەبێتە ڕێگەیەک هیچ کام لەم دوو لایەنە ناتوانن هەتا سەر خۆیانی لێلا بدەن. سێهەم، بۆ خۆلادان لە هەر پێداگیریەک لەسەرەوەی دانوستانەکان یەکجارێکی بن و بۆ درێژکردنەوەی ماوەی ڕێکەوتنامەی کاتی ئەکرێ ڕێکەوتنامەی دووهەمی سینا کە لە ساڵی 1975دا ئیمزاکرا و تا ئەو کاتەی ڕێکەوتنامەیەکی تر جێی گرتەوە هەموار بوو سوودی لێوەربگیرێ بە مەبەستی بە یەکەوە بەستنی ماوەیەکی دیاری نەکراو لەگەڵ واتای ژێراخنی هەبوونی چەند کێشەیەک
کە پێویستیان بە دانوستانی زیاتر هەیە. چوارەم، ئەبێ قورسایی دانوستانەکان لەسەر پرسی زەویەکان بن و کێشەکانی گەڕانەوەی پەنابەران و شوێنە پیرۆزەکان و وازهێنانی فەلەستینیەکان لە هەر داواکاریەک لە ئایندەدا دوابخرێن. گەڕانەوەی پەنابەرەکان بەر لە هەر شتێک مەسەلەی هێزی ڕێژەیە. تا چەندەش ئیسرائیل بای ئەوەندە هێزی هەبێ ڕێ لە گەڕانەوەیان بگرێ ئەو بڕگەیە پێویست نییە. ئەگەر تەرازووی هێزەکانیش بەلایەکیدا کەوت بە شێوەیەک فەلەستینیەکان توانیان پێدا بگرن لەسەری، ئەوە هیچ بڕگەیەک نابێ ڕێی ئەوەیان لێ بگرێ. لە کاتێکیشدا ئیسرائیل خۆی پێناسەی ئاسایشی ئیسرائیلەکە ئەبێ بەرپرسە ئەمریکاییەکان خۆیان لە پێشنیارکردنی سنوورێکی وەک سنووری 67 ببوێرن کە شارە سەرەکیەکانی ئیسرائیل لە میانەی چەند ڕاڕەبێکەوە پانیان لە 9 میل ڕەت ناکە ئەبەسترێنەوە و بەوەش دانیشتوانی ئیسرائیل ئەکەونە مەترسیەوە لە مەودای تۆپ هاوێژی دوژمندا بن. ئەستەمە وابزانرێ ئەوە لەگەڵ ئاسایشی ئیسرائیلدا ئەگونجێ. پێنجەم، لە کاتی کێشانی سنووری ڕێکەوتنی کاتیدا ئەبێ توانای فەلەستینیەکان لەوەدا کە بەسەر بەرزی و لە چوارچێوەی قەوارەیەکی ئابووریدا بژین کە قابلی ژیان بێ. هەروەها ئەبێ زەویەکانی فەلەستین بەڕادەی هەستپێکرا و بە تەنیشت یەکەوە بن. ئەبێ خاڵەکانی پشکنینیش کەم بکرێنەوە و دەست وەرنەدرێتە ژیانی ڕۆژانە لەو زەویانەدا. هەروەک کاتی ئەوە هاتووە ئیسرائیل بە سیاسەتی نیشتەجێکردنیدا بچێتەوە، بە تایبەتیش سەبارەت بەو ئۆردوگایانەی زیاتر لە ڕوودان یان دابڕاون و کە بانگەشەیەکی هەمیشەیین بۆ تەقینەوەی نوێی توندوتیژ. ئەبێ ئەو ئۆردوگایەنە بە ڕێکەوتن بێ یان بەبێ ڕێکەوتن بکرێن بە بەشێک لە ڕێکەوتنامەی کاتی. ئەتوانرێ پێدواچوونەوەیەک بکرێ لەمەڕ بەڕێوشێنەکانی دیفاکتۆی تایبەت بە سەروەری لە قودسدا وەک هەوڵێک بۆ بەخشینی ڕۆڵێکی گەورەتر بە دانیشتوانە عەرەبەکەی، بەڵام بەبێ هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەی سەروەری. شەشەم، ئەبێ وڵاتە یەکگرتوەکان هەستی زۆر تیژ بێت دەرهەقی ڕۆڵی وڵاتانی تر لە پرۆسەی ئاشتیدا، چونکە زۆر لە سەرکردە ئەوروپاییەکان خزمەتەکانی خۆیان خستۆتە ڕوو. واشنتۆنیش بانگی وڵاتانی تری کردووە وەک میسر و سعودیە کە ڕۆڵی نێوەند بجەڕن. بەڵام لە ڕاستیدا وڵاتانی ئەوروپا زۆر بەدەگمەن ئەوەندە بێلایەن بوون کە ڕۆڵی نێوەند بجەڕن، چونکە بەهۆی ئارەزووی پاراستنی بەرژەوەندیەکانیان لە جیهانی عەرەبی و ئیسلامیدا کە لە پەیوەندیان بە ئیسرائیلەوە فراوانترە، وڵاتانی ئەوروپا بەگشتی خۆیان لە وڵاتە یەکگرتوەکان بەدوورەگرن لە کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، بەڵکو خۆیان لە ئیسرائیل دوورترەگرن. ئەمریکا هیچی لەوە چنگ ناکەوێت لە بەشدارکردنی وڵاتانێک کە وەک بنەما زیاتر لەوەدا ڕاڕابن داوای قوربانیدان لەلایەنی عەرەبی بکەن تا لەلایەنی ئیسرائیلی. هەروەک ئەبێ پرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەردەم پرسێک بێ بابەتی ڕاوێژکاری چڕوپڕی نێوان ئەمریکا و هاوپەیمانە ئەوروپاییەکانی بێ. ئەگەر لایەنەکانیش خۆیان وڵاتانی ئەوروپایان بانگهێش کرد بۆ بەشداریکردن، وڵاتە یەکگرتوەکان بۆی نییە دژی ئەم بانگهێشتە بوەستێ. بەڵام تاو کاتەی بەشداری ڕاستەوخۆی ئەوروپا چاوەڕێی قایلبوونی ئەمریکا بێ. ئەبێ ئەمریکا بەبێ لە یەکگەیشتنێکی پێشوەخت قایل نەبێ، ئەو لە یەکگەیشتنەش وەها خوازێ ئەو بەشدارە چاوەڕوانکراوە چەند شت لە ئیسرائیل داواکە، ئەوەندەش لەلایەنی عەرەب داوا بکە. بە پێچەوانەیەوەشەوە هەر کۆنگرێکی نێودەوڵەتی ئەبێتە میکانیزمێک بۆ دابڕینی وڵاتە یەکگرتوەکان یان هاندانی بۆ سەپاندنی چارەسەرێک بەسەر ئیسرائیلدا. حوتەم، لە کاتێکدا هاوپەیمانە ئەوروپاییەکانی ئەمریکا وەها دیارن کە بە هەڵپەبن بۆ بەشداریکردن لە پرۆسەی ئاشتیدا. هەڵوێستی وڵاتە عەرەبیەکان دۆستن بەڵام شارەوەرترە.
زۆر جاریش وڵاتە یەکگرتووەکان زیادە ڕەوی کردووە لە مەزەندەکردنی ئەو ڕۆڵەی وڵاتانی عەرەبی وەک میسر و سعودی ئامادەن بە ئاشکرا بیجێڕن، چونکە مسر کە تەواوی زەویەکانی خۆی گێڕاوەتەوە بە شێوەیەکی گشتی پشتیوانی لە ئەنجامێکی میانڕەوەکە، بەڵام کەم شتهانیەوەیەدا کە لە ناو خۆدا خۆی بخاتە مەترسیەوە لە پێناوی بەرنامە گەلێکی دانوستانەوە کە ڕەنگە لەلایەن چەند وڵاتێکی عەرەبی ڕادیکاڵەوە بەتوندی ڕەخنەی لێبژیرێ. سەبارەت بە شانشینی عەرەبستانی سعودیش ئەوە بێگومان سعودیە کە تا ئێستا لە هیچ جەنگێکی نێوان عەرەب و ئیسرائیلدا بەشداری نەکردووە ئەتوانێت لە پشتی پەردەوە دۆزینەوەی چارەسەرێکی یەکجارێکی ئاسان بکە وەک لەوە و پێش کردوویەتی. بۆ یەشەبێ وڵاتی یەکگرتووەکان پەیوەندی توندوتۆڵ بە وڵاتە عەرەبیە میان ڕەوەکانەوە بهێڵێتەوە، بەڵام لەگەڵیدا خەمی ئەوەی هەبێ کە دووچاری گرژیان نەکا لەسەر ئاستی ناخۆییان. هەشتم، ئەبێ وڵاتی یەکگرتووەکان بارودۆخی لایەنە سەرەکیەکان و هەروەها ئاسایشی وڵاتە دۆستەکان بە هەند وەربگرێ کە ئارامی ناوچەکە پشتی پێبەستون، بە تایبەتی شانشینی ئوردونی هاشمی کە ئەکەوێتە نێوان ئیسرائیل و سووریا و عێراق و دواتریش دەوڵەتی فەلەستین، بەوەش لە هەموو لایەکەوە لەژێر گوشاری قورسی ڕادیکاڵانەدایە. چەندە لە مێژە و شانشینە دۆستێکی بە ئەمەکی وڵاتە یەکگرتووەکان و پشتگیرێکی ڕاستەقینەی دیپلۆماسیەتی عەرەب ئیسرائیل بووە، نابێ بە هەڵپەی تەواوکردنی پرۆسەی ئاشتی ئاسایشی ئەو دۆستە بخرێتە مەترسیەوە. بۆیە ئەبێ ڕێکەوتنامەی پەیوەست بە دەوڵەتی فەلەستینی چەند مەرجێکی تێدا بێ لەبارەی ئوردونەوە، هەروەگە بێ بوونی سەربازی ئیسرائیل لە ناوچە بێ دانیشتوانەکانی دۆڵی ئوردوندا لە ڕوانگەی داکۆچیکردن لە ئاسایشی ئوردون سیر بکرێ. نۆهەم، کلیلی هیوا پەیداکردن بە بەدیهاتنی ئاشتی پەیوەندەکانی ئامریکایە بە ئیسرائیلەوە، چونکە مانەوەی ئیسرائیل لە بنەڕەتدا بەستراوەتەوە بەو ڕووپۆشە دیپلۆماسی و کەرەسە سەربازیانەوە کە ئەمریکا پێیەگەێنێ. لەم ڕوانگەیەوە ناکرێ ئەوە بە مێشکدا بێ کە ڕۆڵی ئەمریکا تەواو بێلایەن بێ، چونکە سەرچاوەیەک نییە جێی چەک بگرێتەوە. لە قاڵبدانی پەیوەندی سەربازیش تەنها سەرێشە بۆ ئەمریکا زیاترەکە، چونکە بەلاوە سیرکردنی ئیسرائیل لەلایەن دراوسەکانیەوە کۆمەڵێک کێشەی لێ ئەبێتەوە کە ئەبێ سیاسەتی ئەمریکا خۆیان لێی لابدا. ئەمەش مەسەلەی گەرانتی ئەمریکا بۆ ئاسایشی ئیسرائیل ڕوژێنێ کە ئەبێ دواپەناگابێ. گەرانتیەکی لەم چەشنە ئەمریکایی بێ یان نێودەوڵەتی ئەتوانێت وڵاتی یەکگرتووەکان بکە بەلایەن لە هەر پێکدادانێکی ناوخۆیشدا. ئەوەش تەحەدایەکی تایبەتیە سەبارەت بە جەنگێک لە جۆری ڕاپەڕیم. ئەمیش ئەبێتە هۆی بەکارهێنانی ڤیتۆ بۆ داپۆشینی کاردانەوەکانی ئیسرائیل دژی بەرەنگارەکانی. بەم شێوازەش وڵاتی یەکگرتووەکان یان لە شەڕێکی پارتیزانی درێژخایەندا تێوەگلێ یانەبێ بە ئامرازێک بۆ ڕق هەڵگرتنێکی هەمیشەیی لە ئیسرائیل لەلایەن هێزە گەرانتی بەخشەکەوە یان هێزەکانەوە. هەمان ئەو ئیعتیباراتانە بە هێزێکی زۆرترەوە بەسەر بڵاوکردنەوەی هێزی سەربازی ئامریکایی یان نێودەوڵەتی بە درێژایی سنووری ئیسرائیلیدا ئەچەسپێن، چونکە بێتوانایی ئیسرائیل لە بەرگری لە خۆکردندا زوو بێ یان برەنگ نوقمی شەپۆلێکی دوژمنکارانەی دراوسێکانیەکە. ئەمریکا و کەنداو پێویستە ئەوە بگوترێت لە سەرەتادا کە ئەم کتێبە پێش ڕووخان و نەمانی ڕژێمی سەدام نووسراوە، بۆیە وا خۆزەیە بیسەرانی بەڕێز ئەوە لەبەرچاو بگرن کە لەم کتێبەدا باس لە سەردەمی دەسەڵاتی سەدام حوسێنەکرێ. لە هیچ ناوچەیەکی جیهاندا بنەماکانی ئەمریکا لە ڕەفتارکردندا تووشی ئەو ئاڵۆزیە گەورەیە نابێ کە لە کەنداودا تووشیە بێ، چونکە بنەماکانی وڵسن ناکرێ ڕۆنمای ڕەفتاری ئەمریکا بن لەم ناوچەیەدا. ڕێگرتن لەوەی بکەوێتە ژێر ڕکێفی دوژمنانەوە بناخەیەکی لۆژیکیە لە ڕوانگەی وڵسۆنەوە هەڵبژاردننی ڕێگەیەکە لە نێوان کۆمەڵێک لە خراپەکاراندا، چونکە هیچ کۆمەڵگایەکی دیموکراتی نییە بەرگری لەو ناوچەیە لێ بکە.
بەڵام وڵاتەیەک گرتوەکان هەروەها کۆمەڵگا پیشەسازیە پێشکەوتوەکانی تریش بەرژەوەندیەکی نەتەوەیی هەیە لەوەدا کە ناوچەکە نەکەوێتە ژێر دەسەڵاتی وڵاتانێکی دوژمنمان. لەبەرەوەی ئابووریە پێشکەوتووە مەزنەکان پشت بە هەناردەی کەنداوە بەستن لە دابینکردنی وزەدا. دەسەڵاتی ڕادیکاڵانەش بەسەر ناوچەکەدا ئەنجام گەلێکی لێ ئەکەوێتەوە لە باکووری ئەفریکاوە هەتا هێند ئەگرێتەوە بە ئاسیای ناوەڕاستەوە. بەڵام ئەبێ ئەم پێداویستیە جیۆپۆلیتیکیە بەسەر ئەو باگراوندە دابنرێ کە مەزنترین دوو وڵاتی ناوچەکە عێراق و ئێران دوژمنی وڵاتەیە گرتوەکان و دراوسێکانی خۆیانن. ئیتر کەندا و چۆن سەقامگیرە بێ لە بەرامبەر ئەو دوو وڵاتەدا پێکەوە بەبێ بنکەی هەمیشەیی کە تەنها هاوپەیمانی بێهێز پشتیوانی لێیەکەن. دیپلۆماسیەتی کلاسیکی وەها خوازەیە کە پەیوەندیەکان یان لەگەڵ عێراقدا یان لەگەڵ ئێراندا بسازێنرێن بە شێوەیەک لانی کەم یەکێک لەو دوو دەوڵەتە ببێ بە بەشێک لە هاوسەنگی هێز لە ناوچەکەدا. لە کاتی نووسینەوەی ئەم دێڕانەشدا هیچ کامیان جێی ئومێد نەبوون، چونکە تا ئەوەی سەدام حوسەین لە عێراقدا لە دەسەڵاتدا بمێنێتەوە ئەوە بێگومان هەر نزیک بوونەوەیەک لە بەغدا لەلایەن ناوچەکەوە و ڕەنگە لەلایەن ناوچەکانی تری جیهانەوە و لەلایەن سەدام حوسەینیشەوە وەک شکستێک و سەرشۆڕیەکی گەورەی ئەمریکا سەیرەکرێ. باشکردنی پەیوەندیەکانیش لەگەڵ ئێران ئەگەرچی وەک بێرۆکە کارێکی پەسەندە، بەڵام بەرەو ڕووی تەگەرەی ناوخۆیی گەورە بێتەوە لە تاراندا بەهۆی ڕەتدانەوەی لەلایەن دەسەڵاتدارانی ئەوێ و شکست پێهێنانی هەر هەوڵێکی نزیک بوونەوە لەلایەن ئەوانەوە. لە ئێستادا دەستپێشخەری ڕیشەیی لە ئارادا نییە بۆ گۆڕینی ئەو حاڵەتە ئێستا، ئەمێنێ چاوەڕێکردن و چاودێریکردن. ئەگەرچی لە ڕوانگەی ئەمریکاوە کارێکی پەسەند نییە، تاکە چارەیە. ئەبێ بەتوندیش بەر بەو تەحەدایانە بگیرێ کە هەڕەشە لە ئارامی کەنداوەکەن. هەر پێشێلکردنێکیش لەلایەن عێراقەوە بۆ چوارچێوەی کارەکانی نەتەوە یەکگرتوەکان ئەبێ بە شێوازێک بەرپەرج بدرێتەوە کە گومان لەوەدا نەهێڵێتەوە پلە پلەکردنەکانی 10 ساڵی پێشوو کاتیان بەسەر چووە و بەتوندی وەڵامی هەموو تەحەدایەک ئەدرێتەوە. لە ماوەیەدا بەهێزکردنی پەیوەندی لەگەڵ ئەو هاوپەیمانانەدا گرنگە کە لە کاتی هەر بەرەو ڕووبوونەوەیەکی چاوەڕوانکراودا کۆمەکیان یەکلایی کەرەوە ئەبێ. لەوانە بە تایبەتی ناوی تورکیا هێنین، چونکە سنووری هاوبەشی هەیە لەگەڵ عێراق و ئێران و قەوقازی پڕداشوو. نایشتوانرێ واز لە هاوکاری بهێنرێت لە هیچ قەیرانێکدا. ئارەزوویەکی زۆر لە ئەمریکا و زیاتریش لە ئەوروپادا هەیە بۆ ئەوەی تورکیا وەک مەسەلەیەکی بێکێشە سیر بکرێ، وەکەوەی بتوانرێ بەبێ بەرامبەر ملکەچی سیاسەتە ناوخۆیەکان بکرێ و وەک ئەوەی بتوانرێ شانازی بەخۆوەکردنی نەتەوەی تورک و هەلومەرجی تایبەتی بە هەند وەرنەگیرێ. هەبێ کۆمەڵگە دیموکراتیە پیشەسازیەکان و بە تایبەتی ئەوروپا و وڵاتەیە گرتوەکان ئەوەیان لە یاد نەچێ کە پێکهاتە هەستیارەکانی ئاسایشی نەتەوەی تورکیا لە مەحەکدایە و ئەبێ جیاکردنەوەی پێکهاتەی ناوخۆیی تورکیا لەگەڵ ئەو ڕاستیانەدا بە هاوسەنگی مامەڵە بکرێ. ئەبێ هەمان ئارەزوەکانمان بەرامبەر سعودیە و کووەیتیش ملکەچی هەمان ئەو هەستیاریانە بن، چونکە لاوازی ئەو وڵاتانە لە چاو عێراق و ئێراندا ناچاریانەکە کەمێک ئاگایان لە خۆیان بێ کە ئەوەش کەلێنێکە خوڵقێنێ لە نێوان ئەوەدا کە بە ئاشکرا ئەیڵێن و ئەوەی چاوەڕێی لە وڵاتەیە گرتوەکانەکەن بیکە. هەبێ وڵاتەیە گرتوەکان وریابێ لەوەدا کە ئاسایشی ئەو وڵاتانە ئاڵۆستر نەکا بەوەی پابەندیەکانی ناڕۆشن بن یان زیاد لە پێویست دەست بخاتە پێکهاتە ناوخۆیەکانیان.
لەگەڵ تێپەڕینی کاتدا ڕۆڵی هند لە ناوچەکەدا بایەخێکی زیاتر پەیداکە. بێگومان بەرژەوەندیەکی هاوبەش لە نێوان هند و وڵاتەیە گرتوەکان هەیە لە سەقامگیربوونی ئاسایشدا لە کەندا و بەتایبەتیش سەبارەت بە بڵاوبوونەوەی ئوسوڵیەت لە ناوچەکەدا. بەڵام هەروەک لە بەشی پێشوودا ئاماژەمان پێدا هند نیگەرانە بەرامبەر کۆمەککردنی سعودیە و تالیبان بۆ یاخیبووەکانی خۆی بە هەمان ئەندازەی ئەو نیگەرانیەی سەبارەت بە هاوسەنگی هێزەکانی کەندا و هەیەتی. ناوەناوەش تەمای ئەوە ئەیگرێ ڕۆڵی نێوەند لە نێوان وڵاتەیە گرتوەکان و ڕادیکاڵەکانی کەنداودا بجێڕێ. ئەو ڕۆڵەش ئەگەر لەگەڵ سرەتیشی دوورخایەنی ئەمریکادا بگونجێ کەڵک بە ئەمریکا گەێنێ. لەگەڵەوەشدا و پێبەپێی تێپەڕبوونی کات ئەبێ کەندا و ڕۆڵێکی سەرەکی لە دایلۆگی استراتیژی شەڕوپڕدا لەگەڵ هند بجێڕێ. عێراق دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی یەکەم کەوتە ژێر ئینتیدابی بریتانی لە کاتێکدا ئیمپراتۆریەتی عوسمانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە نێوان فەرەنسا و بریتانیادا دابەشکرا. لەبەرەوەی لە پێناوی بەرژەوەندی گەلێکی استراتیژی و ئابووری دامەزرابوو دەسەڵاتی دەوڵەتی نوێی فرەڕەگەز پاش سربەخۆیی کەوتە دەستی بنەماڵەیەکی هاشمی و ئەو بنەماڵەیە وەک پایەیەک خزمەتی استراتیژی بریتانیایە کرد لە کەنداودا. لە ساڵی 1950دا و لە ئەنجامی ئەو سەرشۆڕیەی تووشی بریتانیا هات لە پرۆسەی کەناڵی سوێزدا ساڵی 1956 ئەو بنەماڵەیە لە دەسەڵات لابران و پارتی باسی نەتەوەی ڕادیکاڵ دەسەڵاتی گرتە دەست کە کۆمەڵێک ئەفسەری سوپا ڕابەریانە کرد و کە لەوانیش سەدام حوسێن وەک فەرمانڕەوایەکی ڕاستەقینە لە حەفتاکانە دەرکەوت. لەو کاتەوە عێراق بەڵایە بۆ دراوسەکانی. لە ساڵی 1970دا پەلاماری ئێرانیدا و خۆی نوقمی جەنگێکی 8 ساڵە کرد کە وردە تێیدا چووە سەنگەری بەرگریەوە. وڵاتەیە گرتوەکانیش هیچ بەرژەوەندیەکی نەبوو بێجگەل لە بەرگرتن لەوەی یەکێک لەو دوو بەشەڕ هاتووە بەسەر ناوچەکەدا باڵا دەست بێ. لەبەرەوەش کە ئێران دەرامەتێکی مەزنتر و گەلێکی زۆرتر و ئوسوڵیەتێکی ڕادیکالی هەیە بۆیە بە هەڕەشەی گرنگتر دانرا. ئیدارەی ڕێگن پەیوەندی دیپلۆماسی و ئابوووریەکانی لەگەڵ عێراقدا دەست پێکردەوە و هاوپەیمانە ئەوروپیایەکانی هەندا کەرەستەی جەنگی بدەنێ. پاش کۆتایی هاتنی جەنگی ئێرانیش لە ساڵی 1970 سەدام حوسێن ئامانجێکی تری دەستنیشان کرد و لە ساڵی 1990دا کوێیتی داگیر کرد. بەوەش بوو بەهۆی بڵاوبوونەوەیەکی فراوانی سوپای ئەمریکا لە کەنداودا کە هەڵمەتێکی سەربازی سەرکەوتووی بەدواداهات لە ساڵی 1991دا. کۆتایی هاتنی جەنگی کەندا و لەگەڵ خۆیدا بەڵگەیەکی تری هێنا لەسەر ئەو ناڕەحەتیە خۆڕستچیەی بەرەو ڕووی ئەمریکا بێتەوە کە ئەیەوێ سەرکەوتنە سەربازیەکەی بگۆڕێ بۆ سەرکەوتنێکی سیاسی. لەبەرەوەش کە وڵاتەیە گرتوەکان بە شێوەیەکی کلاسیکی هێز و دەسەڵاتی وەک دوو قۆناغی جیاواز و سربەخۆ و بەرودوای یەک سەیرەکە. بۆیە جەنگەکانی یان وەها بەرپا کردووە دوژمنەکەی ناچار بکە بێمەرج خۆی بەدەستەوە بدات و بەوەش خۆی لەوە پاراستووە کە پێویستی بە دامەزراندنی پەیوەندی بێ لە نێوان هێز و دیپلۆماسیەتدا. یان پاش سەرکەوتن وەها ڕەفتاری کردووە وەک ئەوەی توخمی سەربازی هیچی بەسەر پرۆسەکەەوە نەما بێ بە شێوەیەک دیپلۆماسیەت ناچار بێ بۆشایی استراتیژ پڕ بکاتەوە. هەر لەبەرەم هۆیەش وڵاتەیە گرتوەکان لەگەڵ دەستپێکردنی دانوستان لە کۆریا لە ساڵی 1951دا کردە سەربازیەکانی ڕاگرت و بۆمبارانی ڤێتنامیشی لە ساڵی 1968دا وەک نرخێکی چوونە دانوستانەوە ڕاگرت. لە هەردوو حاڵەتەکەشدا سوکردنی گوشارە سەربازیەکان ئەو حەوافیزەی کەم کردەوە کە پاڵی بە دوژمنەوە نا بۆ دانوستان و ئەنجامەکەش قەیرانی دوور و درێژ و پێکانی بەردەوام بوو. گەمەی کۆتایی جەنگی کەندا و دەریخست کە وڵاتەیە گرتوەکان لە مێژووی خۆیەوە هیچ فێر نەبووە، چونکە وازی لە دوژمنێکی تەواو دۆڕاوهێنا خۆی لە دەرەنجامەکانی شکستەکەی بدسێتەوە. ئەوەتە ئامانجەکانی جەنگ لە چوارچێوەیەکی زۆر تەسکدا پێناسەکران.
لە کڵێشەیەکی یاساییدا کە زیادڕەوی تیادا کرا لەبەرەوەی جەنگ بەهۆی داگیرکردنی کوێیت لەلایەن عێراقەوە بەرپا بوو. داڕێژەرانی سیاسەتی ئەمریکا ئەوەیان هەڵێنجاند کە بە ئازادکردنی ئەو وڵاتە توانیان لە چوارچێوەی ئەو دەسەڵاتەدا کە نەتەوە یەکگرتوەکان پێیبەخشیون ئامانجەکەیان بپێکن. پاساوی ئەو بڕیارەشیان بەوەدایەوە کە ترسیان لەو پێکرانانە هەیە کە تووشیانە بێ ئەگەر بچن بۆ بەغدا و ترسیان لە کاریگەریەکانی ئەو حاڵەتە هەیە بۆ سەر ڕای گشتی دوای کۆتایی هاتنی جەنگ. ئەو سیاسەت داڕێژەرانە قەیرانەکانی کۆریا و ڤێتنامیان بیرکەوتەوە نەک هۆکارەکانیان. ئیدارەی بوشی باوک وەک ئیدارەکانی بەرلەخۆی داکۆچی لە ڕەفتارەکانی خۆی کرد. گەورە بەرپرسانی حکوومەتیش گەواهی خۆیان لە بەردەم کۆنگرێسدا دا و کۆمەڵگای نێودەوڵەتیان لەوە دڵنیا کردەوە کە تاکە ئامانجی ئەمریکا ڕزگارکردنی کوێیت بووە. بە بەدیهێنانی ئەو ئامانجە و تێپەڕاندنیشی وەها پێشبینی کرا کە پشتگیری ناوخۆیی و نێودەوڵەتی بۆ بەردەوامبوون لە جەنگدا دێتەوە یەک. ترسیش لە پارچە پارچەبوونی عێراق بیانوویەکی تری ڕاگررتنی بەپەلەی جەنگ بوو. ئەوە بوو شۆڕشی شیعە لە باشوور هەڵایسا و بوو بە هەڕەشەی دامەزرانی دەوڵەتێکی مەیلە و ئێران کە لەسەر ئاستی دوور بە گەورەترین هەڕەشە دانرا لە کەنداودا. هەروەک ترس هەبوو لە دامەزرانی دەوڵەتێکی کوردی لە باکووری عێراقدا. تورکیا پێی تەنگەتاو بێ و پابەندی بە سیاسەتەکانی ئەمریکا لە کەناودا کەم بێتەوە و بێلەوانش پێشبینی ئەوە کرا کە کاریگەری شکست و گەڕانەوەی هەزاران دیلی عێراقی بۆ شوێن و ڕێی خۆیان ببێتە مایەی ڕووخانی سەدام. ئەم بیانوانە چەندە معقولیش بوون، بەڵام مەزەندەکردنی توانای سەدامیان لەمانەوە لە دەسەڵاتدا و لە کارکردنە سەر پێگەی ئەمریکا لە کەنداودا کەم کردەوە. تا ئەو کاتەی سەدام لە دەسەڵاتدا بێ عێراق نابێ بە بەشێک لە هیچ هەوڵێک بۆ بەدیهێنانی هاوسەنگی لە ناوچەکەدا، چونکە لاوازی زۆری بۆ هاوتاکردنەوەی ئێران و هێزی مەزنی لە بەردەم دراوسێک کەنداویەکانیدا و دوژمنایەتی گەورەی بۆ وڵاتە یەکگرتوەکان کردوویانە بە کارتێکی هەمیشە ترسناک. هەروەک ڕێگا سەربازیەکانیش بە شێوەیەکی شیا و دیاری نەکرابوون. ڕێگاکە پێشڕەویکردن نەبوو بەرەو بەغدا یان کۆتایی هێنان بەجان، بەڵکو بەردەوامبوون لەسەر تێکشکاندنی یەکە پاڵفتەکانی عێراق وەکو گاردی کۆماری کە ئەو کات و ئێستاش کۆڵەکەی دەسەڵاتی سەدامن. باشتر بوو ئەگەر ئەم استراتیژە بگیرایەتە بەر پێچ و هەر سوپای عێراق سەدام لەسەر کار لابدا، ئەگەرچی جێگرەوە خوازراوەکەیشی پرۆپاگەندەیەکی گەورە نەبوو بۆ دیموکراسی، بەڵام خۆ کاریگەری ڕەمزی نەمانی سەدام مەزنە بوو. ڕەنگیش بوو هاوپەیمانە براوەکان و کات عێراقیان بگەڕایەتەوە ناو سیستەمی ناوچەیی. ئەبێ ئەو بیانوەی ئەڵێ ئەگەر جەنگ یەک هەفتەی تر درێژەی بکێشایە پشتگیری ملی و نێودەوڵەتی تێدەپەڕاند هاوتای بڕی ئەو ڕێزە بکرێتەوە کە بوشی باوک لە پای سەرکەوتنەکەی بەدەستی هێنا. ئەو سەرکردە عەرەبانەش کە لە هەموو کەس زیاتر ڕووداوەکە کاری تێکردوون بە تایبەتیش سعودیە دواتر لافی ئەوەیان لێدا کە پێیان باشتر بوو جەنگ بەردەوام بووایە هەتا وەلانانی سەدام لە دەسەڵات. پلەپلەکردنی پرۆسەی شکست پێهێنانی عێراق قەیرانێکی سیاسی درێژخایەنی لێکەوتەوە، چونکە بڕیاری ژمارە 687 ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی تەقای ڕاگرت. مەرجەکانی چەکداماڵینی عێراقیش ناتوانرێت جێبەجێ بکرێ بە چاودێری نێودەوڵەتی نەبێ. لە کاتێکدا کشانەوەی خێرای هێزەکانی ئەمریکا متمانەیان بە هەڕەشەی دووبارە هاتنە ناوەوەی ئەو هێزانە نەهێش. سەدام هەلەکەی قۆستەوە و پێگەی خۆی و پێگەی ڕادیکاڵانەی عێراقی بەدەست هێنایەوە. ئیدارەی کلنتۆن هۆکاری خێراکردنی ئەم داڕوخانە بوو. دوایەوە سەدام توانی لە دەسەڵاتدا بمێنێتەوە، وڵاتە یەکگرتوەکان تەنها 3 ڕێگەی لە بەردەمدا مایەوە. 1. ئاشتبوونەوە لەگەڵ سەدام پاش ژیرکردنی. 2. هێشتنەوەی سەدام لە کونە تاریکەکەیدا لە ڕێی ئەوەوە کە ناچار بکرێ مەرجەکانی بڕیاری 687 جێبەجێ بکە.
سێ ڕووخاندنی سەدام بکرێ بە سیاسەتێکی نەتەوەیی. ئیدارەی کلنتن لە هەمان کاتدا ئیشی لەسەر هەر سێ ڕێگەکە کرد بەبێ ئەوەی هیچیان جێبەجێ بکە. سەدام بەتەنها خۆی لە جەنگی کەندا و ڕزگار بوو. ڕەفتارەکانیشی بوون بەهۆی مەترسی زیاتر بۆ دراوسێکانی. بە شێوەیەکی پلان بۆ داڕێژراویش کەوتە پشتگوێ خستنی مەرجەکانی ئەو ئاگربڕەی جەنگەکەی ڕاگرت. لە ساڵی 1996دا دامەزراوەکانی ئەو ئۆتۆنۆمیەی لە ناو برد کە لە ناوچە کوردیەکاندا بە چاودێری ئامریکا دامەزرابوون. سەدانی کوشت و 3000 کەسیشی دوورخستەوە لەوانەی کە لەگەڵ وڵاتەیە گرتوەکان کاریان کردبوو. هەروەها سەدام حوسێن لە مانگی تشرینی دووهەمی ساڵی 97ەوە کەوتە تێکدانی سیستەمی پشکنینی سەربەنەتەوەیە گرتوەکان کە مەبەست لێی چاودێریکردنی بەرنامەی چەکی کۆکوژی عێراقی بوو. ئیدارەی کلنتن هەموو جارێک هەڕەشەی بەکارهێنانی چەکیە کرد و دواتریش لێی پاشکەزەبۆوە و ڕێگای ئەدایەوە بە سەدام سیستەمی پشکنین هەڵوەشێنێتەوە. کاتێکیش پاش هەموو شتێک وڵاتەیە گرتوەکان لە کانونی یەکەمی ساڵی 98دا بۆ ماوەی 4 شەو هێزی بەکارهێنا، ئەویشیان چاواشەکاریەکی ئاشکرا بوو بە مەبەستی وازهێنان لەسەر لەبەری پرۆسەکانی پشکنین. بە پەکخستنی سیستەمی پشکنین سەدام ڕووی کردە پشتگوێخستنی سزا ئابوووریەکان کە بۆ پشتیوانیکردنی سیستەمی پشکنینەکە دانرابوون و وەها بڕیار بوو تا ئەو کاتە بمێننەوە کە هەموو لایەک لە لەناوبردنی تەواوی چەکە کۆکوژەکانی عێراق و ئەو ئامرازانە دڵنیا ئەبن کە لە بەرهەمهێنانی ئەو چەکانەدا بەکاردێن. پاش 3 مانگیش لە پێشێلکردنی ڕێوشێنەکانی ئاگربەست لە ناوچە کوردیەکاندا وڵاتەیە گرتوەکان لە کانونی یەکەمی 96دا هاوکاری بەرنمەیەکی نەتەوەیە گرتوەکانی کرد کە ڕێگایەدا بە عێراق ساڵانە بە بڕی 2 بلیۆن دۆلار نەوت بفرۆشێ بەمەرجێک داهاتەکەی بۆ کڕینی خۆراک و دەرمان بەکاربێ. بناغەی لۆژیکی ئەم بەرنمەیە گۆشەگیرکردنی سەدام بوو لە ڕێی جیاکردنەوەی مەرجەکانی چاودێریکردنی چاکسازی لە یارمەتیدانی گەلی عێراق. ئەو گوتەیە ئەڵێ بەهێزکردنی پێگەی سەدام لە ناوخۆدا دوجار ئەبێتە هۆی لاوەزبوونی. سەلماندی کە تێگەیشتن لە ڕاستیەکانی کەندا و لە ئاستێکی نزمدایە. لەو کاتەوە داهاتی ئەوەی ناونرا نەوت بەرامبەر خۆراک گەیشتە بڕی ساڵانەی 6 بلیۆن دۆلار و ئێستا هیچ سەقفێکی نییە. ئەو جۆرەش سەدام لە ساڵی 2000دا بایی 16 بلیۆن دۆلار نەوتی خاوی هەناردە کردووە، واتە نزیکەی بەهای داهاتی ساڵانەی عێراق بەر لە جەنگی کەنداو. لەبەرەوەش کە پارەکان منقولەن بۆیە توانرێ داهاتە سربەستەکان لە کڕینی کەرەسەی زۆر مەترسیدار بەکار بهێنرێ. وەڵامی پڕ لە دوودڵی ئەمریکا بۆ هەموو ئەو تەحەدایانە نەخشی دوور بۆ ماوەی دەرونی بوون لە بەرەنگاری جەنگی ڤێتنامەوە مابوونەوە. دوودڵیەکی زۆر لە بەکارهێنانی هێزدا و پێداگرتن لەسەرەوەیە بێ هەر هەڕەشەیەکی بەکارهێنانی هێز بە کۆکردنەوەی فراوانترین پشتگیری لە تواناهات و پاساو بدرێتەوە. بەوەش لە بەرامبەر پلانێکی بەناو عێراقیدا بۆ تیرۆرکردنی بوشی باوک. سەرۆکی پێشوو لە کاتی سەردانێکیدا بۆ کوێیت لە ساڵی 1993دا کلنتن فەرمانیدا کە چەند موشەکێکی جۆری کروز بگیرێتە تەلارێک پێشتر پەنتاگۆن چەند جار جەختی لەسەر ئەوە کردبەوە کە کەسی تێدا نییە. لە ساڵی 1996دا کاتێک سەدام ئەو هێزە کوردیانەی تێکشکاند کە ئەمریکا سەرپەرشتیانەکە، کلنتن بەوە وەڵامی دایەوە کە موشەکی کروزی گرتە چەند دوێزگەیەکی ڕادار لە دووری 100 میل بەرەو باشوور. وەک پێشتریش ئاماژەمان پێدا بردومانە چوارشەویە بێبایەخەکە خۆی ئاماژەیەک بوو بۆ ملدانی ئەمریکا لە بەردەم هەرەسێنانی سیستەمی پشکنیندا لە کانونی یەکەمی ساڵی 1998. لەو ماوەیەدا کلنتن بەلای ئەوەیدا ئیشکاندەوە کە گوێ بۆ وتەکانی سەرکردەکانی کەندا و ڕادێرێ سەبارەت بە خۆڕاگری. مەبەست لەم وتانەش زیاتر بیانوویەک بوو کە دەسەڵاتدارەکان لە دڵەوە لە ترسی هەڕەشەکانی سەدام هیوایە نەخواست ئەمریکا گوێی لێ نەگرێ.
مانەوەی سیاسی سەدام وڵاتەیە گرتوەکانی ناچار کرد سیاسەتی لە قاڵبدانی دووفاقە بگرێتە بەر دژی هەر یەک لە ئێران و عێراق. سعودیە و کووەیت و وڵاتانی کەندا و ئەو هێزەیان نییە بە جیاجیا بەرەنگاری هیچ کام لەو دوو وڵاتە بکەن. جا چ جای ئەوەی پێکەوە بن؟ ناڕۆشنیەکیش هەیە لە ئامانجی ئەمریکا لەمەڕ ڕۆڵی دوورخایەنی سەدام. بۆیەش کاتێک کلنتن وازی لە هێرشێکی تۆڵەکاری هێنا کە لە ڕاستیدا دەستی پێکردبوو لە تشرینی دووهەمی 1992دا گوتی ئەگەر بتوانین کارەکانی یونسکۆم تیمی پشکنینی سەربەنەتەوەیە گرتوەکان لەبێ بهێڵینەوە و دەرفەتێکی تری سەدام بدەینێ بۆ سازان بە شەرەفەوە بە ڕێزگرتنی بڕیارەکانی نەتەوەیە گرتوەکان، ئەوە ئەگەری ئەوە ئەبینین کە ئەو ئامانجانە بەدیبێن. کەس لە هاوپەیمانەکانی کەنداومان و کەسی تریش بڕوایی بە ئاواتەکانی ئاشتبوونەوەی شەرافەتمەندانە نەبوو کە پشت بەستوو بێ بە ڕێزگرتنی بڕیارەکانی نەتەوە یەکگرتوەکان بۆ چەند مانگێکی کەمیش. هەمویان بڕوایان وەهابوو کە عێراق سوورە لەسەرخۆ سەر لە نوێ پڕچەکردن هەر ئەوەندەی سزاکانی لەسەر هەڵگیرێ و کە زلهێزەکانیش بە دوای بیانوویدا ئەگەڕێن تا ئەو سزایانە بە یەکجار هەڵگرن. ئەو وڵاتانەی لە ناوچەکەدا پشت بە وڵاتەیە گرتوەکانە بەستن دوجار پەیوەندی ئامریکا بە ئاسایشی خۆیانەوە گرێدەنەوە بەوەی تا چەندە ئەتوانێت سەدام لەسەر کار لا بدا یان ئەوەندە لاوازی بکە کە چیتر هەڕەشەن نەبێ بەدەر لە ڕاگەیاندنە ئاشکراکانیان. بەپێی ئەوەی وڵاتەیە گرتوەکان گەرانتی ڕاستەقینەی سنوورەکانە لە یەکێک لە شلۆقترین ناوچەکانی جیهاندا، بۆیە ئاسایشی کەندا و وای لێ هاتووە پشت بە تێگەیشتنی تەواوە بەستێ لەوەی کە ئەمریکا تا چەنەتوانێت مامەڵە لەگەڵ دەرەنجامەکانی مانەوەی سەدام و هێزی ڕوو لە گەشەیدا بکە. وڵاتانی کەندا وەزانن تا چەند پشتیان بە ئەمریکا بەستووە و زۆریش نیگەرانن لە هاوکاری زۆر ئاشکرا، بە تایبەتیش ئەو کاتانی ئەمریکا دوو دڵان نوێنێ. استراتیژی سەدام لە هەوڵدایە بۆ بەدیهاتنی سێ ئامانج: یەکەم سەرنجڕاکێشانی جیهان بۆ ئازارەکانی عێراق، دووهەم هەوڵی فراوانکردنی ئەو درزە شاراوەیەی نێوان ئەندامە هەمیشەییەکانی ئەنجومەنی ئاسایش سەبارەت بە سزاکانی سەر عێراق، سێهەم گۆڕینی ئاراستەی قورسایی مشت و مڕەکە لە مەسەلەی پشکنینەوە بۆ هەڵگرتنی سزاکان. قۆناغێکی باشیشی بڕیوە بۆ بەدیهێنانی هەموو ئەو ئامانجانە. هیچ هەوڵێکی جددیش لە ئارادا نییە بۆ جێڕانەوەی سیستەمی پشکنین. هەموو مشت و مڕی نێودەوڵەتیش ئێستا لەسەر سوکردن یان هەڵگرتنی سزاکانە. بێگومان وڵاتێکی زۆر هەن لە سەرویانەوە رووسیا و چین و فەرەنسا ناکۆچیەکی ئاشکرایان هەیە لەو بارەیەوە. جێی سەرنجیشە کە عێراق بوو بە بابەتی تاقیکردنەوەی فەرەنسا لە دیاریکردنی ناسنامەیەکی ئەوروپایی جیاواز لە وڵاتەیە گرتوەکان و بەگرە دژیش. پاش نزیکەی 10 ساڵ لە ڕاڕایی وڵاتەیە گرتوەکان خۆی لە بەری سەدام خستە ئەو پێگەیەی کە وەک تەگەرەی بەردەم سوکردنی گرژیەکانی کەندا و دەربکەوێ، بە تایبەت لە ئەوروپادا. لایەنگەرانی عێراقیش لە نەتەوەیە گرتوەکاندا هەلێکی باشیان لە بەردەمدایە کە زۆرینەی دەنگەکانی ئەنجومەنی ئاسایش بۆ هەڵگرتنی تەواوی سزاکان دەستەبەر بکەن. وێڕایەوەش کە وڵاتەیە گرتوەکان بێگومان مافی ڤیتۆ بەکارەهێنێ، بەڵام دەرەنجامێکی لەم شێوەیە تەرویجە بێ بۆ گۆشەگیری ئەمریکا و پاڵ بە وڵاتانی تری شەوانێ کەمتر پابەند بن بە سزاکانی سەریانەوە. ملکەچکردنی ئەمریکا بۆ داواکاریەکانی بەرهەڵسکاران هیچ کەڵکیشی نابێ، چونکە ئەو وڵاتانەی سزاکان بەرتەسکەکەنەوە فێری ئەوە ئەبن کە گاڵتەکردن بە سیاسەتی ئەمریکای پشتگیری کرا و بە بڕیارەکانی نەتەوەیە گرتوەکان هیچ سزایەکی لێ ناکەوێتەوە. وڵاتانی کەنداویش بەرامبەر وەستانی کاتی گوشارەکانی عێراق ئاسوودا بن، بەڵام سەبارەت بە هەڵوێستی نەگۆڕی ئەمریکا لە قەیرانی داهاتوودا نیگەرانە بن.
ئەو پرسەی سزا زیرەکەکان کە وەک جێگرەوە پێشنیار کراوە ئەیخاتە ڕوو ئەوەیە کە ئایا ئەمیش ڕێگایەکە بە تەنازولکردن کۆتایی دێ یان شێوەیەکی گوشارکردنە کە هەر چۆن بێ خاڵی وەستانی هەیە. ئەگەر سزا زیرەکەکان وەها لێک بدرێتەوە کە ڕێگایەکە بۆ وازهێنان لەسەر لەبەری سیستەمی سزاکان، ئەوە پرسیارەکە ئەبێ بەوەی ئایا بۆ وڵاتەیە گرتوەکان ئەوە باشترە کە واز لە ڕابەریکردنی سیستەمەکە بهێنێ یان واز لە لایەنەکانی تر بهێنێ لێپرسراوێتیەکە بخەنە سەرشانی خۆیان. ئەگەر سزا زیرەکەکان جددین ئەوە پشت بە سروشتی خۆیان و پشت بە ئامادەی ئەمریکا بەستن بۆ سووربوون لەسەر جێبەجێکردنیان. یاعتیبارەتی تری هاوشێوە هەن کە بەسەر ئەو پێشنیارەدا چەسپێن کە زۆر ئەگوترێتەوە گوایە ئەو کردە سیاسیانەی وڵاتەیە گرتوەکان پشتیوانیانەکە ڕەنگە لە ئاڵۆزیەکانی سیاسەتی سزاکان بیپارێزن. وەک بنەما من هاندانی ئۆپۆزیسیۆنی ناوخۆی عێراقم پێ باشە، بەڵام بەپێی ئەوەی ئێمە ئەو کاری چەواشەکارانەی وەهامان بینیوە لە ناوخۆدا، بۆیە سێ ڕێوشوێن وەک یەدەگ پێشنیارەکەم. ئەبێ ئەو کردانە لەلایەن کەسانی ڕێزدارەوە بەڕێوە ببرێن نەک سەرجێش. هەروەها ئەبێ بەرژەوەندەکانی وڵاتانی دراوسێ لە بەرچاو بگیرێ بە تایبەت تورکیا و سعودیە و ئێران و ئوردون بۆ ئەوەی دەرەنجامی وەها گەڵاڵەن نەبێ کە ناتوانن یان ئامادەنین بەرگەی بگرن و وڵاتەیە گرتوەکانیش ناتوانێ پشتگیری بکە. ئەبێ وڵاتەیە گرتوەکان ئامادەش بێ لە ڕووی سەربازیەوە کۆمەکی ئۆپۆزیسیۆن بکە ئەگەر بکەوێتە چەڵەمەوە. ئەجینا کارەساتەکەی کەنداوی بەرازەکان و کارەساتی باکووری عێراقی هەردوو ساڵی 1996 دووبارە ئەبێتەوە کە هەموو پشتگیریەکانی یان لە ناوبران یان دوورخرانەوە. ئەگەر نەتوانرێ ئەو مەرجانە ڕایی بکرێ ئەوە بانگهێشت بۆ کردەی مەزنی چەواشەکار ئەبێ بە تەڵەیەکی مەترسیدار. هاوپەیمانە ئەوروپاییەکانی ئەمریکا کە کار بۆ لاوازکردنی سیستەمی سزاکانەکەن ناکرێ حەز بەوە بکەن عێراق لە ڕێی لێدانی وردەوردەی حکوومەتە میانڕەوەکانی ناوچەکەوە توانای ئەوەی هەبێ ئۆپێک بکاتە چەکێک ڕووە و کۆمەڵگا دیموکراتە پیشەسازیەکان. ناشتوانرێ سیاسەتی ئەمریکا بەرامبەر عێراق نەرمتر بێ مەگەر پاشنەمانی سەدام. لە پاییزی 2000دا گۆڕانکاریەکی شوم ڕوویدا. لەگەڵەوەی سەدام هەوڵەکانی خۆی چڕتر کردەوە لە بواری یاریکردن بە بازاڕەکانی نەوتی سووکەوە بەوەی ناوەناوە هەناردەی نەوتی عێراقی لەو ڕادەیە کەمترە کردەوە کە لە سایەی سیستەمی سزاکاندا ڕێگەی پێدرا بوو. ئەبێ ئەم هەوڵە خۆی لە ڕاستیدا چییە وەها مامەڵە بکرێ، وەها نا کە کێشەیەکی تایبەت بێ بە نمایش و ویستنی بازاڕی وزەوە، بەڵکو وەک تەحەدایەکی ئاسایشی نەتەوەیی. زۆر پێویستیشە سیاسەتێکی وزەی هاوکاریانە و یەکانگیر پێک بهێنرێ، بەڵام نابێ لەگەڵ دانەوین بۆ عێراق هاوتا بکرێ. کات بۆ تەرکیزکردنە سەر شێوەیە عێراقی خوازراوی پاشنەمانی سەدام زوو نییە. ئەبێ عێراقێکی زۆر بەهێز نەبێ لە چاو هاوسەنگی هێزەکانی ناوچەکەدا. ئەوەندەش بێهێز نەبێ نەتوانێت داکۆچی لەسەر بەخۆیی خۆی بکە لە بەردەم دراوسێ نیازدارەکانیدا و بەتایبەتیش ئێران. یەکێک لە هۆکارەکانی قەیرانی کەنداوی ساڵی 1991 نەرمی نواندنی وڵاتانی ڕۆژاوا بوو دوای جەنگی عێراق و ئێران بەوەی گوێی خۆیان لەو ڕاستێنوقاند کە ڕەنگە عێراق دەستدرێژی کاری ئاین دەبێ. جێی گاڵتەجاڕیە بێ ئەگەر جارێکی تر کورتبینی سەرنجامێکی پێچەوانەی لێ بکەوێتەوە. عێراقێکی هێندە لاواز کە دراوسەکانی و بەتایبەتی ئێران مل بنێن بۆ پڕکردنەوەی بۆشاییەکە، بەڵام نزیکبوونەوەی هاوسەنگانە لە عێراق تا سەدام لە دەسەڵاتدا بێ لە توانادا نییە، بۆیە کێشەکە پەیوەستە بە ئایندەوە دوای ئەوەی سەدام نامێنێ. بۆ پارێزگاریکردن لە دەسمایەی ئەمریکا لە کەنداودا سیاسەتی ئامانجدار و تند باشترە لەو سەر لێ شێواویەی سیمای نەوەدەکان بوو. ئەمە بۆ پەیوەندی ئەمریکا بە ئێرانیشەوە گرنگە، مەزنترین و بەهێزترین وڵاتی ناوچەکە. وڵاتەیە گرتوەکان ناتوانێ ئێرانێکی ئوسوڵی نەرم بکە ئەگەر نەتوانێ مامەڵەی عێراقیی شکست خواردوو بکە، یان ئەگەر سەرکردەکانی تاران کاتێک سەیری سەر سنووری خۆیانەکەن
هەست بە ڕادەی سانایی و کارایی تەحەداکانی وڵاتەیە گرتوەکان بکەن. ئەوسا چ شتێک هانی دەسەڵاتدارانی ئەوێ ئەدا ڕێبازێکی میانڕە و بگرنەبەر. ئێران ئەو نەتەوانە لە جیهاندا زۆر کەمن کە وڵاتەیە گرتوەکان هێندە هۆکاری کەم بێ بۆ بەشەڕهاتن لەگەڵیاندا یان هێندە بەرژەوەندی گونجاو بێ وەک ئەوەی لەگەڵ ئێراندا هەیەتی. وێڕایەوەش کە شا لە حەفتاکاندا بوو بە هێمای دۆستایەتی لە نێوان هەردوو وڵاتدا، بەڵام ئەو بەرژەوەندیانە پشتیان بە یەک کەس نابەست، بەڵکو ڕنگدانەوەی چەندین ڕاستی سیاسی و استراتیژی بوون کە تا ئێستاش بەردەوامن. وڵاتەیە گرتوەکان هیچ بەرژەوەندیەکی نییە کە بە خەیاڵدا بێ بۆ باڵکێشان بەسەر ئێراندا وەک دەسەڵاتدارانی ئێستایلێن. ئەوە تا لە کاتی شەڕی ساردا بەرژەوەندی ئەمریکا لە پاراستنی سربەخۆیی ئێراندا بوو، دوور لە مەترسی یەکێتی سۆڤیەتی سەرچاوەی مێژووی گوشار و دەست درێژی کردنە سەر وڵاتە. لە سەدەی 19دا هاتنە ناوەوەی بریتانیا بە مەبەستی بەرگریکردن لە هیند و ئەو ڕێگە دەریایانەی ئەچنە ئەوێ نەیهێشت بەشێکی زۆری ئێران بکەوێتە ژێر چەپۆکی ئیمپراتۆریەتی رووسیا، وەکەوەی بەسەر زۆر لە وڵاتانی ئاسیای ناوەڕاستی دراوسەیدا هات کە رووسیا داگیری کردن. ئەگەر لە ساڵی 1946دا دەستێوەردانی ئەمریکان نەبووایە، هەرێمی ئازەربایجانی باکووری ڕۆژاوای ئێران ئەکەوتە ژێر چنگی یەکێتی سۆڤیەت وەک هەنگاوی یەکەمی لەبەرێک هەڵوەشاندنی ئەو وڵاتە. لە سەردەمی شەڕی ساردیشدا ئێران هاوکاریە کرد لە بەرەنگاریکردنی گوشاری سۆڤیەت بۆ سەر ئەفغانستان و هەوڵی گەیشتنی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەرژەوەندی ئەمریکا لەگەڵ خواستی ئێراندا لەبارەی سربەخۆییەوە تەبایە. ئەوە تا زۆر لە داڕێژەرانی سیاسەتی ئەمریکا لەو دەمەدا بە خۆمەوە زۆر هەستیان بە ستایشی ئەو کۆمەکەی شا کرد بۆ وڵاتەیە گرتوەکان لە قەیرانە جیاجیەکانی شەڕی ساردا. بەڵام هاندەری سەرەکیمان سۆز نەبوو ئەوەندەی پێزانینی بایەخی جوگرافیا و دەرامەتەکانی ئێران و بەهرەکانی گەلەکەی بوو. ئەمریکا هیچ هاندەرێکی جیۆپۆلیتیکی نییە بۆ دژایەتی لە نێوان ئێران و وڵاتەیە گرتوەکاندا، بەڵام ئێران بەردەوامە لە فراهەمکردنی ئەو هۆکارانەی ئەمریکای پێ لە خۆی دوور بخاتەوە. ئەوە تا وڵاتەیە گرتوەکان لە ڕێی زۆر لە ئیدارەکانیەوە ئامادەی خۆی بۆ یەکلاییکردنەوەی پەیوەندەکانی لەگەڵ ئێراندا دەربڕیوە. ئێران وەها بۆی هەڵکەوتووە کە ڕۆڵێکی گرنگ زۆر جار یەکلاکەرەوەش لە کەندا و جیهانی ئیسلامدا بجێڕێ. حکوومەتی دانای ئەمریکاش پێویستی بە هیچ ئامۆژگاریەک نییە دەربارەی حەزکردن بەوەی پەیوەندیەکان بە ئێرانەوە باشتر بکرێن. تا ئێستاش حکوومەتی تاران تەگەرەی سەرەکیە. لە کاتی لابردنی شاوە لە ساڵی 79 فەرمانڕەوایی ئێران نوقمی کۆمەڵێک پێشەلکاری بنەماکانی ڕەفتاری نێودەوڵەتی پەسەند کراوە. زۆریشیان ڕاشکاوانە ئاراستەی وڵاتەیە گرتوەکان کراون. لە نێوان ساڵانی 1970دا خوێندکارانی ئێران 50 دیپلۆماتی ئەمریکاییان بۆ ماوەی 40 مانگ بە بارمتە گلدایەوە. لە هەشتاکانیشدا ئەو ڕێکخراوانەی لەلایەن تارانەوە کۆمەک و پشتیوانیەکران بەرپرس بوون لە چەندین کردەی ڕفاندن دژ بە خەڵقانی ئەمریکایی و ڕۆژاوایی دیکە لە بەیروتدا. هەروەک ڕژێمی تاران کۆمەکی سەرەکی ئەو گروپانەی دابی نەکرد کە بەسەدان سەربازی ئەمریکیان لە بەیروتدا کوشت. هەر ئەویش کۆمەکی دارایی خێوەتگاکانی مەشقەکە لە سووداندا. هەروەک ئەو بەڵگانەی لە بەردەستدان ئاماژە بەو گروپانەدەن کە ئێران سەرپەرشتیانەکە کە ئەوان بن سەکنە سەربازی ئەمریکیەکانی ناو تاوەرەکانی خۆبەریان لە سعودیە تەقان دەبێتەوە، کە ئەو تەقینانەوە بوون بەهۆی کۆژرانی 19 ئەمریکی لە ساڵی 1996دا. لە فەرەنساش بەرپرسێکی پێشووی لەلایەن کۆمەڵێک بەکرێ گیراوی ئێرانیەوە تێرۆر کرا کە پاشتر لە پرۆسەیەکی گۆڕینەوەدا بەرامبەر بارمتەیەکی فەرەنسایی کە لە بەیروت گیرا بوو ئازادکران. هەروەها ئاخوندەکانی ئێران حکومێکی کوشتنیان دژی سەلمان ڕۆژدی نووسەر دەرکردووە کە تا ئێستا پوچەڵ نەکراوەتەوە، هەرچەندە حکوومەت خۆی لێبێبەری کردووە بەدەر لەوەی ئەمەش چی ئەگەیەنێ.
ئەگەرم ڕووداوە تاکانە ڕەت بدەین ئەبینین ئێران ئەوەی لە توانایدایە کردوێتی بۆ لاوازکردنی دیپلۆماسیەتی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەوە تا تاران سەرپەرشتیاری حیزبوڵڵایە کە بەردەوامە لە بەرەنگاری چەکدارانەی ئاشتی لەگەڵ ئیسرائیلدا. هەروەک ئێران کۆمەکێکی دارایی گەورە ئەبەخشێ بە بزوتنەوەی حەماس و جیهادی ئیسلامی کە بەرپرسیاری خۆیان لە هێرشکردنە سەر مەدەنیە ئیسرائیلیەکان ڕائگەیەنن. هەروەها ڕژێمی ئێران کار بۆ بنیاتنانی موشکی دوورهاوێژەکە کە بتوانێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەشی زۆری ئەوروپای ناوەڕاست بدا. برەویش بە توانایی ئەتۆمیەدا بنهێنی لە ڕێی بەکارهێنانی تەکنۆلۆژیای دووفاقەی ڕۆژاوا و بڕێک کۆمەکی ڕووسیاوە. وێڕای ئیمزاکردنی ڕێکەوتن نامەکانی بەرگرتن لە بڵاوبوونەوەی چەکی ئەتۆمی پێچێ چین ئەو کۆمەکەی جارانەی کرد ڕایگرت بێ. ئەو پرسیارە بنەڕەتیە یەخرێتە بەردەم داڕێژەرانی سیاسەتی ئەمریکا ئەوەیە کە ئایا ئەو ڕەفتارانە بەشێکی هەمیشەیین لە سروشتی ڕژێمی تاران یان ئەتوانرێ پەیوەندیەک دابمەزرێنرێ کە تەرکیز بخاتە سەر دەست درێژی نەکردنی دوولایەنە. ئەم کێشەیە بۆتە بەشێکی ناکۆچەکان لەگەڵ هاوپەیمانە ئەوروپاییەکاندا بە شێوەیەک پەیوەندیەکانی ئاتلانتیکی خستۆتە بەر تاقیکردنەوە. لایەکێم ناکۆچێت لەسەر ئەو پرسیارەیە کە ئایا کۆمپانیا ئەوروپاییەکان و ئەو کۆمپانیا ئەمریکاییانەی بارەگایان لە ئەوروپایە ملکەچی ئەو سزایانن کە کۆنگرێسی ئەمریکا دژی پێشێلکاریانی سزاکان و هەمواری کردوون. لە شوێنی تریم نووسراوەدا ئاماژەم بە نیگەرانی خۆمداوە سەبارەت بە زیادڕەویکردن لە بەکارهێنانی سزادا، چونکە پاساودانی جێبەجێکردنی یاساگەلێک بەسەر هاوپەیماناندا لە دەرەوەی سنووری ئەمریکا کارێکی زەحمەتە. ئەمەش پێویست بە پێداچوونەوەی هەڵوێستەکە. بەڵام کێشەی سەرەکی لە بناخی یاسایی استراتیژی ئامریکادا نییە، بەڵکو لەوەدایە کە ئایا کرێ بە تەنازولکردنی یەکلایەنەی بێبەرامبەر پەیوەندیەکان لەگەڵ تاراندا باشتر بکرێن؟ ئایا هەڵپەکردن بەرەو تاران ڕێگرە لە بەردەم دامەزراندنی پەیوەندێکی دۆستانەدا کە ئەمەیان جێی مشتومڕ نییە؟ ئایا تەنازولکردنی یەکلایەنەی بەردەوام بۆ سیاسەتە چەخبەستوەکانی ئێران یارمەتیدەری یان ڕێگری بەدیهێنانی ئەو ئامانجە ئەبێ لەمەڕ پەیوەندێکی باش کە هەموو لەسەری کۆچین؟ لە گەرمەی ئەم ناکۆچێدا بینین هاوپەیمانە ئەوروپاییەکان سوورن لەسەرەوەی ناویان ناوە دایەلۆگێکی حەریج لەگەڵ ئێراندا. ئەوان پێیان وایە کە مەبەست لە دایەلۆگەکەیان گەڕانە بە دوای ئەگەرەکانی نەرمکردنی سیاسەتی ئێران و هەمیشەش ڕەخنە ئامێزە بێ لە پێشێلکاریەکانی مافی مرۆڤ و کاری تری ناپەسەند لە ئێراندا. بە کورتی بەشداریەگە بێت لە کەمکردنەوەی گرژیەکاندا بێلەوەی باسی ئیمزاکردنی ژمارەیەکی زۆر لە سەودانامەی پڕخازانجی نەوتوگاز. ئەم دایەلۆگە تا ئێستا بەری نەبووە، ئیتر حەریج بێ یان پێچەوانەی. وێڕای ئاماژەکەی موحەممەد خاتەمی سەرۆک بۆ دایەلۆگی ژیاریەکان کە ڕەنگە دەواازەیە بێ بۆ کرانەوە. هەروەک پێشنیاری سەرۆک کلنتن لەبارەی دایەلۆگێکی ڕسمی هیچ وەڵامێکی نەدرایەوە. ئەو پێشنیارە لەلایەن ڕژێمێکی ئێرانەوە ڕەتدراوەتەوە کە پێچێ کە نەبتوانێت بڕیارێک لەبارەی پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتەیە گرتوەکانە دەربکات و نەپۆزشە ڕسمیەکانی پەیوەست بە ڕەفتارە پێشوەکانی ئەمریکاش کاری تێکرد بێ. ئەو پێشنیارەی ئەڵێ ئاماژە یەکلایەنەکان بە شێوەیەک لە شێوەکان ڕەفتاری دوژمنکارانەی ئێران هێواشەکەنەوە لە ناوەڕۆکدا چەسپاندنی لە ڕووی سیاسیەوە دروستی تیۆری سایکۆلۆژیایە لە سیاسەتدا. سیرکردنی تاوانکار وەک ئەوەی قوربانیەک بێت و وەکەڵێن لە ئەنجامی گوشارگەلێکی دەرەکی
کە خۆی پێ کۆنتڕۆڵ نەکراون لە ڕێ لایدا بێ. بەڵام کە ئەمە بەسەر پێشەلکاریەکانی ئێراندا چەسپێنرێ بچووکترین بەڵگە بەدەستەوە نییە پشتی بگرێ. زیاتریش پێچێ تەنازوو لە یەکلایەنەکان چەقبەستووی ئێران بەهێزتر بکەن لە بری ئەوەی خاوی بکەنەوە، چونکە چ پێویستیەک هەیە بۆ گۆڕانکاری ئەگەر ئامانجەکانی هەر سیاسەتێکی لەسەر بە ئایدۆلۆژیا ڕاوەستا و بە هەڵپەن نەبێ بۆ خوب گونجاندن. گومانێکی کەم هەیە کە خاتەمی هەوڵ بدا سیاسەتێکی ناوخۆیی میان ڕەوتر بەڕووی ئۆپۆزیسیۆنێکی بەهێزدا جێبەجێ بکە. بەڵام تا ئێستا هێندە بەڵگە لە ئارادانین کە ئەو سیاسەتە ڕووە و گۆڕەپانی نێودەوڵەتی مل بنێ یان کە ڕێگە بدرێ بە خاتەمی گۆڕانکاری وەها بێنێتە ئاراوە ئەگەر بیەوێ. زیاتریش پێچێ بە دەرخستنی وریایی ئایدۆلۆژی لە گۆڕەپانی نێودەوڵەتیدا کار بۆ بەدەستهێنانی کلۆجێک بکە بۆ مناوەرە لە خۆ بنیاتنانەوەی ناوخۆییدا. ئەوە تا خاتەمی لە دیمەشق و لە بەیروت پشتگیری ڕاشکاوی خۆی بۆ گروپە ئیسلامی و فەلەستینیەکان دەربڕی. ئەبێ وتووێژەکان خەمڵاندنی تیۆری ڕەت بدەن. ئەگەر چاکردنی پەیوەندیش بە ڕژێمی ئیسلامی ئێرانەوە خواست بێ ئەبێ سەرەتا گرێ بدرێتەوە بە وازهێنان لە هەناردەکردنی شۆڕش لە ڕێی هێز و کاری تێکدەرانەوە. هەروەها تێرۆریزم جڵەوگیر بکرێت و چیتر دەستوەر نەدرێتە دیپلۆماسیەتی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەبێ چوونە پێشەوەیەک هەبێ سەبارەت بە موشک و چەکە ئەتۆمیەکانی ئێران. ئەگەر ئێران بە جددی ئامادەبێ بۆ چاکردنی پەیوەندیەکان ئەکرێ زنجیرەیەک هەنگاوی هاوشانی دوولایەنە بنرێ بۆ بەدەستهێنانی پێشکەوتنێکی بەرچاو. بەمەرجێک دەسەڵاتدارانی ئێران ئامادە بن بۆ قایلبوون بە پەیوەندی یاسایی. بەدیهێنانی میکانیزمی ڕێبازێکی لەم جۆرەش کارێکی دژوار نییە. ئیدارەی نوێی ئەمریکا توانێت نوێنەرێکی متمانە پێکرا و یان وتەبێژێکی متمانە پێکراوی ناڕەسمی دەستنیشان بکە کە لە سەرەتادا بنهێنی لە بۆ بکۆڵێتەوە ئایا ئەتوانرێ زنجیرەیەک ڕێو شوێنی دوولایەنە پەسەند بکرێ بە بنەهۆی چاکبوونەوەی وەردەوردەی پەیوەندیەکان. بەڵکو ڕەنگە وڵاتەیە گرتوەکان دوای دایەلۆگی ڕێخۆشکار پێشتر هەندێک هەنگاوی ڕەمزی بنێ بەمەرجێک هەندێک جموجوڵی ئێرانیان بەدوادا بێ لە چوارچێوەی کاتێکی دیاریکراودا کە پەیوەندیەکی ڕوونیان بە جموجۆڵە سەرەتاییەکانەوە هەبێ. ئەگەر هاوپەیمانانی ئەمریکا بڕوایان وهایە ئەم بە پێی پێویست بە دوای ڕێگە دیپلۆماسیەکاندا نەگەڕاوە ئەوە ئەبێ وڵاتەیە گرتوەکانە بێ ئامادە بێ بۆ دەستکردن بە دیپلۆماسیەتێکی هاوبەشی جددی. لانی کەم ئەگەر لە ڕووی تیۆریشەوە بێ ئەبێ کۆمەڵێک بەرژەوەندی هەبن. وڵاتانی ئەوروپا یەکەمین قوربانی ئوسوڵیەتی ئیسلامی و موشەکی میانە هاوێژی ئێرانە بن. کاتێکیش ئێران ئەبێ بە دەوڵەتێکی ئەتۆمی ئەوە ئەیسەلمێنێ کە مەترسی بۆ سەر ئەوروپا و رووسیا زیاترە تا وڵاتەیە گرتوەکان. ئەگەر کەنداوی شڵەقا ئەوە وڵاتانی ئەوروپا یەکەم کەسە بن داوا بکەن دەستیان بگاتە سەرچاوەکانی وزەی ئەمریکا بۆ خۆپاراستن لە کارەساتێکی ئابووری. سیاسەتی دەرەکی هەمیشە ئەگاتە بڕیاردان. سیاسەتی کارای دژی تیرۆر بڵاوبوونەوەی چەچیش ئەوە لە ڕۆژاوا ئەخوازێ کە ئامادەی قوربانیدان بێ لە پێناوی ئامانجێکی مەزنتری دوورخایەن. لە هەندێک کاتدا بێ بەرژەوەندی ئابووریەکان ملدا بنێن بۆ بەرژەوەندی ئەمنیەکان کە فراوانترن. بوونی ئەمریکاش بەڕابەر پێویستە بۆ گەیشتن بەو ئاڵشتە سەبارەت بە ئێران. لە هەمان کاتدا ئەگەر هاوپەیمانیەکە بوو بە سواربوونی خۆڕایی لایەنێک ئەوە پشتگیری ڕایگشتی بەدەست ناهێنێ. ئەبێ تەقەلایەکی زۆر بدرێ بۆ گەیشتن بە کۆدەنگیەک لە ئەتلەنتیکدا دیپلۆماسیەت ببەستێتەوە بە گوشاری معقول و پێشنیازی دیپلۆماسی هاوڕا بەرامبەر ئێران. لە ڕێی گرتنەبەری سیاسەتێکی نەگۆڕ و یەکانگیر و ئاشتیانەشەوە ئەتوانرێ پەلە لەو ڕۆژەدا بکرێ کە ئێران تیایدا ئامادە بێ ڕێو شوێنی بەرچاو بگرێتە بەر کە ببێتە تاکە بناخەیەک کە پشتی پێ ببەسترێ لە پێناوی پەیوەندیەکی هاوکاریانەی دوورخایەندا. ئەفریقا بەرەوکوێ. ئەفریقا ویژدانی ئەمریکا ماندووەکە چونکە بەشێکی زۆری هاوڵاتیانی ئەمریکا بەڕەرچەڵک لەوێوە هاتوون.
باپیرانیان لە هەلومەرجێکدا هێنراون بۆ وڵاتی یەکگرتوەکان کە وەک پەڵەیەکی ڕەش بە مێژووی وڵاتەوە ئەمێنێ بەوەی پێش قۆناغی کۆیلایەتی و پاشتریش ناچار کراون لە بارێکدا ژیان بگوزەرێنن کە هیچ ئەمریکاییەک شانازی پێوە ناکا. بەڵام وڵاتی یەکگرتوەکان ئەو سوکایەتیانە ئاڵۆسترەکە ئەگەر سیاسەتی ئافریکایی خۆی وەک ئامرازێکی سڕینەوەی شوێنەوارەکانی ڕابردوو بناسیێنێ لەبەرەوەی گرفتەکانی ئەم چرخەی کیشوەرەکە تەحەدایەکن بۆ جیهانێک بێوێ سیستەمێکی جیهانی نوێ دابمەزرێنێ. لە ئەفریکادا هەژاری بەربڵاوە ئەم کیشوەرە نزمترین ئاستی گەشەی ئابووری تێدایە لە چاو هەموو کیشوەرەکاندا، هەروەک زۆریش لە قافڵەی نوێگەرایی دواکەوتووە. جەنگە ناوخۆیەکانیش کە کۆمەڵکوژی ڕوخساریانە ناوچە فراوانەکانیان پارچە پارچە کردووە، گەندەڵیش پیایدا بڵاو بۆتەوە. لە فەوزایەکی وهادا هەندێک وڵاتی ئەفریکا بوونەتە حەشارگەی گروپە تێرۆریستەکان و پارە شۆردنەوە و باندەکانی تاوان. درمەکانیش ڕێژەیەک لە دانیشتوانی ئافریکا لەناوە بن کە بەرزترین ڕێژەیە لە جیهاندا، ئەوە تا لە سەدا هەفتای باڵقان و لە سەدا هەشتای مناڵانی توشبووی ئەیدز لە هەموو جیهاندا لە ئەفریکادان. قسەکردنیش مەحاڵە لەبارەی جیهانێکەوە تایدا پشت بە یەکتری ببەسترێ و پایەکانی ئاشتی و دادپەروەری بن ئەگەر ئاوڕ لە کێشەکانی کیشوەری ئەفریکا نەدرێتەوە. لە هەمان کاتدا وڵاتی یەکگرتوەکان بەرژەوەندی کلاسیکی لەم کیشوەرەدا هەیە. لەگەڵ تەواوبوونی شەڕی ساردا وڵاتێکی دەرەکی دوژمنکار لەو پێگەیەدا نەمایەوە کە بتوانێت ئەفریکا کۆنتڕۆڵ بکە. هەروەک وڵاتێکی ئافریکایی نییە بای ئەوەندە هێزی سەربازی و ئابووری هەبێ ئەوەی بۆ بکرێ. ئەو بیانوە پێوانیەیەی شەڕی سار کە ئەڵێ نابێ سامانەکانی ئافریکا بکەونە چنگی دوژمنانەوە لە ئایندەی نزیکدا ئیشی پێناکرێ. بە نەبوونی استراتیژێکی دوژمنکارانەش کە هەڕەشە لە کیشوەرەکە بکە یان دەوڵەتێکی ئافریکایی ڕکابەر کە بیەوێ باڵ بکێشێ، سیاسەتێکی ئافریکایی نوێ هیچ بناخەیەکی لۆژیکی نییە. هەروەک پارەی هەڵسوڕاوی ئەمریکایی لە ئەفریکادا لە چاو ئەوەی لە کیشوەرەکانی تردا هەیە زۆر کەمە و لە ڕووی بازرگانیشەوە پشتی ئەوەندە پێنابەسترێ. بە نەبوونی بەرژەوەندی جیۆپۆلیتیکی کلاسیکیش دەرفەتێکی باش دێتە پێشەوە لەم چرخەماندا ئەگەر دەستەواژەی کۆمەڵگای جیهانی هیچ واتایەکی هەبێ. ئەوە ئەبێت لە ئەفریکادا بۆ ئەو مانایەی بگەڕین. مێژوش ئەوە بەسەر ئەمریکادا سەپێنێ کە ڕۆڵی سەرەکی لە ڕێکخستنی ئەو هەوڵە تێکڕاییە و کۆمەککردنیدا بجێڕێ. ئەبێت دەستەویەخەترین ئەرک سوکردنی ئەندێشەکانی ئەفریکا و زاڵبوون بێ بەسەر دەردە درمەکانیدا. لەسەر ئاستی دووریش کەمکردنەوەی ململانێ سیاسیەکان پێویستە. بە هەمان شێوەش پێویستە لە چاکردنی سیستەمە سیاسیەکەیدا هاوکاری بکرێ و لەسەرم بناخەیە ئەفریکا بخرێتە ناو جیهانی بە جیهانی بوو. ئەم کارانش پێویستیان بە تێگەیشتنێکی فراوانتر هەیە لە بارودۆخی ئەفریکا. ژینگەی ئەفریکا وەهام پێباش بوو لە ڕێی بەراوردکردن لەگەڵ قۆناخەکانی مێژووی ئەوروپا نەخشەی پێشکەوتنی کیشوەرە جیاجیەکان بچێشم، بەڵام چوارچێوەیەک نییە بەسەر ئەفریکای باشووری بیاباندا بچەسپێ، چونکە کیشوەرێکی دانسقەیە، مێژوویەکی دەوڵەمەند و هەمەجۆر و تراژیدیانەی هەیە، بەڵام وڵاتانی ئێستای ئەفریکا لە ڕاستیدا ناچنەوە سەر ئەو ڕێگانەی خۆیان. سنوورەکانی ئەو دەوڵەتانە و پێکاتە نەتەوەییەکانیان بێجگەل لە دەوڵەتی ئەفریکای باشوور لە یەک شتدا هاوبەشن: تەقینەوەی ناوخۆیی بەڕووی دەسەڵاتی کۆلۆنیالیزمدا. لە هیچ کیشوەرێکی تردا وەک ئەفریکا سنوورە نیشتیمانیەکان بەو شێوەیە ڕاستەوخۆ کێشراوی هێزە کۆلۆنیالیستەکان و جیاکەرەوەی سنووری دەسەڵاتەکانی ئەوان نین. گومان لەوەدانە کە وڵاتانی پاش کۆلۆنیالیزم لە ئاسیادا لە سنووری ئیمپریالیستەکانیشەوە پێشکەوتنی بینیوە. ئەوە تا هێند وەک یەک قەوارە فەرمانڕەوایی نەکراوە لەم سنوورەی ئێستایدا.
ئەزمموی مێژوویی یەکبوونی ئیندۆنوزیاش بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ کۆلۆنیالیزمی هۆڵندایی، بەڵام لە ئاسیادا کۆلۆنیالیزم بەلای یەکخستندا دایەتاشی. هند و ئیندۆنوزیا و مالیزیا ئێستا مەزنترین لەوەی پێش کۆلۆنیالیزم لەسەری بوون. بە پێچەوانەوە وڵاتانی ئەفریقا پاش قۆناغی کۆلۆنیالیزم ڕوویان کردە پەرتەوازە بوون. لە ئەفریقادا وەک ئاسیا سنوورەکان تەنها لەسەر هێڵەکانی جیاکردنەوەی بازنەی دەسەڵاتی وڵاتانی ئەوروپا دانەنراون، بەڵکو ڕنگدانەوەی دابەشکاریە ئیداریە لاوەکیەکانیش بووە لە ناو هەر ناوچەیەکی کۆلۆنیالیشدا بەجیا. فەرەنسا و بەریتانیا بە درێژایی کەنارەکانیان لە ئەفریقای ڕۆژهەڵات و ڕۆژاوادا کۆلۆنیال کردبوو. دواتر دەرکەوت کە سوود لەوەدایە ئەو کۆلۆنیاڵانە دابەش بکرێن بەسەر چەند یەکەیەکی ئیداریدا کە هەریەکەیان دەواازەیەکی بۆ سەر دەریا هەبێ کە ئەوانە دوجار بوون بە دەوڵەتی سربەخۆ. لەولاترەوە بەڵژیکا ئەو وڵاتە بچووکە دەستی گرت بەسەر ناوچەیەکدا هێندەی کۆلۆنیاڵەکانی فەرەنسا و بریتانیا بوو، بەڵام پشتوێنەی کەناری دەریای نەبوو، لەبەرەوەش کە تەنها یەک دەواازەی زۆر کورتی هەبوو بۆ سەر دەریا، بۆیە فەرمانڕەوایی ئەو ناوچە فراوانانەی وەک یەک ناوچە کرد کە دواتر بوو بە یەک دەوڵەتی گەورەی پێکهاتوو لە تێکەڵەیەک لە 12 پێکهاتەی ڕوو لە تەقینەوە. لەوەش گرنگتر سنووری ئیداری هەر کۆلۆنیالێک بەبێت لە بەرچاوگرتنی ناسنامەی ئیتنیکی و هۆزگەرایی یەکێشرا، چونکە هێزە کۆلۆنیالیستەکان وەهایان پێباش بوو گروپە ئیتنیکیەکان و هۆزەکان دابەش بکەن بۆ ئەوەی بەرەنگاربوونەوەی دەسەڵاتی ئیمپریالیستی بە یەکگرتوویی کارێکی دژوار بێ. ئەگەر باشووری ئەفریقا وەلا بنین، ئەوە وڵاتانی ئەفریقای باشووری بیابان ڕوبەڕووی تەحەدا گەلێگە بنەوە کە لە هیچ جێگەیەکی تری جیهان وێنەی نییە، چونکە لە زۆربەی وڵاتانی جیهاندا کۆمەڵگا یان نەتەوە پێش دروستبوونی دەوڵەت هاتوونەتە ئاراوە، بەڵام لە زۆربەی وڵاتانی ئەفریقادا دەوڵەتەکان دامەزراون بەر لەوەی نەتەوە هەبوو بن و ئەو دەوڵەتانە ناچار بوون هۆشمەندی نەتەوەی بهێنە ناو ژمارەیەکی زۆر لە هۆز و گروپی ئیتنیکی و زۆر جاران ئاینی جیاجیاوە. بنەماکانی دیموکراسی ڕۆژاوایی بۆ ڕێکخستنی سیاسی ئافریقایان بە لاوااسترین شێوە بەڕێوە بردووە، چونکە دیموکراسی ڕۆژاوە پشت بە دەسەڵاتی زۆری نابەستێ، بەڵام ئەمە پێشوەخت ئەگەری ئەوەی هەیە هاو کێشەکە هەڵگەڕێتەوە بە جۆرێک ئەوەی ئەمڕۆ کەمینەیە دواتر ببێ بە زۆرینە. بەڵام کاتێک بەشکردنەکان پشت بە هێڵی جیاکەرەوەی هۆز یان ئیتنیک یان ئاینە بەستن، ئەوە ئەم هاوکێشەیە ناچەسپێ، چونکە کاتێک پێگەیەکی هەمیشەیی ئەدرێ بە گروپێک وەک کەمینە، ئەوە ئەو پێکاتە سیاسیەت دادپەروەری تێدا نیە. ئەو حاڵەتە لەو کاتەشدا دەرەکەوێ کە کەمینە دەسەڵاتیان بەسەر زۆرینەدا ئەڕوا، وەکەوەی لە ڕواندا و زۆر وڵاتی تری ئافریقادا ئەبینێ. نە سیستەمی پەرلەمانی ئەوروپایی و نە سیستەمی فێدراڵی ئەمریکایی لە سایەی ئەو هەلومەرجەدا بەباشی کاریان پێناکرێ. ئەگەر سیستەمێکی فێدراڵی ئافریقایی پشت بە ناسنامەی هۆزگەرایی یان ئیتنیکی یان ئاینی ببەستێ، هەردەم لە بەردەم مەترسی جیابوونەوە دابێ. ئەگەر یەکێتیە فێدراڵیەکەش لەگەڵ پێکاتی ئاینی و ئیتنیکی و هۆزگەرایی وڵاتەکەدا بگونجێ، ئەوە زۆر بەسادەیی ئەو ململانەیانەی لەسەر ئاستی تێکڕای وڵات ڕوودەن لەسەر ئاستی یەکەی ناوچەکانیش دووبارە ئەبنەوە. لە هەلومەرجێکی وەهادا پرۆسەی سیاسی ئەبێتە هەوڵدان بۆ خۆسەپاندن نەک ئاڵ و گۆڕکردنی دەسەڵات و ئەویش لە ڕێی کودەتایی سەربازی و ململانەی ئیتنیکیەوە لە بری پرۆسە دەستوریەکان. هەروەک چۆن حکوومەتی پەرلەمانیش چارەسەری کێشەکان ناکا، چونکە کاتێک ئۆپۆزیسیۆن بە هەڕەشەدا ئەنرێ بۆ سەر یەکێتی نیشتیمان و لەگەڵ خیانەتدا هاوتا ئەکرێتەوە. ئەوە بە جێگەیاندنی چەمکی ئۆپۆزیسیۆنی جۆڕایەڵ کە ناوەڕۆکی دیموکراسی پارلەمانی نوێیە کارێکی سەختە بێ. لە بەرەم هۆیانە مەیلێکی زۆر هەیە لە وڵاتانی ئافریقادا بۆ هەڵگیرسانی شەڕی ناوخۆ. کاتێکیش ملکەچیەکان بۆ هۆز و بۆ ئیتنیک سنووری وڵات ڕەتدەدەن، وەک زۆر جار ڕووەدا ئەوە شەڕە ناوخۆیەکان ئەبن بە جەنگی نێودەوڵەتی. بەم شێوازە ئەوەی لە زایر وەک شەڕی ناوخۆ دەسی پێکرد کە هێزەکانی ڕۆژاوا بە ناوی دیموکراسیەوە هانیاندا تا ڕادەیەکی زۆر بوو بەهۆی لەبەریە کەڵوەشانی دەسەڵاتی مەرکەزی.
ئێستاش کە کۆنگۆیە وڵاتەکە بووە بە تەختی ڕکابەریەکانی وڵاتانی تری ئافریقا، ئەنگۆلا و زیمبابوی، ڕواندا و ئۆگەندا. زیمبابوی شەڕی دەستکەوتچنینەوەکە، بەڵام کێشەکە بۆ ئەنگۆلا و ڕواندا تا ڕادەیەکی زۆریش بۆ ئۆگەندا لەسەر ئاسایشی ناوخۆیی خۆیانە، چونکە گروپە ئیتنیکیە پەیوەندیدارەکان لە میانەی سنوورە نێو دەوڵەتیەکانیانەوە بەناو یەکداچوون. جەنگە ئیتنیکیەکان لە هەموو شوێنێکی جیهاندا بە دڕندەیەکی نائاسایی بەڕێوەچن. لە ئافریکادا بوونەتە هۆی جینۆساید، وەگەوەی لە ڕواندا و سیرەلیۆن و سوودان هەیە. شەڕی ناوخۆی ئەنگۆلا 38 ساڵی خایەن. شەڕی ناوخۆی سوودانیش نزیکەی هەمان شێوە بوو. کێشەی لایەنە پەیوەندیدارەکانیش ناکۆکی نییە لەبارەی بەرنامەکانی حکوومەتەوە، بەڵکو پەیوەستە بە مەسەلەی مانەوەی هۆز یان ئاین یان لانی کەم خۆپاراستن لە حاڵەتی جیاوازی هەمیشەیی و چەوسانەوەی دامەزراوەی. ئەو دەستورانەی لە ڕووی پێناسەوە جەخت لەسەرەوە ئەکەنەوە یاسا بەسەر ڕێو شوێنەکانی حکوومەتدا سەروەرە، هیچ مانایەکی ئەو تۆیان نامێنێ ئەگەر بێرۆکەی سربەخۆیی دادگا لە بنەڕەتەوە بوونی نەبێ، بەگرە کەسیش لێیان ناگا. هەر کاتی شەرعیەت خاوەنی چەمچێکی دامەزراوەی نەبێ، جەختکردنەوەی دەق لەسەر هێزی کەسێتی شێوەیەگە بێ لە شەرعیەت. هەر لەبەرم هۆیە شەبینین چەند وڵاتێکی ئەفریقایی وەک کێنیا کە ڕۆژێک لە ڕۆژان لەبەر دامەزراوە پێشکەوتنخوازەکانیان ستایش کراون، پاشگەز بوونەتەوە و کڵێشەیەکی دڕندانەیان هەڵگرتوتەوە لە دەسەڵاتی تاکڕەوەی هەڕەمەچی. ئەو دەوڵەتی جیاوازە لەمبارەیەوە باشووری ئەفریقایە، هەرچەندە مێژوەکەی لە مێژووی زۆربەی وڵاتەکانی تر تراژیدیترە. ڕەنگە هەر لەبەر ئەو جیاوازیەش بێ کاتێک مستەوتنە هۆڵەندیەکان لە سەدەی 17دا گەیشتنە باشووری ئەفریقا، کاڵڤینستیەکی ئوسوڵی زۆر توندیان لەگەڵ خۆیان هێنا بۆ ئەوێ کە پشتی کردە هەموو بزاوە ڕۆژنگەریەکانی دواتر لە ئەوروپادا. بوێرەکان یان وەک واتر ناویان لە خۆیان نا ئافریکانیەکان برەویاندا بە ناسنامەیەکی تایبەت لە مێژووی کۆلۆنیالیستی ئەوروپاییدا. ئەوە بوو ژیرگەرایی بزاوی ڕۆنگەری و دەسەڵاتی دیموکراتیانەی شۆڕشی فەرەنسا کاری تێنەکردن. هەستی خۆ بە جیاوازانین ئەوەندە بەهێز بوو کاتێک بریتانیا لە سەردەمی جەنگی ناپلیۆندا هەرێمی کاپی داگیر کرد. ئافریکانیەکان گردبوونەوە و نزیکەی 1000 میلێک بەرەو باکوور پێشڕەویان کرد، بە تاکەش نا بەڵکو وەک گەلێکی خاوەن دامەزراوەی حکومی و کڵێسا و خوێندنگا. ئافریکانیەکان لە نیشتیمانی نوێیاندا سەرەتا ڕوبەڕووی ژمارەی گەورەی ڕەشپێستەکان بوونەوە، ئەوسا لە ڕووی ڕەگەز و ئاینەوە بە خۆزلزانینەوە سەیریانەکردن. گۆشەگیری ئافریکانیەکان زۆری نەخایەند، چونکە دۆزینەوەی زێر تەمای ئینگلیزیەکانی جوڵاند کە مل بنێن ڕووە وڵاتانی نوێ و ئەوەش بوو بەهۆی هەڵایسانی جەنگی بوێر. کاتێک کەمینەیەکی کۆماری خوازەکان چوون بە گشت ئیمپراتۆریەتی بەریتانیادا لەو کاتەدا کە لە چڵە پۆپەی سەروەریدا بوو. ئەو جەنگەش بە چەقبەستنێکی تەواو کۆتایی هات. لە کۆتاییدا جەنگی بوێر جودایی ئەفریکانیەکانی نەهێشت، بەڵام نەیتوانی ناسنامەی جیاوازی ڕوحیان ببەزێنێ. بە هاتنی ساڵی 1948 دمۆگرافیای دانیشتوانە سپی پێستەکان کە هەر ئەوان مافی دەنگدانیان هەبوو بەلای ئەفریکانیەکاندا شکایەوە. لەبەرەوەش کە خۆ بە جیاواززانین بە پێی چەمکی ئەمریکا هەر لە ئارادا بوو، بوێرەکان کە بەسەر سیاسەتدا زاڵ بوون دەستیان کرد بە سیاسەتێکی ئاپارتایدی تۆڵەکارانە لە نێوان ڕەگەزەکاندا. کۆمەڵێک یاسای تونند و تیژدا ڕێژران کە هاوسەرگیریان لە نێوان هۆزەکاندا قەدەغە ئەکرد و ناوچەکانی نێشتەجێبوون و مافەکانی کارکردن و هاتوچۆی خەڵک ڕەنگە جیاوازەکانیان ڕێکخست.
داڕشتنی سیستەمی ڕەگەزپەرستی ئاپارتاید ڕەفتارێکی نەشاز بوو کە گەواهی گەمژەییەکی سیاسیانەی نائەخلاقی بوو، چونکە دانیشتوانە سپی پێستەکەی ناچار کرد فەرمانڕەوایی ژمارەیەکی زۆری ڕەگەزەکانی تر بکەن بە هێزێکی دڕندانەوە کە چۆن پرۆسەکانی پیشەسازی و نوێگەرایی بوو، ئاوهاش دژی ئەو مامەڵە باشەش بوو کە خەڵک پێی ڕاهاتبوون. ئەم تەگەرانە لە کۆتایی سەدەکەدا بە شێوەیەکی سەرسوڕهێنەر و لە ڕێی دوو سەرکردەی جیاوازەوە نێلسۆن ماندێلا و FW دی کلارک بەزێنران. سەرگوزەشتەی ماندێلا بەرجەستەبوونی بویۆریەکەیە کە بە قوڵی ڕۆح قایم کرابێ، ئەوە تا هەرزوو لە ساڵی 1964دا و لەو گوتارەیدا کە داکۆچی لە خۆی کرد لە بەرامبەر تۆمەتی خیانەتکردندا جەخت لەسەر دڵسۆزی خۆی یەکاتەوە بۆ کۆمەڵگایەکی فرە ڕەگەز. ئەوە ڕاست نییە کە بەخشینی مافی دەنگدان بە هەمووان ئەبێتە هۆی زاڵبوونی ڕەگەزێک. جیاکردنەوەی سیاسیانەی ڕاوەستا و لەسەر ڕەنگ کارێکی ساختەکارانەیە، کاتێکیش نامێنێ لەگەڵیدا زاڵبوونی گروپێکی سەر بە ڕەنگێک بەسەر گروپێکی تری سەر بە ڕەنگێکی تردا نامێنێ. کۆنگرەی نیشتیمانی ئافریقا نیو سەدەی لە خەباتکردندا دژی ڕەگەزپەرستی بەسەر بردووە، کاتێکیش سەرکەوتن بەدەست دەهێنێ ئەو سیاسەتە ناگۆڕێ. ماندێلا بەڵێنەکەی بردەسەر، ئەوە تا 30 ساڵ لە زیندانی شوێنەوارێکی ئاشکرای تاڵی چەشتنی بە دەرونیەوە بەجێ نەهێشتووە، بێگومان کەمترە لە تاڵیەکانی هەندێک لەو هاوڕێیانەی هەمان ماوەیان لە دوورخراوەییدا بەسەر برد. هەروەک چۆن کۆمۆنیزمی سۆڤێتیش نەما، سیاسەتی جیاکردنەوەی ڕەگەزپەرستانە ئاپارتاید بە خێراییە کۆتایی هات، کەس تەنانەت بەر لە 10 ساڵیش چاوەڕێ ناکرد. بە تونند و تیژێکی زۆر کەمیشەوە، چونکە میتافیزیکیای فەلسەفی و دیدی عملی شەراکەتێکیان خستە نێوان زیندانی شۆڕژگەڕ و ئەو کەسەوە کە زیندانی کردبوو. بە هاتنی ساڵی 1990 دیکلێرک کە وەک بەرگری کارێک لە سیاسەتی ئاپارتاید ژیانی خۆی دەست پێ کردبوو، وای لێهات بتوانێ ئامانجێکی ئافریکانی ڕابگەیەنێ کە تا دوێنێکی نزیک نایاسایی بوو. ئامانجمان دامەزراندنی سیستەمێکی دەستوری دادپەروەر و بە تەواوی نوێیە کە هەموو هاوڵاتیەک تێیدا ماف و مامەڵە و دەرفەتێکی هاوتایی هەبێ لە هەموو بوارەکاندا، دامەزراوەیی و کۆمەڵایەتی و ئابووری. زاڵبوونی دەوڵەتی باشووری ئافریقا بەسەر کێشەکانیدا خەسڵەتی دانسخەی هەبوو، چونکە شەرعیەتی سەرەڕای سیاسەتی ئاپارتاید ڕەجی قوڵی داکوتا بوو. گروپە ڕەگەزە جیاجیەکانیش کەوتنە مامەڵەکردن لەگەڵ یەکتریدا. دەوڵەتی باشووری ئافریقا سامانێکی زۆر و ژێرخانێکی بەهێز و بنکەیەکی پیشەسازی گرنگ و ئاستێکی بەرزی خوێندەواری هەیە کە لە دراوسەکانی بەرزترە و ئەو ئاستەش حکوومەتی ئێستا بەڵێنیدا و بە زوویی باشتری بکە. هەروەک فرەئیتنیکی گەرانتیەکی بێگومانی فراهەم کردووە دژی هەڵایسانی مەلملانی ناوخۆ. ئەگەر دەمی سندوقی باندۆرانش وەڵا بکرێ، ئەوە پێشبینی دەرەنجامەکانی ناکرێ وەک لە زۆر وڵاتانی دراوسەی باشووری ئافریکادا ڕوویداوە. لەگەڵەوەشدا باشووری ئەفریقا هێشتا ڕوبەڕووی کێشەگەلێکی سەرەکیە بێتەوە، چونکە یاسا و ڕژێم لەبار نین بۆ ڕاکێشانی شەپۆلێکی نەگۆڕی پارە هەڵسوڕاوە دەرەکیەکان. پەیوەندیش لە نێوان حکوومەت و کەمینەی زۆلۆ لاواز و ئامادەی تەقینەوەیە. وێڕای چاکبوونی ئەو پەیوەندیە لە کاتی نووسینەوەی ئەم دەڕانەدا. کەمینەی سپی پێستیش هەستەکە کە لە بەرامبەر ڕەفتارە نایاساییەکاندا وەک پێویست پارێزراو نییە. ئەیدزیش بە ئەندازەیەکی فراوان بەربڵاوە. ڕێکخراوی تەندروستی جیهانیش وەهای مەزەندە کردووە کە بە هاتنی ساڵی 2010 ئەم درمە تێکڕای بەرهەمی ناوخۆیی بە ڕێژەی لە 17 دا ئەبەزێنێ لە چاو ئەوەی ئەگەر ئەم درمە نەبوایە لە چه ئاستێکدا بوو. بەرەو سیاسەتێکی ئافریقایی. لە ئەفریقادا مفارەقەکە ئەوەیە کە تەحەداکە مەزنە. لە کاتێکدا ئەو چەمکانەی هەر سیاسەتێک بیەوێ بەرەو ڕووی ئەو تەحەدایە بێتەوە پشتیان پێبەستێ سەرتێکدارن، چونکە ئەو سیاسەتانەی لە میراتی کلاسیکی شەڕی ساردەوە وەرگیراون لەگەڵ هەرسهێنانی یەکێتی سۆڤیەتدا هیچ پەیوەندیەکیان بە واقعەوە نەماوە. هیچ هەڕەشەیەکی زاڵیش لە دەرەوەڕا لە ئارادا نییە.
بەهۆی درێژبوونەوەی بەرفراوانی ئەفریقای باشووری بیابانیش هیچ دەوڵەتێک نییە لە پێگەیەکدا بێ هەڕەشە لە وڵاتانی دیکە بکە. هەروەک بێژگە لە نایجیریا و باشووری ئەفریقا وڵاتێک نییە بتوانێت لە دەرەوەی ناوچەی خۆیدا ڕۆڵی سەرەکی ببینێ. بڵاوبوونەوەی دیموکراسی لەگەڵ گرنگیەکەیشیدا بنەمایەکی یەکێتی خوازانە فراهەم ناکە. کۆمەڵگای دیموکراتی ڕەسەنیش لە ئەفریقادا نییە بە پێی چەمکی ئەمریکا جگەل لە باشووری ئەفریقا و ڕەنگە نایجیریا بتوانرێ کۆدەنگیەکی ئافریقایی دیموکراتانەی لەسەر بنیاد بنرێ. لە هەردوو گەشتەکەیدا بۆ ئەفریقا سەرۆک کلنتن چەند جار ئەوەی بۆ خانەخوێکانی دووبارە کردوتەوە کە وڵاتەیە گرتوەکان لێپرسراو بووە لە حکوومەتە تاک پارتەکانی بەشێکی زۆری ئافریقا بەهۆی سەرقاڵبوونی بە شەڕی ساردەوە. بەڵام زۆر ئەستەمە بیر لە هیچ وڵاتێکی ئافریقایی بکرێتەوە ڕەنگە بێژگە لە کۆنگۆ کە ئەمریکا ڕۆڵی زاڵی لە دامەزراندنی حکوومەتەکەیدا جێڕابێ پاش سەردەمی کۆلۆنیالیستی. لە نزیکەی هەموو حاڵەتەکانیشدا ئەوانەی ڕابەرایەتی بزاڤەکانی بەرەنگاری کۆلۆنیالیانە کرد خۆیان پاش سربەخۆیی بوونەتەوە بە سەرۆکی وڵاتەکانیان. زۆریشیان حکوومەتی یەکپارتیان دامەزراندووە یان شتێکی تر لەو بچێ. ئەم جارەشیان بێجگە لە باشووری ئەفریقا. گومان لەوەدانە کە جیاوازی گەورە هەن لە نێوان سیستەمە جۆرە و جۆرەکاندا. وڵاتەیە گرتوەکانیش لە سەرەتی هەرچی لە توانایدایە بیکە بۆ هاندانی بەرەو پێشەوەچوون ڕۆ و دیموکراسی. ئەشتوانێت بەڵکو لە سەرەتی ئەو حکوومەتانە ببوغزێنێ کە بە شێوەیەکی ناشرین مافەکانی مرۆڤ پێشێلەکەن. بەڵام بێ لەوەش کاریگەری ئەمریکا بەسەر برەوی سیاسەتی ناوخۆییەوە سنووردارە. لە بەرەمە جێبەجێکردنی بنەماکانی ئەو دەستێوەردانە سەربازیە ئینسانیانەی لە باڵکاندا گیرایە بەر وەک هەندێک داوایەکەن لە ئەفریقادا زۆر مەترسیدارترە بێ. ئیتر لەو پرسیارانەش گەڕین کە ئەو بنەمایانە تەنانەت لە باڵکانیشدا گروژاندیان وەک لە بەشی حوتەمدا دێنە سەری. ئەگەر وڵاتەیە گرتوەکان هەوڵی ئەوەشی بدایە بە جۆرەی ئەو سیاسەتانەی لە باڵکاندا پەیڕەوکران قەیرانە ناوخۆییەکان لە سوودانەوە هەتا کۆنگۆ هێور بکاتەوە ئەوە چاودێریەکی دەرەکی درێژخایەن بە دوای مەلملانەی خوێناویەکەیدایا هات. ئاراستەکردنی تۆمەتیش بە پیادەکردنی سیاسەتی کۆلۆنیالیستی نوێ تەنها مەسەلەی کات دەبوو. وەک نمونەیەک بۆ ڕوونکردنەوە قەیرانە ئەمریکایەکەی سۆمالی ساڵی 1993 وەبیرەهێنینەوە. دەستێوەردانەکە سەرەتا وەک تەقەلایەکی ئینسانیانە بوو بۆ دابەشکردنی خۆراک، بەڵام ئەوەندەی نەبرد بوو بە مەشق لەسەر بنیاتنانی دامەزراوەکان و ئەوەش پاڵی بە وڵاتەیە گرتوەکانەوە نا ببێ بەلایەنێکی شەڕی ناوخۆ کە ئەمەیان ئەرکێک بوو خۆی بۆ ئامادە نەکرد بوو. دوجار جەنگە ناوخۆیەکان بۆ دیاریکردنی خاوەن دەسەڵات بەرپابن. هەر کە سیاسەتیش ڕووپۆشە یاساییەکەی سووە بۆشاییەک دروسە بێ کە ئەبێ لە ڕێی دەسەڵاتێکی نوێوە پڕ بکرێتەوە. کاتێکیش وڵاتەیە گرتوەکان لە دەستێوەردانێکی سەربازی ئینسانیدا بەشدارە بێ کەناڵەکانی میدیا و چاودێرانی تر دێنە سەر تەختی ڕووداوەکان بێگومان بۆ ئەوەی هەلومەرجێک بدۆزنەوە کە ئازاری هەستی ڕۆژاوا بدا. ئەوسا هانی گرتنەبەری کۆمەڵێک دەست پێشخەری جۆرە و جۆرەدەن هەر لە زاڵبوون بە سەرگەندەڵیدا تا ئەگاتە سەرپەرشتیکردنی سیستەمی داد. ئەمەش واتایەکی دیاری هەیە لە جیهانی ڕۆژاوادا، بەڵام هیچ کام لەم ئەرکانە بەبێ دەستێوەردانێکی بەرفراوان ناهێنرێنە دی کە وڵاتەیە گرتوەکان زیاتر لە پرۆسەی سیاسیەوە گلێنن. بەدەر لە ڕاددەی نیازپاچیش ئەم ڕەفتارانە زوو بێیادرەنگ هەستی ئەفریقا بێزارەکەن و ئەمیش لە لای خۆیەوە پشتیوانی ناوخۆیی ئەمریکا و ئەفریقا بۆ پرۆسەکە کەمەکاتەوە. هیچ شتێک هێندەی ڕۆڵی سەربازی لە شەڕە ناوخۆیەکاندا کۆتایی بە بەشداری بەردەوامی ئەمریکا لە ئەفریقادا ناهێنێ. ڕەنگە زۆر جار حاڵەتی جێنۆساید لەو کاتانەدا هەبن کە خۆشلکردن لەگەڵ چەمکی مێژووی ئەمریکادا بەریەکەکەون سەبارەت بەوەی خولیا ئەخلاقی و ئینسانیەکانی خۆی بە کەڵکی ئەوە دێن بەسەر هەموو جیهاندا بچەسپێنرێن. بە تایبەتیش ئەگەر پێشەلکاریەکان لە وڵاتێکدا بن بتوانرێ بە خێرایی کۆنتترۆل بکرێن. لەو حاڵەتانەدا ڕەنگە پێویست بە دەستێوەردانێکی سەربازی سنووردار بکە. قەسابخانەکانی سیرەلیۆن و ڕۆوەندا سەر بەم جۆرن.
لە هەردوو حاڵەتەکەدا ئەکرا بڵەوە پێکردنی هێزی تا ڕادەیەک بچووک قەسابخانەکان لە سنوورێکدا ڕابگرێ. وەها شیاوە بوو کارێکی نێودەوڵەتی بە بەشداریەکی ئەمریکاوە ئەنجام بدرایە و بە تایبەتی لە بواری لۆژستیەوە بە مەرجێک پێشتر ڕێکەوتنێک هەبوایە سەبارەت بەوەی هێزێکی ئافریکایی دەست بەجێ پاش گێڕانەوەی دۆخەکە جێی هێزە نێودەوڵەتیەکە بگرێتەوە. نەبوونی بەرژەوەندی ئەمنی گەورە هێڵە گشتیەکانی وێکچوونێکی نوێن لە ئافریکادا دیاریەکە، چونکە تاکە چیشوەرە کە تیایدا بەرنامەی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری ڕاستەقینەی جیهان ئامێتەی ئیعتیباراتی عەمەلی و ئەخلاقیە بێ. پێویستە ئەفریکا ببێ بە تاقیکردنەوەیەک بۆ توانای نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوە ناحکومیەکان و دامەزراوە نێودەوڵەتیەکانی تر و کەرتی تایبەت هەتا هاوکاری یەکتر بکەن بۆ بەدیهێنانی ئامانجە جیهانیەکان. ئەبێ بەپەلەش بەرنمەیەکی هاوبەشی ئامادەکراوی وڵاتی یەکگرتوەکان و کۆمەڵگا دیموکراتەکانی تر پێشکەش بکرێ کە شێوازێکی داهێنەرانە بەرجەستە بکە بۆ یارمەتیدانی ڕەوتی گەشەسەندن و مەشقی هونەری. ئەبێ بەرنامەی گەشەپێدانی ئافریکا ئەگەر لەژێر چاودێری نەتەوە یەکگرتوەکاندا بێ یان بانکی نێودەوڵەتی ئەوە بەهەن وەربگرێ کە ئەو پارە گشتیانەی بە مەبەستی برەوپێدان تەرخان کراون زۆر سنووردارن. ئەم بەرنمەیە ئەکرێ هاوکاریش بێ بۆ زاڵبوون بەسەر میراتیەکانی زۆرێک لە حکوومەتەکانی ئەفریکا کە یان گەندەڵن یان ئابوووریەکانیان لەسەر سیمبۆلە سوسیالیستیەکان بنیاتەنێن کە لە هەفتەکانەوە کاتیان بەسەر شووە. لە هەمان کاتدا بینین ئەو وڵاتە کەمانەی کە ئامادەییان نیشانداوە بۆ تێپەڕاندنی ئەو وانانەی لە ڕێبازی ئابووری لەندەن فێری بوون وەک مۆزامبیک و گانا و سەنیگاڵ کە سەرمایی ناوخۆییان ئەجوڵێنن و هەوڵی ڕاکێشانی سەرمایی دەرەکیەدەن سەرکەوتنی بەرچاو بەدەسەهێنن. ئەبێ بەرنامەی گەشەپێدانی ئافریکا وڵاتانی دیکەشان بدا کە باوەش بە سیاسەتی دارایی ژیرانەدا بکەن و کۆمەڵێکی یاسای بازرگانی دابنێت و سیستەمێکی دادی سربەخۆ دابمەزرێنێ. سەبارەت بە وڵاتانی پێوەرەکانی پێشکەوتن ڕەچاوەکەن ئەبێ حەوافیزەکان حافیزی کەمتریان لەسەر بەروبوومی کشتتوکاڵی ئەفریکا تێدا بێت و هەروەها لێخۆشببوونیان تێدا بێ لە قەرزە کۆنەکان. تا ئەو کاتەش کە بەرنامەکە هێز کۆوەکاتەوە ئەبێ گەڕان هەبێ لەمەڕ باری بازرگانی ئازاد لەو وڵاتە ئەفریکاییانەدا کە بنەماکانی بازار پەیڕەوەکەن. هەندێک لەم ڕێوشێنانە بۆ وڵاتە چاودێرەکان ئازاری ئەبێ لە هەمان کاتیشدا تاقیکردنەوەیە بۆ ڕادەی جددیەتی ئامانجەکانیان. ئەبێ بە ڕادەیەکی زۆر مەسەلە ئەمنیەکانی ئافریکا وەک شەڕی ناوخۆیی و مەلمەلانێ ئیتنیکیەکان بۆ وڵاتانی ئەفریکا واز لێ بهێنرێ بە شێوەیەک باشووری ئەفریکا و نایجیریا ڕۆڵی سەرەکی بجەڕن. ئەکرێ وڵاتانی پیشەسازیش لەو ڕۆ هاوکاری بکەن کە پشتیوانی لە دامەزراندنی هێزێکی هاتنە ناوەوەی بەپەلە لە وڵاتانی ئافریکا پێک بهێنرێ. ئەکرێ بنکەیەکی مەشقیش بۆ هێزی ئاشتی پارێزی ئافریکایی دابمەزرێنرێ کە ڕاوێژکارە ئامریکایی و ئەوروپاییەکان ئەتوانن هاوکاری ئەم هێزە پێشنیاز کراوە بکەن. لە کۆتاییدا تەقەلای نێودەوڵەتی بۆ کۆنتڕۆڵکردنی درمەکان کاتی بەسەردا تێپەڕیوە. ئەبێ چالاکیەکانی بەرنامەی جیهانی بۆ مامەڵەکردنی ئەیدز بەڕادەیەکی بەرچاو زۆر بکرێن. بێگومان ئەمە ئەوەش لە خۆگرێ کە عەیادە لە شوێنە استراتیژی هەموو وڵاتە بەشداربووەکاندا دابمەزرێنرێ تا ببنە بنکەی ناساندنی ئەیدز و بەشکردنی داو دەرمان. هەروەگە بێ کۆمپانیەکانی بەرهەمهێنانی دەرمان بچنە ڕیزی ئەو تەقەلایەنە و دەرمان بە نرخێکی نزیک لە نرخی تێچوون دابین بکەن. بە مەرجێک گەرانتیان بدرێتێ سەبارەت بە پاراستنی مافی داهێنانیان و دەرمانەکان لەوێوە نەگوازرێنەوە بۆ شوێنی تر. ئەبێ ڕێزی خۆبەخشە نێودەوڵەتیەکان لە پزیشک و پەرستیار و پسپۆڕانی تر فراوانتر بکرێ. ئەگەر بەرنامەکەش وەک بەباشی جێبەجێکرا وەک ئەوەی پێویستە ئەوە ئەم تەقەلە ئەفریکاییە
دامەزراندنی ژێرخانێکی لەبارە کاتێک کارێکی حتمی و لێرەشەوە تەنها خزمەتی پێداویستیە ئینسانی و کۆمەڵایەتیەکان ناکات و باڵکو و ئابوووریەکانیش. ئەم کیشوەرە تراژیدیایە هەروەها تەحەدایشە. فرەجۆری ئەفریکاش ڕێگرە لە بەردەم ڕێوشێنێکی بە کۆمەڵ پەسەند کراو. لەگەڵەوەشدا فراوانبوونی قەیرانەکانی پێویستی بە بەدەمەوە چوونێکی مەزن هەیە. لێرە میسالیەتی گەلی ئەمریکا لە بەردەم تاقیکردنەوەدایە. پابەندبوونی بە ویلسۆنیزم و نەرمیە سیاسیەکەی بێجگە لە داهێنانە پراکتیکەکانی ئەبێ واقیعیەت ڕێپیشاندەری تێگەیشتنی ئەمریکا بێ بۆ کێشە ژێرخانەکان. بەڵام بەبێ پابەندیەکی ئەخلاقی گەلی ئەمریکا و کۆمەڵگای نێودەوڵەتی تراژیدیای ئافریکا ئەبێ بە کارەساتێکی دڵتەزێنی ئەم چرخەمان. بەشی شەشەم سیاسەتی بەجیهانی بوون. بۆ یەکەم جارە لە مێژوودا یەک سیستەمی ئابووری لەسەر ئاستی جیهان دێتە ئاراوە، ئەوە تا بازاڕەکانی هەموو کیشوەرەکان بە بەردەوامی کارلێکردنیان لە نێواندایە. ئامرازەکانی گەیاندنیش ڕێگەیان بۆ سەرمایە گوزاریەکان خۆش کردووە بەدەم هەر دەرفەتێکی نوێی و پێشبینیەکی کەمەوە بچن. میکانیزمە ئاڵۆزەکانی قەرزبەخشینیش دراوێکی وەها فەرهەمەکەن هەرگیز شتیوە نەبووە. هەروەک بە جیهانی بوون هانی خێراتربوونی برەوی تەکنۆلۆژیا و دەوڵەمەندبوونەدا کە لە سەردەمەکانی پێشتردا کەس بە خەیاڵیدا نەئەهات. بە پێیەوەش کە گەشە سەندن لەسەر پشت بە یەکبەستنی دوولایە نەڕاوەستاوە، بۆیە بە جیهانی بوون کاری خۆی کردووە لە هێنانەوەیەکی ڕۆڵی دەوڵەتی نەتەوەیی وەک تاکە دەستنیشانکاری خۆشگوزەرانی کۆمەڵگا، هەرچەندە بە هەمان شێوەی زۆر لە ناوچەکانی تر بەسەر وڵاتە یەکگرتووەکاندا ناچەسبێ. وڵاتە یەکگرتووەکان ئەوسا و ئێستاش ئەو هێزە بزوێنەرەیە کە داینەمۆی جوڵێنەری جیهانی بوون فراهەمەکە. هەرخۆیشی سوودمەندی یەکەمە لەو هێزانەی دەری پەڕاندون. لە ماوەی دووەهەمین دە ساڵی سەدەی بیستەمیشدا ئاستی بەرهەمهێنان لە ئەمریکادا یەکەمین بزوێنەری گەشەی ئابووری بووە لەسەر ئاستی جیهان. سەرمایی ئەمریکایش کۆمەکی تەکنۆلۆژیای نوێیە سەرسوڕهێنەرەکانی کردووە و هانی بڵاوبوونەوەی فراوانی داوە بە هەموو جیهاندا. هەروەک دامەزراوە بازرگانی ئەمریکاییەکان بازاڕە زەبەلاحەکانیان تێر کردووە و بەکاربردنی تایبەتی کەسەکانی گەیاندۆتە ئاستێک کە لە سەدەکانی ڕابردوودا قۆرخی چینی دەوڵەمەند بوو. ڕەنگە ڕۆژگارێکیش بێتە پێش کە تیایدا دووەهەمین دە ساڵی سەدەی بیستەم بە ڕۆژگارە خۆشە بەسەرچووەکان ناو ببرێ. چونکە ئەدای ئابووری ئەمریکا بە ئاستێک گەیشتووە زۆر بە زەحمەت ئەوە بە خەیاڵدا دێ کە بگاتە ئاستێکی بەرزتر. لەگەڵەوەشدا و بە پێی گوتەی ئالان گرینسپانی سەرۆکی بانکی یەدەگی فیدراالی ڕەنگە وڵاتەیە گرتوەکان هێشتا لە بەردەم شۆڕشێکی تەکنۆلۆژی و ئابووریدا بێ. سەرکەوتنێک لەم ئاستەدا بێ هانی خەڵکانی دیکەدا لاسایی بکەنەوە. سیمبولی ئەمریکایی بۆ بەڕێوەبردننی ئابووری بووە بە پێوەر لە زۆربەی وڵاتانی تردا. شتێکی باشیشەوەها بزانرێ کە نەهێشتنی دیسپلین و لابردننی کۆسپەکان لە بەردەم بازرگانیدا ئەنجامی لێهاتوویی پسپۆڕە ئابووریەکانی ئەمریکا یان ئامۆژگاریەکانی سندوقی دراوی نێودەوڵەتی و وەزارەتی دارایی ئەمریکان. ئەوەش کە زۆربەی حکوومەتەکانی قایل کرد بریتیە لە بازاڕەکانی سەرمایی ئەمریکا کە ناتوانرێ وازیان لێ بهێنرێت و هەروەها گەشەی بێسنووری ئابووری وڵاتەیە گرتووەکان بڕواڵەت. بازاڕی ئازاد لە زۆربەی شوێنەکاندا زاڵ بووە. ئینتەرنێتیش خەریکە هەموو پێکاتە جیاجیەکانی ئابووری جیهانی بە خێرایی پێکەوە گرێداتەوە. پارە وەگەڕخستنە دەرەکیەکانیش بە گشتی هانەدرێن. لە زۆربەی ناوچەکانیشدا بە تایبەتی شوێنە گەشە سندوقان ڕۆڵی حکوومەت ئاسانکاریە بۆ کارەکانی بازار نەک ڕێکخستنیان. چونکە گەشەی ئابووری و دۆزینەوەی هەلی کارکردن تا ڕادەیەکی زۆر بۆ دامەزراوەکان و بۆ بازرگانی ئازاد وازیان لێهێنراوە. نەبوونی هیچ جێگرەوەیەکی ڕاستەقینە بۆتە هۆی بەهێزکردنی مەیل بۆ گرتنەبەری سیمبولی ئەمریکایی. بەهۆی ئاگایی گشتی خەڵکیش بۆ ڕاستی گەندەڵی و بێرۆکرەسی، کۆمەکی دارایی حکوومەت بۆ هاوکاریکردنی گەشەکردن بە شێوەیەکی بەرچاو کەمبووتەوە. بەو پێیش
کە گەشەسەندن لە وڵاتانی پێشکەوتوودا تا ڕادەیەکی زۆر پشت بە سەرمایە تایبەتیەکانە بەستێ، هەروەها بەو پێیەی سەرمایە تایبەتەکان هەردەم پێ لەسەر ئەوەداگرن کە سیستەمێکی یاسایی هەبێ بتوانرێ پێشبینی بکرێ و پێ لەسەر تێکڕایەکی گونجاوی قازانج داگرن لە کاتی ئاستە پەسەندەکانی خۆخستنە مەترسیەوە. بۆیە هەر وڵاتێک بیەوێ ببێ بەڕکابەر ئەبێ بچێتە ناو پرۆسەی بەجیهانی بوونەوە لە هەردوو ڕووی سیاسی و ئابوووریەوە. بەجیهانی بوون لە وڵاتە یەکگرتووەکاندا شوێنەواری خۆی بەسەر تاکەکان و گروپەکانەوە بەجێهێشتووە. ئەوە تا لە هەندێک لە کارتەکاندا زۆر لە فەرمانەکان لە دەست دراون و لە هەندێکی تردا فەرمانەکان دوو بەرابەر بوونەتەوە. لەگەڵەوەشدا فەرمان بۆ هەمووان و لەگەڵیدا بەرزبوونەوەی کرێی کار. لانی کەم لە وڵاتە یەکگرتووەکاندا دژی ئەو بیانوەی لایەنگرانی بەرهەمهێنانی نیشتیمانیە گوایە بەجیهانی بوون ئەبێتە هۆی بێکاری. جۆزیف ستیگلیتسی سەرۆکی پێشووی بانکی نێودەوڵەتیش باشترین گزارشتی لەو نیگەرانیە جیهانیە کرد سەبارەت بە بەرەوسەندنی گوشارەکانی لایەنگرانی بێرۆکەی داکۆچیکردن لە بەرهەمهێنانی نیشتیمانی، کاتێک گوتی وڵاتانی تازە پێگەیشت و لە چ شتێکی ئەو گوتارە ناگەن کە ئازادکردنی سەرمایە گوزاری پەسەندەکە، کاتێک بینن وڵاتانی دەوڵەمەند کە خاوەنی ئابووری بەهێز و تێکڕای بەرزی فەرمانگوزارین پێویستیان بەوەیە ڕێوشێنی پارێزگاری بسەپێنن بۆ یارمەتیدانی ئەو هاوڵاتیانەیان کە بە جیهانی بوون بە خراپی کاری تێکردوون. لە هەلومەرجێکی لەم چەشنەدا جێی گاڵتەجارڕیە بێ ئەگەر گرنگترین دەستکەوتی هەزارەی سێهەم دووچاری شکست بێت و نەتوانرێ مامەڵەی لەگەڵدا بکە، چونکە پێشینەیەکی نییە چ لە ڕووی سروشتەکەیەوە و چ لە ڕووی چارەسەرەوە. ئەو پرۆسەیەش کە بۆتە مایەی دەوڵەمەندیەکی گەورە لە زۆر شوێنی جیهاندا هەرخۆی میکانیزمێک ئەهێنێتە ئاراوە کە ئەبێ بەهۆی دەرکەوتنی قەیرانی کۆمەڵایەتی و ئابووری لە شوێنە جیاجیەکانی جیهاندا. هەروەک چۆن ئابووری ئەمریکاش بۆتە داینەمۆی گەشەی جیهانی، ئاواش هەر پاشەکشەیەکی دەرەنجامی وێرانکاری لێ ئەبێتەوە کە تەنها لە کایەی ئابووریدا نامێنێتەوە. هەروەها ئەبێتە مایەی هەڕەشەکردن لە ئارامی سیاسی زۆرێک لە وڵاتان و هێنانەوەیەکی ڕۆڵی وڵاتە یەکگرتووەکان پێبەپێی پاشەکشەکە. زۆربەی پسپۆڕان لەسەرەوە کۆکن کە سیستەمی بازار بە کۆمەڵێک سوورداڕوە. هاتنەوەیەکێکی ئابووریش زوو بەیان درەنگ ڕوادات. پەلاویشتنی ئابووری ئەمریکاییش کە ئێستا وەها دیارە سنووری بۆ نییە زوو بەیان درەنگ ئەچێتە قۆناخی سستبوونەوە. تاکەشت زانینی وادە و ئاستی قوڵی ئەو سستبوونەیە. لە کاتی نووسینی ئەم دێڕانەدا بەهاری ساڵی 2001 لە چوارچێوەیەکی بەرفراواندا بڕواوەها بوو کە وڵاتە یەکگرتووەکان خەریکە ئەچێتە ئەو قۆناغەوە و قسە زیاتر لەسەرەوە بوو کە ئایا کاریگەریەکانی ئەو سستبوونە کەمە بێ، هەر کاتێکیش سستی لە ئەمریکادا ڕوو بدا، بە تایبەتیش ئەگەر ماوەیەکی زۆر بخایەنێ، ئەگەری زۆر هەیە دەرەنجامەکانی بەخێرایی بەسەر ناوچەکانی تری جیهاندا بڵاو بێتەوە. لە مێژیشە ئەو سیناریۆیە بەم شێوەیە وەسفەکرێ. دابەزینێکی درێژخایەن لە بازاڕی پشکەکاندا کە ئەبێتە هۆی دابەزینی تێکڕای کاڵاچنینەوەی ئەمریکاییەکان کە زۆربەیان بڕێکی باشی پاشەکەوتەکانیان لە بازاڕی پشکەکاندا وەگەڕەخەن. ئەمیش ئەبێتە هۆی دابەزینی تێکڕای هەناردەکانی وڵاتانی تری پیشەسازی. ئەمیشان ئەبێتە هۆی سستبوون لەو وڵاتانەدا. سەرمایەکانیش بە تایبەتی ئەو سەرمایانەی لە بازاڕی درا و پشکەکاندا یاریان پێکرێ، ڕاکەن بەرەو دەرەوەی ئەو وڵاتانەی بارەکە کاری تێکردوون. بانکەکان ئەو پارانە کەمەکەنەوە کە بۆ قەرزبەخشین تەرخان کراون.
بەهۆی ناجێگیری ئەو پێشبینیانەش کە پەیوەستن بە پاشە ڕۆژەوە کاڵاوەچنەکان لە هەموو جیهاندا ئەکەونە پاشەکەوتکردن. بەدابەزێنی تێگڕای پارە خەرجکردنیش مەیلی نەگەتیڤانە زۆرە بێ. ڕەنگیشە هەندێک لەو ڕێبازانەی لە نەوەدەکاندا بازاڕەکانی دراوی ئاسیا و ئەمریکای لاتینیان گەیاندە قەیران بە شێوەی جیاواز سەر هەڵدەنەوە، بەڵام بە هەمان پێکاتە بنەڕەتیەکانیانەوە. بەڵام کۆسپی دەرونی ڕیشەیی هەن لە بەردەم هەر خۆ ئامادەکردنێکدا بۆ قەیرانێکی وەها، چونکە لایەنە بەرپرسەکان لە کایەی ئابووری، خەزیێنەکانی وڵاتە یەکگرتووەکان، پارە هەڵسوڕێنەرە مەزنەکان، بانکەکان و ئەنجومەنەکانی بەڕێوەبردننی کۆمپانیا فرە ڕەگەزە زەبەلاحەکان گومانیان لە ڕوودانی قەیران نییە، بەڵام دوودڵن لەوەی لەسەر ئەو ئەگەرە ڕەفتار بکەن لە ترسی ئەوەی نەبادا ببنە هۆی ڕوودانی ئەو شتەی لە هەوڵدان دوای بخەن بۆ ئایندەیەکی دوور. بەو هیوایەی دوای ئەوەی ئەوان لە پۆستەکانیاندا نامێنن ڕووبدا. پێشیان وایە لەلایەنی دەرونیەوە ئەوە ئاسانترە مامەڵە لەگەڵ دەرەنجامەکانی سستیدا بکەن، نەک ڕێو شوێنێکی دژوار بۆ بەرپێگرتنی بگرنەبەر، چونکە ناتوانن بیسەلمێنن کە گرتنەبەری پێشوەختی ئەو ڕێو شوێنانە پێویستن، یان بەوەندە وازەهێنن کە مەسەلەکە بۆ سەرۆکی بانکی یەدەگی فیدراڵی لێگەڕێن. جگەل لەوەی داڕێژەرانی سیاست لە هەردوو کەرتی گشتی و تایبەتدا بەبێ هیچ نەخشەیەکی ڕێپیشاندەر ڕێیان گرتوتە بەر، کەمیشیان توانیویانە پێشبینی قەبارە و ڕادەی بەردەوامی قۆناغی گەشە بکەن. لەوانیش کەمترن ئەوانەی پێشبینی قەیرانە داراییەکانی ئەمریکای لاتین و ئاسیا و رووسیایان کردووە کە لە هەشتاکان و نەوەدەکاندا پەلهاوێژی ئابووریان ڕاگرت. بێجگە لە مەزەندە نەکردنی ئەو خێراییەی پێویستە بۆ ساڵبوون بەسەر ئەو قەیرانانەدا. هیچی ترم نییە بیخەمەسەر ئەو مشتومڕێی لە ئارادایە سەبارەت بەو ڕێوشێنە ئابووریانەی ئەبێ بگیرێنەبەر بۆ خۆلادان لە سستی یان هێورکردنەوەی. بۆیەش ئەوەی ماوەتەوە لەم بەشە تەرخانیەکەم بۆ ئەو کێشانەیە بێ پیاوانی دەوڵەت بەرەو ڕوویان ببنەوە بۆ ئەوەی نەهێڵن جیهانی سیاست دەستکەوتە ئابووریەکانی بە جیهانی بوون تێک نەشکێنن. ئابووری و سیاست. سیستەمی جیهانی بە جۆرەی پێوەرە ئابووریەکان پاداشتی هاوبەشەکانەداتەوە یان سزایەنەدا، بەڵام ئەو پێوەرانە دوورن لە تێگەیشتنی خەڵکەوە بەگشتی بە شێوەیەک ئارەزووی وابەستەبوون و پابەندبوونیان ناوروژێنێ. خەڵک لە کاتی قەیرانەکاندا پەنا ئەبەنە بەر سەرکردە سیاسیەکان بۆ کەمکردنەوەی قورسایی سزا ئابووریەکان. ئەمەش ڕاستە، چونکە تەنانەت سەردەمەکانی پەلهاویشتنیش زیان بە چەند بەشێکی کۆمەڵگا ئەگەیێنن کە باجی ئەو پەلهاویشت نادەن، بە جۆرێک کە لە زۆربەی وڵاتاندا و لە وڵاتانی تازە پێگەیشتوودا بە تایبەتی هەمیشە کەمینەیەک هەن کە چاوەڕێی دەرفەتن بۆ ئەوەی بێزاری خۆیان دەربڕن. سەرکردە سیاسیەکانی وڵاتانی تازە پێگەیشتوو بۆ بەدیهێنانی چوونەڕیزی کێبەرکەی جیهانیەوە دەسمایەی سیاسیان لە تازەکردنەوەی هەیکەلەی ئابووریدا و ڕزگاربوون لە بەفیڕۆدان و دابەزاندنی خەرجیە گشتیەکاندا تەواوەکەن. ئەمەش هەمیشە پێویستی بە ڕوودانی پشێوی گەورە و بێکاری هەیە کە ئومێدە خوازرێ کاتی بن. بەو هیوایەی دەستکەوتی دوورخایەن بەدی بهێنرێ کە کاتێک داوای قوربانیدانەکرێت لە پێناویاندا ناتوانرێ ئەگەری پشڕینیان بسەلمێنرێ. زۆر جاریش ئەو هاوکێشەیە ئەبێتە نەفرەتێک بۆ سەرکردە سیاسی و ئابووریەکان ئەگەر ئەو دەستکەوتانەی لە بەڵێنەکان داهاتوون دوای لاچوونی ئەوانە لە پۆستەکانیان بە ماوەیەکی زۆر بێنەدی. حکوومەتی وڵاتەیە گرتوەکان و لەگەڵیدا دامەزراوە ئابووری و داراییە جیهانیەکان بەو پەڕی هێزەوە هانی ئەو گۆڕانکاریە گەورانە ئەدەن کە لە هەیکەلیەت و پرەنسیپەکانی زۆربەی کۆمەڵگا بەشدارەکانی بە جیهانی بووندا ڕوەدەن. بەڵکو زۆر جار ئەوە ئەبێتە مەرجێک لەسەر کۆمەکەکان. لەگەڵەوەشدا زۆر جار بەرگریکاران لەو پرەنسیپانە ئەو ڕاستیە مێژوویانە لە یادەکەن کە ئاشکرایەکەن چۆن پرەنسیپەکانی چاکسازی بەدەیان ساڵیانەوێ تا لە وڵاتەکانیاندا برەو بستێنن. تەبەناکردنی سیمبولی ئەمریکایی تا حەدایەکی تاکنیکی بنەڕەتی نییە،
چونکە بۆ زەربەی وڵاتانی تازە پێگەیشت و ئەو مانای ئەو تەحەدایە لە شۆڕشێکی میلی کەمتر نییە و لەو جۆرانەش کە ناسراون. کەمیشن ئەو وڵاتانەی توانیویانە سیاسەتی باجودرا و لەگەڵ دەستێوەردانی حکوومەت لە ڕێی یاسادانانەوە لە بری خاوەنداری یان سانسۆرەوە، لەگەڵ ئازادکردنی دامەزراوە داراییەکان و هاندانی بازاڕی کاری نەرم، لەگەڵ فراهەمکردنی چوارچێوەیەکی یاسایی زۆر ڕوون و پەسەن. ئەوانە هەمووی کۆبکەنەوە. سیمبولی ئەمریکا پێشوەخت ئەگەری ئەوەدا ئەنێ سەرمایە تێچوونی کەمتر بێت و هێزی کار نرخی بەرزتر بێ، بە شێوەیەک سەرکەوتنی کێبەرکێ لە دوجاردا پشت بە چاکردنی بەرهەم ببەستێت و ئەمیشیان پێشکەوتنی بەردەوامی تەکنۆلۆژیا پشتی بگرێ. ئەکرێ پێشگرتنێکی ڕێژەیی لە ڕێی ئەوەوە بهێنرێتە پێشێ کە کرێکاران تا ئەو پەڕی توانە لە پرۆسەکانی بەرهەمهێناندا کەم بکرێنەوە. ئەزمموی ئەمریکا ئەوە دەرەخا کە کاتێک هەموو ئەو فاکتەرانە کۆبنەوە بەدەر لە دژواریەکانی قۆناغەکانی سەرەتا، پشێویەکانی قۆناغەکانی سەرەتا بەو چاکسازیە ڕیشەیانە پاساوە درێنەوە کە بەسەر ئاستی گوزەراندا دێن. بەڵام ئەزمونەکانی زۆربەی وڵاتانی تریش دەریەخن کە ئاسان نییە وەها لە سیمبولی ئەمریکایی بکرێ بە خێرایی کاری خۆی بکە. ئەوە تا کیشوەری ئەوروپا هێشتا لە ململانێدایە لەگەڵ کۆسپە ناوخۆیەکانیدا کە ئەیەوێ چاکسازی بخاتە هەیکەلی بنەڕەتیەوە، بە تایبەتیش لە بازاڕی کار و کشت و کاڵدا، هەرچەندە ئێستا دەستکاریەکان بە شێوەیەکی باش بەڕێواچن. رووسیاش پاش 10 ساڵ لە شکستی کۆمۆنیزم بەو ئەندازەیەی لە دامەزراوە دیموکراسیەکان نزیک بۆتەوە، لە ئابوووریەکی بازاڕی وەها نزیک نەبۆتەوە کە ئاسایی بێ سەرەڕای ئەو هەموو ئامۆژگاریانە و کۆمەکانەی وڵاتانی ڕۆژاوە پێشکەشیان کردووە و کە بە هەزاران ملیۆن دۆلار مەزەنداکرێ. لەگەڵەوەشدا کە تێگڕای گەشە لە چیندا سەرسوورهێنە، بەڵام لەوێ سەقامگیری حکوومەت لە پێش چاکسازیە دیموکراتیەکانەوە حسابی وەکراوە، تەنانەت لەو وڵاتانەشدا کە کەمترین ئاستەنگیان تێدا هەبووە، بۆ نمونە وەک باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا و ئەمریکای لاتین. باوەشگرتنەوە بۆ بەجیهانی بوون هەمیشە بەڕێک و پێچی بەڕێوە نەچووە. لە 90ەکانیشدا وڵاتە یەکگرتووەکان تاکە وڵات بوو کە توانی کێشەی گەڕان بکە بە دوای فەرماندا، چارەسەر بکە شان بەشانی پێشکەوتنی خێرای تەکنۆلۆژیای پیشەسازی. هەموو وڵاتە تازە پێگەیشتوەکان بەرەو ڕووی ئاستەنگێک بوونەتەوە کە خۆی لەوەدا بینێتەوە سیاسەتی بە پیشەسازی بوون لەگەڵ خۆیدا پێکهاتەکانی لاوازی هەڵگرتووە بۆ سیستەمە کلاسیکیەکانی کۆمەکی کۆمەڵایەتی و سیاسی. بەهۆی ڕەوی خەڵک لە لادێوە بەرەو شار، چینی کریکاری شارنشینیش یان چینی خوارناونجی بووە بە ژینگەیەکی نمونەیی بۆ گەشەکردنی گروپە سیاسیە توندڕە و ئاینیە ئوسوڵیەکان. ئەم دیاردەیە تەنانەت بەر لە بەجیهانی بوونیش هەر نامۆن نەبوو. ئەوە تا کاری خۆی کردووە لەسەر هەڵدانی مارکسیزمدا لە سەدەی 19دا و لە شۆڕشی ئێرانی سەدەی 20دا، هەتا ئەو کاتانەش کە بارودۆخی گۆزەرانی چینە هەژار و خوار و ناونجیەکان باشترە بێ، کۆچبەران زیاتر هەست بەو کەلێنەیەکەن کە لە نێوان هەژاری و دەوڵەمەندیدا هەیە، کە قۆناغە بەر لە وادەکانی نوێگەرایی و قەبەیەکەن، چونکە وێزگەکانی تەلەڤیزیۆن و کەناڵەکانی تری میدیا ئەیگەێننە هەموو ماڵێک بە شێوەیەک کە هەموو کەسێک ئاگاداریانە. ئێستا گێچە واتە موئەشیری سیاسی و ئابوووریەکانیش بە هەماهەنگی کار ناکەن، تەنانەت کاتێکیش کە دەرخستە ئابوووریە تێکڕاییەکان جۆرێک لە گەشە نیشانەدەن. ئەوە قازانجەکانی ئەو گەشەیە بە خێرایی پێویست ناگاتە دەستی شارنشینەکان، یان بە بڕێکی وەها ناگەنە دەستیان هەستی ئەوەیان لا ناهێڵن کە خۆیان بە وابەستە و بێڕەگ و ڕیشە دابنێن لە چەقی ئەم پشێویەی سەردەمەکەدا. بێگومان
ئەم دیاردانە تەواو تازەنین. هەبوونی پشێوی شانبەشانی تەکنۆلۆژیا لەوەتەی ڕەفش داهێنراوە هەر هەبووە. پرۆسەکانی کۆچکردنیش لەگەڵ هەموو شۆڕشێکی ئابووریدا هەر هەبووە. بەڵام ئەوەی لەم سەردەمەتدا نسقەیە قەبارەی کاریگەری جیهانی و خێرایی برەوی تەکنۆلۆژیایە. بەوەش تاحەداکردنی بە ئینسانیکردنی پرۆسەکە شتێکە لەوە و پێش لە شێوەی نەبووە. هەمیشە سەرمایەداری بازاڕی ئازاد لە هەموو شتەکانی تر کاراترە. بەوەش تاکە میکانیزمی نەگۆڕە کە گەشەیەکی ئابووری بەردەوام و بەرزبوونەوەی ئاستی گوزەران بەدیبێنێ. وەک چۆن سەرمایەداری سەدەی 19هەمیش بوو بەهۆی مارکسیزم، بە هەمان شێوە کۆپیە دەقاودەقەکەی بە جیهانی بوونی سەدەی 21ەم ئەبێتە هێرشێکی جیهانی بۆ سەر بێرۆکەی بازاڕە ئازادەکان. چونکە بە جیهانی بوون وەها لە جیهانە ڕوانێ کە یەک بازاڕە و تیایدا ئەو کەسە گەشەیەکە کە کاراتر توانای ڕکابەری زیاتر بێ. بەو ڕاستیش قایلە بەڵکو خۆشحاڵە کە بازاڕی ئازاد بێبەزەیانە کارا و ناکارا لە یەک جیاکاتەوە با لەسەر حسابی ڕوودانی پشێوی ئابووری و کۆمەڵایەتیش بێ. بەڵام دیدەتون ڕەوەکانی بە جیهانی بوون هەمیشە بەلای ئەوەدا دایەتاشن کە پێک نەهاتنی سیستەمە سیاسیەکان و سیستەمە ئابووریەکانی جیهان پشتگوێ بخەن. ئەوە تا بە پێچەوانەی ئابووریەوە سیاست جیهان دابەشەکە بەسەر چەندین دەوڵەتی نەتەوەییەوە. لە کاتێکیشدا ڕابەرە سیاسیەکان ناتوانن بە بڕێکی دیاریکرا و لە ئەندێشە قایل بن لە پێناوی بەدەستهێنانی گەشەی ئابووریان. ناتوانن تاسەر بەرگری لە ڕێو شوێنەکانی سگگوشی نیمچە هەمیشەیی بکەن، بە تایبەتیش ئەگەر لە دەرەوەڕا بەسەریاندا سەپێنرا بێ. ڕەنگیشە ئیغرای پێچەوانەی سگگوشی یان لانی کەم سوکردنی باری سگگوشی لە ڕێی ئامرازە سیاسیەکانەوە زاڵ بێ. ڕەنگیشە بێرۆکەی پارێزگاریکردن لە بەرهەمی نیشتیمانی ناکارایی و نشستی دوورخایەنی خۆی بسەلمێنێ. بەڵام سەرکردە سیاسیەکان زیاتر بەدەم ئەو گوشارە کورتخایەنانەوە چن کە بە پێویستی سیاسی دانێن. هەتا کۆمەڵگا دیموکراتیەکانی خاوەن بازاڕی ئازادی ڕەگداکوتراویش بە ئەندێشەیەکی بێکۆتایی قایل نابن بە ناوی بازاڕەوە. ڕێوشێنێکی ژەگرنەبەر بۆ فەراهەمکردنی تۆڕێکی ئاسایشی کۆمەڵایەتی و بۆ بەرگرتن لە زیادە ڕەویەکانی بازار لە ڕێی داڕشتنی یاساکانیانەوە. سیستەمی دارایی نێودەوڵەتیش تا ئێستا ڕێوشێنی لەو شێوەیەی نەگرتوۆتە بەر. خۆپیشاندانەکانی دژی بە جیهانی بوون کە لە کاتی بەستنی کۆبوونەوەکانی سندوقی دراوی نێودەوڵەتی و بانگی نێودەوڵەتی ساڵی 2000 و لە کاتی کۆبوونەوەکانی ڕێکخراوی بازرگانی جیهانیدا لە سیاتڵ ساڵی 1999 ڕوویاندا پەنجەیەکی ئاگادارکردنەوە بوون بۆ دەرخستنی قورسایی سیاسی کە پێیان وایە کەوتونەتە ژێر ڕکێفی هێزگەلێکەوە وا هەستەکەن ناتوانن کاریان تێبکەن. زۆریش لەو خۆپیشاندانە تا ڕادەیەکی زۆر لە خۆپیشاندانەکانی شەستەکان و سەرەتایی هەفتەکانە چوون کە تیایاندا دروشمی چاپڕەوانە دژی ئەمریکا و سەرمایەداری بەرزەکرایەوە. توندوتیژی و بربەڵاکردن بۆ جێرە شێوێنیش لە هەندێک لەو خۆپیشاندانانە ڕنگدانەوەی بە کەمزانینی ئایدۆڵۆژیانەی ئەو دامەزراوە سیاسی و ئابووریانن کە تا ڕادەیەکی زۆر پەیوەندیان بەو مەینەتیانەوە نییە. لەگەڵەوەشدا ئەبێ سەرکردەکانی دنیای پیشەسازی لەو بۆشایە عاتیفیە خافڵ نەبن کە خۆپیشاندەران لانی کەم بەشێکی دەرەبڕن. ئەجینا بە جیهانی بوون داینەمۆی هەرە کارای گەشەسەندن لە جیهاندا نوقمی ئەو شەڕ پێفرۆشتنە سیاسیانە ئەبێ کە بە تایبەتی کۆمەڵگە تازە پێگەیشتوەکان ڕائەکێشێ کە ئەو پەڕی پێویستیان بە قازانجەکانی هەیە. ئەگەر سستیەکی جدیش لە دنیای پیشەسازیدا ڕوو بدا ئەوە پشێویەکان ئەگەنە ئەوێش. بەڕێوەبردننی قەیرانەکە و سندوقی دراوی نێودەوڵەتی. پێچێ قەیران بە هەمان شێوەی گەشەی ئابووری سەرسوڕهێنەر لە سیستەمی جیهانی نوێدا نیشتەجێ بوو بێ. ئەوە تا لە ساڵی 1970 لاپەسا زیاترە بێ. لە ئەمریکای لاتین لە هەشتاکاندا، لە مەکسیک ساڵی 1994، لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا ساڵی 1997 و لە رووسیا ساڵی 1998 و لە برازیل ساڵی 1998.
هەر قەیرانێکیش لەوەی بەرلەخۆی تونتر بووە و مەترسی پەلهاویشتنی بەدواوە بووە بۆ شوێنانی تر و توانراوە خێراتر لە هەر پێشبینیەک و لەو کاتەدا کە خەریک بووە مەینەتیەک بخاتەوە کۆنتڕۆڵ بکرێ. هەر قەیرانێکیش ئەوە دەرەخا کە سیستەمی ئابووری نێودەوڵەتی زیاتر نەرم بێ تا ئەوەی توانای پێشبینیکردنی پاشەڕۆژی هەبێ. زۆرجار سیستەمی دارایی نێودەوڵەتی وەک ئەو ژەنڕاڵانە خۆی بەڕێوە بە کە لەوانەکانی جەنگی ڕابردوو فێربوون، بەڵام ناتوانن بە بیریش بیر لەوانەکانی جەنگی ئایندە بکەنەوە. لە دوای هەشتاکانەوە دامەزراوە داراییەکان فێری ئەوە بوون وریابن لە بەخشینی قەرز بە حکوومەتەکان. لە هەنجامی ئەوەشدا قەیرانەکانی نەوەدەکان پەیوەستن بە زیادڕەویکردن لە بەخشینی قەرزدا بە کەرتی تایبەت و پارەوە گەڕخستنەکانی کڕین و فرۆشتنی پشک و کۆمپیالەکان لە 10 ساڵی یەکەمی سەدەی 21دا وانەی دەستگرتنەوە لەوە گەڕخستنی پارە تەواو هەرسکرا. سەرمایە گوزەران وریابوونەوە لە کڵێشە سادەکانی مزارەبە بە شێوەیەک ئەو زیادەڕەویانەی لە مزارەبەدا لە نەوەدەکاندا باو بوو بە هەمان شێوە دووبارە نابنەوە. لەولاشەوە ئەزمونونەکان ئەوە سلمێنن کە ئەوەی لە چەند ساڵی ڕابردوودا بە مزارەبەیەکی مەترسیداردانرێ ئەمڕۆ وەک بازرگانیەکی مسۆگەر سەیرەکرێ یان سەرمایە ڕاناکێشێ. کەواتە ئەو پرسیارەی ئەبێ بکرێ ئەوەیە کە لایەنە هەڵکێش و داکێشە شاردراوەکانی ناو سیستەمی دارایی هاوچەرخ چین. ئایا ڕیشاڵەکانی چاو لە 10 ساڵی ئایندەدا دەچنەوە بەرابەر بزوتنەوە تەلارسازیە مەزنەکەی هیوستنی هەشتاکان؟ قەیرانە جیاجیەکانی نەوەدەکان لە وەزی سیستەمی دارایی نێودەوڵەتی دەرەخن. لە کاتێکیشدا ئەگەری زۆر هەیە هەر قەیرانێک هۆکارێکی جیای هەبێ. ئەو هۆکارانە هەمویان یەک کۆمەڵن. گۆڕانکاریەکانی باری نێودەوڵەتی بێتوانایی کۆمەڵگا ئابووریە بچووکەکان لەوەدا کە هاتنە ناوەوەی سەرمایە ببەستنەوە بە پێداویستیە درێژخایەنەکانیانەوە سیاسەتە ڕەخەکانی قەرزبەخشین کە قەرزبەخشەکان دایان ڕشتووە. هەروەها سیاسەتەکانی وڵاتە زلهێزەکان کە گوێ پێنەدان بێ یان نەزانی بەڕادەی کاریگەریان بەسەر ئابووریەکانی وڵاتانی تازە پێگەیشتوو. تێکڕاکانی قازانج لە وڵاتە یەکگرتوەکاندا ڕۆڵی خۆیان هەبوو لە خێراتر دەرکەوتنی قەیرانەکانی ئامریکای لاتیندا لە هەردوو ساڵی 1994دا. لە کاتێکدا بەرزبوونەوەی لە ناکاوی بەهای دۆلاری ئامریکایی ڕۆڵی لە قەیرانی ساڵی 1997 وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیادا جێڕا. ئەو گۆڕانکاریانش کە بەسەر بەهای ڕێژەیی دراوە سەرەکیەکاندا هاتن دۆلار و یۆرۆ و مارکی ئەڵمانی بەر لە داڕشتنی یۆرۆ یەن ئەو قەیرانانەیان قوڵتر کردەوە، چونکە ئابووریە بچووکەکانی وڵاتانی دەرکەوتوو بە هیچ شێوەیەک نەیانەتوانی مامەڵە لەگەڵ ئەو بەرز و نزمیانەدا بکەن و ئەبوو نەگەتیڤانە دەرەنجامەکانی وەربگرن. ئەو دەرەنجامانەش بە هەوڵی دەستگرتن بە تێکڕاییەکی گۆڕینەوەی جێگیر ئەوەندەی تر قوڵتر بوونەوە. لە نەوەدەکاندا دوو گۆڕانکاری تر بەسەردۆخی نێودەوڵەتی داهاتن کە بارودۆخی وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیایان گۆڕی. یەکەمیان دەرکەوتنی چین بوو وەک هەناردەنێری سەرەکی ئەو کاڵە پیشەسازیانەی تێچوونیان نەزم بوو. دووهەمیشیان سستی درێژخایەنی ئابووری ژاپۆن بوو. گەشەی ئابووری چین کێبەرکەیەکی نوێ و گرنگی بۆ وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا هێنایە ئاراوە. لە کاتێکدا سیستی ئابووری ژاپۆن گەشەی بازاڕەکانی ئەو وڵاتانەی هێنایەوە یەک یان لانی کەم ڕێی گەشەی لێگرتن. توخمی هاوبەشی قەیرانەکانی ئەمریکای لاتین و ئاسیا ئامادەیی قەرزبەخشەکان بوو بۆ سەرکێشی. لە هەفتەکاندا هۆکاری ئەو سیاسەتە بڕواکردن بوو بەوەی قەرزدان بە وڵاتان مەترسی کەمتری بەدواوەیە. لە نەوەدەکانیشدا ئەو وانەیە فێربوون و کەوتنە کەمتر قەرزبەخشین بە کەرتی تایبەت. لەوەشدا پشتیان بە گەشەی خێرای وڵاتە قەرزدارەکان و بە تۆڕێکی گەرانتیدەری سیستەمی دارایی نێودەوڵەتیە بەست سەبارەت بە بەرگرتن لە مەترسی. توندی کێبەرکێش یەکێک بوو لە هۆکارەکانی ئەو زیادەڕەویە لە قەرزبەخشیندا، چونکە قەرزبەخشەکانە ترسان ڕکابەرەکانیان پێشیان لێ بگرنەوە. هەروەک ئەبوو سوود لە ئەزمونونەکانی قەیرانەکانی ڕابردوو وەربگرن کە هەموویان بە جۆرێک لە بەخشینی دەستی یارمەتی کۆتاییان پێهات.
هەروەک سروشتی قەرزبەخشەکان لە نەوەدەکاندا گۆڕانی بەسەرهات ئەوەش وای کرد بە ئاستەم سوود لە ئەزموونەکان وەربگیرێ. لە هەفتاکاندا قەرزبەخشەکان بانکەکان بوون، لە هەشتاکان و نەوەدەکانیشدا دامەزراوە و سندوقەکانی پارە هەڵسوڕاندن بوون. کۆمپانیەکان پرۆسەی پارە وەگەڕخستنی ڕاستەوخۆ و کڕێنی پشک و کۆمپیالەکانیان ئاسان کرد. ئەو سیستەمە داراییە نێودەوڵەتی سندوقی دراوی نێودەوڵەتی ڕابەرایەتی کرد نەیتوانی بازاڕەکانی دراو پێش بخا. لە کاتی قەیرانەکەی ئاسیاشدا کە ساڵی 1997 لە تایلاند دەستی پێکرد کەوتە بەردەم تاقیکردنەوەیەکی ساخت. تایلاند زۆربەی ئەو سیاسەتانەی بەجێگەیان کە وەزارەتی خەزیانەی ئەمریکا و دامەزراوە نێودەوڵەتیەکانی تایبەت بە کۆمەکی دارایی ئامۆژگاریان کردهبوو وەک چارەسەرێکی قەیرانی هەشتاکان. تێکڕایەکی نزمی هەڵاوسان، بودجەیەکی هاوسەنگ، تێکڕایەکی بەرزی پاشەکەوت و توانای گۆڕینەوەی دراوەکان. سەرەتا نرخی دراوی تایلەندی یافت لە بەردەم کۆمەڵێک لە دراوە خورسەکان و دواتریش لە بەردەم دۆلاری ئەمریکادا جێگیر بوو. بەوەش بانکی مەرکەزی تایلاند ئەو دراوەی پاراست لە دابەزین و ئەمەش بوو بەهۆی بە لێشا و هاتنە ناوەوەی سەرمایە گوزەرانی لە ئەمریکا و ئەوروپاوە. کاتێکیش قەرزبەخشەکان زانیان نەتوانن قازانجی بێشومار بچنەوە لە ڕێی وەرگرتنی دۆلاری ئەمریکایی لە وڵاتەیە گرتوەکان و گۆڕینەوەی بڕەپارەکان لە بانکەکانی تایلاندا بە یافت بۆ چنینەوەی تێکڕایەکی قازانج دوو هێندەی قازانجی دۆلارەکە. قازانجە مەزنەکانی مزارەبەکردن نرخی کەلوپەلیان بەرزکردەوە. هەموو ئەوانەش بەبێ هیچ وریاکردنەوەیەک لەلایەن دامەزراوە ئەمریکاییەکان یان دامەزراوە کۆمەک بەخشە نێودەوڵەتیەکان ڕوویاندا کە ئەمان سوودیان لە حاڵەتەکە وەرگرت و بەرپرسیارەتیەکەیان فڕێدایە سەرشانی ئاسیاییەکان. لە ساڵی 1990دا بەهای دۆلار بەرز بووەوە و بەهای یەن دابەزی وەک ڕنگدانەوەی چالەکی هەردوو ئابوووریەکە. بەهای دراوی چینیش بە مەبەستی هێشتنەوەی هەناردەکانی ئەو وڵاتە لە کێبەرکێدا نزم کرایەوە. بەوەش هەناردەکانی تایلاند کە بە دۆلارەوە گرێدرابوون تێچوونیان زیاتر بوو پاشەکشەیان دەست پێ کرد. حسابی کراوەی تایلەندیش بەوە کورتیێنە. هاتنە ناوەوەی سەرمایە گوزاریەکان وەستا و نرخی زەویزارەکان دابەزین و بەوەش بەهای گەرانتیەکان لە بانکدا دابەزی. پارە هەڵسوڕێنەر و بانکە بیانیەکان پارەکانیان کشاندەوە و هاوکات قەرزبەخشەکانی تایلاند کەوتنە گۆڕینەوەی بە دۆلار بە پێی نرخی گۆڕینەوەی مسۆگەر. بانکی تایلەندیش هێندەی تر کێشەکەی قوڵ کردەوە بە بەخشینی قەرزی زەبەلاح کە کران بە دۆلار و تایلاندیان بەرەو لێوار پاڵپێوەنە. لە ماوەی چەند هەفتەیەکی کەمدا یەدەگی تایلەند کە بڕی 30 بلیۆن دۆلارە بوو لە بنهێنرا. هیچ توانای خۆلادانیش نەما لەوەی بەهای دراو زۆر کەم بکرێتەوە. لەوێشەوە قەبارەی قەرزەکان بە دۆلار بەرز بوونەوە بۆ ئاستێک کە بە مێشکدان نایەت و ئەوەی وەک کێشەیەکی دراو دەستی پێکرده بوو بە قەیرانێکی ئابووری و دارایی و دواتر سیاسی. قەیرانەکە لە ئیندۆنێزیادا کە بوو بەهۆی ڕووخانی حکوومەتی سوهارتۆ وەک کاردانەوەیەک بەرامبەر ڕووداوەکانی تایلاند دەستی پێکرد. بەر لە دوومانیش پێش ڕوودانی بانکی نێودەوڵەتی ستایشی ئیندۆنێزیای کرد لە پای ئیدارە ئابووریە سەرنجڕاکێشەکەی. بەڵام هەرکە قەیرانەکەی تایلەند دەستی پێکرد سەرمایە گوزەرە ناوخۆیی و بیانیەکان کەوتنە گومان دەربڕین بەرامبەر ئەو وانانەی بانکی مەرکەزی ئیندۆنێزیا لە ئەزموونەکەی تایلاند وەریگرتووە. ئەوە تا بە نەچوونە ژێرباری گرتنەبەری هیچ ڕێو شوێنێک بۆ پارێزگاری کردن لە نرخی ڕووپیەکەی ئیندۆنێزیا یەدەگەکانی هێشتەوە و ئەوەش بووە هۆی داڕوخانی خێراتری دراوی ئیندۆنێزیا کە گەیشتە 1/5 نرخەکەی لە پێش قەیرانەکەدا. بەم شێوەیەش چ وەک تایلاند بە پێی بڕیارە سیاسیە ناوخۆییەکان مامەڵە لەگەڵ قەیرانەکەی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا کرابێ یان وەک ئیندۆنێزیا بە پێی ئامۆژگاریەکانی دامەزراوە نێودەوڵەتیەکان
بە هەموو بارێکدا پشێویەکی ئابووری بەهۆی ئەوەوە کەوتەوە کە مزارەبە نێودەوڵەتیەکان زۆر گران لەسەر ئابووری وڵاتە تازە پێگەیشتوەکان کەوتن. لە ئیندۆنیزیاشدا کە حکوومەت بەهۆی مەحسوبیەت و گەندەڵیەوە خۆی لاواز بوو، ئەو پێکاتەیە بووە هۆی لەناوبردنی بنیادی سیاسیش. ئەو پارە هەڵسوو ڕاوەڕاستە و خۆت دەرەکیانەی کە لە شێوەی کەلوپەلدان دووچاری هەمان ئەو مەترسیانە ئەبن کە سەرمایە گوزارانی ناوخۆ دووچاری ئەبنەوە لەو وڵاتەدا کە دەرگایان بۆ ئەکاتەوە. هەروەک ڕەنگە هەمان دەستکەوتیش بچنەوە. کەلوپەل ناجۆزرێتەوە و ئەگەر سەرمایە گوزار بیەوێ قازانج بکە ئەبێ ئەو کەلوپەلانە سوودمەند بن. بەڵام سەرمایەیەک ڕاستەوخۆ لە بواری کۆمپیالەدا هەڵبسوڕێ داهاتەکانی مزارەبەی خێرا هاندەرێتی. ئەوانەش کە پارەی مزارەبەکان هەڵەسوڕێنن بە جوڵاندنی خێرای پارەکان کارەکەیان داپۆشن. واتە کاتێک دەرفەتیان دێتە بەردەم هەڵپە ئەکەن و لەگەڵ یەکەمین نیشانەی سەرێشەشدا هەڵدێن. هەندێک کەس استراتیژی کورتخایەن بەکاردێنن، واتە لەسەر دابەزینی نرخەکانی بازار گرەوەکەن و پشکەکانیان بەو نرخە فرۆشن کە لە ئارادایە و پاش دابەزینی نرخەکان دیسان دەیانکردنەوە. واتە لەو دابەزینی نرخە قازانجەکەن کە خۆیان دروستیەکەن. بەشەکانی بازرگانی لە بانکەکاندا و بانکە نێودەوڵەتیەکان و سەرمایە گوزارانیش هەوڵەدەن لە پێگەیەکدا بمێننەوە کە بتوانن بە هەردووباردا سوود لە هەڵبەز و دابەزی بازار بکەن و ئەوەش مەترسی ئەوەی لێ ئەکەوێتەوە کە بەر لەوەی ڕێوشێنەکانی چارەسەرکردن ئەنجام بدەن بەدەستەوە بەرزبوونەوەی نرخەکان ببێتە پشێوی و سوڕەکانی بەرەو خواردبوونەوەی ئابووری ببنە قەیران. ئەوانەی بەم شێوەیە پارە هەڵەسوڕێنن و ئەزانن کە تەنها سوود لە خاڵەکانی لاوازی بازارڕەکەن و خۆیان وەهان نابینن کە هۆکاری ئەو لاوازیانە بن. لە ڕاستیدا و بە پێی هەمان لۆژیک ئەو دامەزراوانە تەنانەت ئەو کاتانەش کە قەیرانێکی قوڵتر و تیژترە خوڵقێنن ژیرانە کارەکەن. وڵاتانی بچووک و مامناونجی لەبەرەو ڕووبوونەوەی سیستەمی دارایی بە جیهانی بووندا خۆیان بە بێدەسەڵا دەبینەوە. ئەو قەیرانانەی باسکران وەک سزاگەلێکن لە بازاڕی جیهانیەوە بەسەر قەرزبەخشینێکی ناژیرانەدا ئەسەپێنرێن. ئەوەش ڕێگەچاری بازاڕە بۆ جێڕانەوەی هاوسەنگی خۆی بە جۆرەی نمایش و داواکاری. بەڵام ئەوەش دیسان ڕاستە کە سیستەمی دارایی نێودەوڵەتی ڕاوەستا و لەسەر سندوقی دراوی نێودەوڵەتی سزای قەرزوەرگرە سەرشێتەکان زیاترەدات لە قەرزبەخشە سەرشێتەکان. زۆر جار ئەو شوێنانەی لە سیستەمی دارایی نێودەوڵەتیەوە هەڵێنجراون بۆ لە قاڵبدان و چارەسەرکردنی قەیرانەکان بوونەتە هۆی ئاڵۆستەرکردنی کاروبارەکان. ئامرازی هەڵبژێردراویش بۆ خۆلادان لە کارەساتەکە سندوقی دراوی نێودەوڵەتیە. لەوەتەی لە ساڵی 1940ەوە بۆ هاندانی هاوکاری دارایی نێودەوڵەتی دامەزرێنراوە، ئەو سندوقە لە کاتی ڕوودانی قەیرانە داراییەکاندا بە شێوەیەکی ڕێکوپێک خەزێنەکەی بۆ وڵاتانی ئەندام ئەکاتەوە. لە جیهانی بە جیهانی بوودا بایەخی و سندوقە وەک ڕێکخەری پشتوێنەکانی ڕزگارکردن و وەک دواهەمین سەرچاوەی قەرز بەخشین زیادی کردووە. بەڵام ئەو ڕەچەتانەی بۆ چارەسەر لە ڕابردوودا پێشنیاری کردوون زۆر جار قەیرانەکانی ئاڵۆستر کردووە، چونکە چارەسەری ئابووری وشک بوون. لە کاتێکدا تا چەندە قەیرانەکە قوڵتر بوو بێتەوە زیاتر بووە بە قەیرانێکی سیاسی. سندوقی دراوی نێودەوڵەتیش بۆ ئەوە تیار نەکراوە مامەڵە لەگەڵ دەرەنجامە سیاسیەکانی بەرنامەکانیدا بکە. لە کاتی قەیرانی قەرزارباری ئەمریکای لاتین لە هەشتاکاندا کە بەهۆی ئەوە ڕوویدا حکوومەتەکانی وڵاتانی ئەمریکای لاتین کەوتنە قەرزبەخشین بە دامەزراوە داراییەکان و ئەمانیش تیۆرێک هانی قەرزوەرگرتنیەدان لەبارەی ئەوەی گوایە دواخستنی قەرزەکانی حکوومەت مەحاڵە. لەو کاتەدا بەرنامەی پێوانەیی سندوقی دراوی نێودەوڵەتی پێشکەوتنی بەخۆیەوە بینی. هەروەک دامەزراوە قەرزبەخشەکان پێشبینی ئەوەیان نەئەکرد بۆ ئەوەی بە ئینسافیشەوە قسە بکەین نەیانەتوانی پێشبینی بکەن. بانکی یەدەکی فیدرالی وەک بەشێک لە شەڕی خۆی بەڕووی هەڵاوساندا بۆ ماوەیەکی ئەوەندە دوور تێڕاکان بە بەرزی ئەهێڵێتەوە کە بەس بێ بۆ ڕوودانی سستیەک لە وڵاتە یەکگرتووەکانە کە ببێتە هۆی کارەساتێک بۆ ئەمریکای لاتین.
کاتێک قومارکردن لەسەر قەرزە حکوومەتیەکان وەک مەترسیەک دەرکەوت کە سەرنجامێکی زەرمەندی لێ بکەوێتەوە، پەنابرا بۆ سندوقی دراوی نێودەوڵەتی بە مەبەستی گەڕانەوەی متمانە بۆ ئەو حکوومەتانە، بەو هیوایەی بانکە بازرگانیەکان دەست بکەنەوە بە قەرزدان پێیان پاش پێکانی ئەو ئامانجە. ئەوەشی لە ڕێی کەمکردنەوەی خزمەتگوزاریەکانی حکوومەت و دابەزاندنی نرخی درا و هاندانی هەناردەکردنەوە بە مەبەستی کەڵەکەکردنی زێدەبایی. بەڵام ئەم تیۆرە ئەوەی لە بەرچاو نەگرت کە هەیکەلیەتی سیاسی وڵاتی قەرزدار ڕەنگە نەتوانێ وابەستەی قۆربانیدان بێ لەو ماوەیەدا کە ئەکەوێتە نێوان دەمەدەمی دواکەوتن لە دانەوەی قەرزەکان و گریمانی بەدەستهێنانەوەی متمانەی دابەزینی ئاستی گوزەران و بەرزبوونەوەی ڕادەی بێکاری بوو بەهۆی لاوازبوونی حتمی هەڵوێستی ناوخۆی حکوومەتە کارلێکراوەکان. ئەوە ئەستەنگەش کە لەوە کەوتەوە وای کرد گرفتی قەرزەکان 10 ساڵ و زیاتریش بخایەنن تا ئەو کاتەی چارەسەرێکی سیاسیانە دۆزرایەوە تا ڕادەیەک پشوویەکی دایەوە بە حکوومەتە هەڵاموتەکان. ئەو چارەسەریانەی خرانە بەردەم ئەمریکای لاتین لە هەشتاکاندا سەرڕای ئەوەی ڕیشەیی بوون و لە ڕووی سیاسیشەوە هیچ هەستیاریەک نەبوو بەرامبەریان، بەڵام کەمتر پەیوەندیان بەو قەیرانانەوە هەبوو کە لە ئەنجامی قارزداری حکوومەتەکان کەوتبوونەوە. ئەم چارەسەریانەش کاریگەریان بەسەر سیستەمی دارایی بە جیهانی بووی سەدەی نوێوە کەمترە بێ، چونکە قەیرانە داراییەکان بەرۆکی کەرتی تایبەتەگرن نەک کەرتی حکوومەت، وەگەوەی لە قەیرانەکەی ئاسیادا ڕوویدا. سندوقی دراوی نێودەوڵەتیش وەک دکتۆرێکی پسپۆڕ لە یەک بواری دیاریکراوی نەخۆشیدا کە چارەسەر بۆ ئەو حاڵەتانە ئەنووسێ کە دێنە بەردەمی سوورە لەسەر چارەسەرەکەی ئامریکای لاتین بەبێ ڕەچاوکردنی جیاوازی هەلومەرجی نێوان ئاسیا و ئامریکای لاتین. هەر لەم سۆنگە یەشەوە سندوقەکە کەوتە هەوڵی چارەسەرکردنی ئەوەی ناوی لێناوە نەخۆشی ئابوووریەکانی وڵاتی دیاریکراوە. ئیدی ئەو نەخۆشیە بوو بێ بەهۆی قەیران یان ناو بەبێ بیرکردنەوەی تەواو لە کاریگەری سیاسیەکانی ئەو چارەسەریانەی. زۆرجار لە وڵاتە تازە پێگەیشتووە سەرمایەداریەکاندا خۆهەڵواسین و گەندەڵی و لاوازی چاودێری سەربانکەکان ئەبینرێ. بێگومان ئەمە لە ئاسیای نەوەدەکاندا هەبوو، بەڵام نەبوو بەهۆی قەیران. هەتا بەر لە قەیرانەکەش ئاسیا خێراترین ناوچەی جیهان بوو لە ڕووی گەشەکردنەوە کە تێکڕا بەرزەکانی پاشەکەوت و دیسپلین لە کاردا و ڕەفتاری بەرپرسانن لە بواری داراییدا لەلایەن حکوومەتەوە بە پێچەوانەی کەرتی تایبەتەوە ڕۆڵیان لەو پێشکەوتنەیدا ئەگەڕا. بەڵام ئەوەی ئاگرینا بە پڵیتەی قەیرانەکەەوە فاکتەرگەلێک بوون لە دەرەوەی سنووری ئەو دەسەڵاتی نەتەوەیی یان ناوچەیەی باسمان کرد. کاتێکیش سندوقی دراوی نێودەوڵەتی بە پاڵپشتی ئەمریکا دەستی وەردایە کێشەکە لە ڕێی چارەسەریە توندەکانیەوە کە بە جۆرەی ئەو چارەسەریانە ئەبوو بەرنامەی سگوشی فراوان جێبەجێ بکرێ لە توانادا نەما خۆ لە ڕوودانی قەیرانێکی سیاسی لابدرێ. دامەزراوە دیموکراتەکانی تایلەند نەرمی تەواوی خۆیان بۆ تێپەڕکردنی قەیرانەکە سەلماند. ئەویش لە ڕێی دابەزاندنی بەهای دراوی تایلەند بە ڕێژەی لە ١٤ بەرزکردنەوەی تێکڕاکانی قازانج بە ڕێژەی لە ١40 کار ئەوە بوو بەهۆی لە ناوچوونی چینی مامناونجی. بە بەراوردیش لەگەڵ ئەوەدا خەزێنەی دراوی وڵاتی یەکگرتوەکان چونکە بایەخی استراتیژی کۆریا یەزانی کۆمەکێکی زیاتری بۆ ئەو وڵاتە دەستەبەر کرد. بەوەش دەستکاری بەرنامەی سندوقی دراوی نێودەوڵەتی بە شێوەیەک لەگەڵ بەدیهێنانی سەخامگیری سیاسیدا بگونجێ، خۆشبەختانە کیم داوجۆنگ لە هەڵبژاردنەکاندا سەرکەوتنی بەدەستهێنا و بوو بەسەرۆک کە جۆنگ لە شوێنی خۆیەوە وەک چەپڕەوێک هێرشی ئەکردە سەر ئیدارەکانی پێشتری کۆریا و بەوەش پێگەیەکی سیاسی بەهێزی وهای پچڕی کە لێیەوە توانی بەرنامەکانی خۆی سەبارەت بە سگوشی جێبەجێ بکات.
بەڵام لە ئەندۆنوزیادا قەرەباڵغترین وڵاتی ئیسلامی و ئەو وڵاتەی سامانێکی زەبەلاح و پێگەیەکی استراتیژی هەستیاری هەیە، ئیدارەی کلنتۆن پاش ئەوەی لەلایەن کۆمپانیا ئیندۆنوزیەکانەوە بەوە تاوانبارکرا کە پشتی هەڵمەتی حکوومەتەکە لە هەڵبژاردنەکاندا وهای بەباشدانی هیچ سەرکێشیەکی سیاسی نەکا. هانی سندوقی دراوی نێودەوڵەتی درا کە هاوکاریەکی مەرجدار پێشکەش بکە، مەرجەکانی بریکی بێت لە چاکسازیکردن لە هەموو بوارە نادروستەکانی کۆمەڵدا ئەگەر پەیوەندی بە قەیرانەکەوە هەبێ یان نەبێ. سنووقەکە داوای داخستنی 15 بانک و ڕاگررتنی قۆڕخکردنی خۆراک و سوتەمەنی و نەهێشتنی یارمەتیە حکوومیەکانی کرد. هەریەک لەو ڕێوشێنانەش مامەڵەی لەگەڵ کێشەیەکی ڕاستەقینەدا کرد کە ئەبوو وەک بەشێک لە بەرنامەیەکی دوورخایەن چارەسەر بکرایە. بەڵام جێبەجێکردنی ئەو چارەسەریانە لە ماوەی تەنها چەند هەفتەیەکدا قەیرانێکی سیاسی لێکەوتەوە، چونکە داخستنی بانکەکان لە گەرمەی قەیرانەکە داوای کرد مەسەلەکە پەل بەهاوێ بۆ کۆمەڵێک بانکی تر. نەهێشتنی کۆمەکەکانیش بوو بەهۆی بەرزبوونەوەی نرخی خۆراک و سوتەمەنی و ئەمیش بوو بەهۆی کەوتنەوەی کاری تند و تیژی دژی ئەو کەمینە چینیەی بواری ئابووریان لە ژێر دەستا بوو. لە ئەنجامیشدا پارەکانی چین بە بڕی وەها ئەو وڵاتیان بەجێهێشت کە سندوقی دراو نەیەتوانی قەرەبووی بداتەوە. قەیرانی دراویش لە سەرەتا بوو بە کارەساتێکی ئابووری و دواتریش بە بۆشاییەکی سیاسی. ڕەنگە هەندێک وا بزانن کە ڕووخانی ڕژێمی سۆهارتۆ پاساوی بڕیارەکانی سندوقی دراوی نێودەوڵەتی ئاداتەوە یان ئەو سندوقە لە پشتی پەردەوە چاودێری ئەو گۆڕانکاریەی کردبێ. بەڵام سندوقی دراو ئەو توانە سیاسیی نییە بتوانێت شۆڕشی سیاسی بەرپا بکە. هەروە ئەرکیشی ئەوە نییە، بەڵام پشێوی سیاسیەکان ئەو پشێوی ئابووریانەیان تێپەڕاند کە هۆکاریان بوون. لە ئەندۆنوزیادا وڵاتەکە گەیەنڕێ سنوورێکی دابشکردن کە ڕەنگە ئەم ناوچە هەستیارە وەها لێ بکە خەسڵەتێکی هاوشێوەی کاتی لێکپشڕانی یوگۆسلاڤیا بەخۆوە ببینێ. ململانیەکی ئاینی لە دوورگەکانی مۆلۆکا ڕکابەری لە نێوان 4 یان 5 هێزی سیاسی بنەڕەتی کە ناهێڵن حکوومەتێکی سەقامگیر سەر هەڵبدات و هانی دەرکەوتنی ئوسوڵیە دەدەن. جیهانی دەرەکیش هیچ هاوکاریەکی پێشکەش نەکرد و تێگەیشتنێکیشی نەبوو بۆ ئەو پشێویەی لەگەڵ ئامۆژگاریەکانیدا گوشاری بەکارهێنا بوو لە پێناویدا. یەکێک لە کێشە بنەڕەتیەکانی مامەڵەکردن لەگەڵ قەیرانە داراییەکان دابشکردنی قورسایی زاڵبوونە بەسەریاندا لە نێوان قەرزدار و قەرزبەخشاندا. لە قەیرانە داراییەکانی ئامریکای لاتینی هەشتەکاندا سەرەڕای ئاڵۆزیەکان و بەرەنگاریەکی بەهێز ئەتوانرا قورسایی قەرزەکان لە نێوان بانکە قەرزبەخشەکان و حکوومەتە قەرزدارەکاندا بەش بکرێت. لە قەیرانی نەوەدەکان و دواتردا کێشەکە تەواو جیاواز بوو. کۆمپانیا ناوخۆیی و بانکەکان بەوەوە نەوەستان سەرمایە گوزاریەکانی دامەزراوە داراییە کلاسیکەکان بەکێش بکەن. بەڵکو و بنکەیەکی فراوانی کۆمپانیای پیشەسازی و سەرمایە گوزاری تایبەتیان لە وڵاتە پیشەسازیەکانەوە ڕاکێشا. بەشکردنی ئازارەکانیش زۆر لە یەکەم جار دژوارتر بوو. زۆر و زەوەندی قەرزبەخشەکانیش بەوەدا شکێتەوە کە لە پاشە ڕۆژدا قەیرانە داراییەکان زیاتر بڵاو ببنەوە و کەرتی وەها لە بنیادی ئابووری وڵاتانی پیشەسازی پێشکەوت و بگرنەوە کە لەو پێش ئەو قەیرانانە کاری تێنەکردون. تەحەداکان لەوەدایە کە نەهێڵڕێ قەیرانەکان برەو بسێنن و ڕێگایەکی بەئینساف بدۆزرێتەوە بۆ دابشکردنی ئازارەکانی ئەو قەیرانانەی ناتوانرێ ڕێیان لێبگیرێ. بەڵام بەرنامەکانی سندوقی دراوی نێودەوڵەتی وەک ڕەوتی کلاسیکی زیاتر لایەنی ئەوەیە گرت کە باری قەیرانەکە لە سەرشانی قەرزبەخشەکان سوک بکە تا ئەوەی لە سەرشانی قەرزدارەکان سوکی بکە. ئەوەش قابلی ئەوەیە تێبگەین، چونکە ئەو دامەزراوانە جارێکی کە پەنایان بۆ ئەبرێتەوە بۆ دووبارە بەخشینی قەرز ئەگەر ویسترا قەیرانەکە بپەزێنرێ. لەگەڵەوەژنا ئەگەر زیادە ڕەوی لەوەدا بکرێ ئەو لایەنگیریە هانی سەرشێتیەدا لە قەرز بەخشیندا. ئەگەر ئەو قەرزانەی بەبێ توێژینەوەی وەردەدرێن لە بەردەم ئەگەری سزاداندا نەبن ئەم قەیرانانە دووبارە بنەوە. ڕۆبرت ڕۆبنی وەزیری داراییش زۆر جوان لە گوتارێکدا لە ساڵی 1998 گزارشتی لەم مەسەلەیە کرد کە گوتی
زۆر گرنگە گۆڕانکاریەکی وەها لە هەیکەلیەتی دارایی جیهانیدا بکەین کە قەرزبەخشان و سەرمایە گوزاران زیاتر بکەونە ژێر باری دەرەنجامەکانی بڕیارەکانیان. بەڵام چۆن نەتوانرێ بە شێوەیەکی دادپەروەرانە قورساییەکە بەش بکرێ تا بەر لە ماوەیەکی کەمیش سندوقی دراوی نێودەوڵەتی گوێی خۆی لەوە ئەنووقان کە کارەکانی لە چوارچێوەیەکی کاری سیاسیدا بێ. ئەویش یان ئەو چوارچێوەیەی پشتگوێ ئەخست یان لە حاڵەتی زۆر دەگمەندا کاروباری سیاسی بەسەریدا زاڵەبوون. ئەو سندوقە بۆ ئەوە تەیار نەکراوە پێوەری سیاسی و کۆمەڵایەتی بسەپێنێ. لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا و بە تایبەتی لە ئەندونوزیا سندوقی دراوی نێودەوڵەتی بەوە قەیرانەکەی ئاڵۆزتر کرد کە پێوەری زۆر تەکنیکی ئەسەپان بۆ هێنانە ئارای گۆڕانکاری سیاسی و کۆمەڵایەتی زۆرئاڵۆز. لە ڕووسیاشدا و لە ژێر گوشاری حکوومەتی ئەمریکادا سندوقی دراو بە وازهێنانی لە زۆربەی پێوەرە ئابووریە تایبەتیەکانی خۆی ڕۆڵی لە سەرهەڵدانی ڕژێمێکی کەمینەدا گێڕا کە بناخەی ئابووری نەبوو. بەهۆی کۆمەکی ڕەهای ئەمریکاشەوە بۆ سەرۆک بۆریس یەڵتسین سندوقی دراو قەرزە سەرەکیەکانی خۆی هێندە بەرفراوان کرد کە هەموو پاساوێکی ئابووری تێپەڕاند. دواتر ڕاوێژکارێکی سەرۆک یەڵتسین کە ناوی ئەناتۆلی چۆبایسە زۆر بە جوحودەوە خۆی بەوەوە هەڵکێشا کە رووسیا سندوقی دراوی بەو ئاراستەیەدا بردووە بەردەوام بێ لە بەخشینی قەرزەکانیدا. ئەکرێ قسە لەسەرەوە بکرێ کە سیستەمی نێودەوڵەتی وێڕای هەموو خاڵەکانی لاوازی نەرمی خۆی سەلماندووە، چونکە ئەمریکای لاتین لە هەشتاکاندا هەرچەندی خایەن دەبێتی بەڵام لە چەڵەمەکەی ڕزگار بوو، چونکە وڵاتانی ئاسیاش بێجگە لە ئەندونوزیا لە ماوەی کەمتر لە 3 ساڵ ئاستێکیان لە گەشەکردن بەدیهێنایەوە. بەڵام راپۆرتی بانکی نێودەوڵەتی ئاماژەی بە نرخی کۆمەڵایەتی قەبەی ئەم قەیرانانە کردووە. بە پشتبەستن بەو راپۆرتەش چینی هەژار هەرگیز لە ماوەی چاکبوونەوەکەدا ئەوەی بەدەست نەهێناوەتەوە کە لە کاتی قەیرانەکەدا لە دەستیدا بوو. لە کۆریادا کرێی ڕاستەقینەکان بە ڕێژەی لە 10% دابەزین، لە ئەندونوزیاش بە ڕێژەی لە 42%، لە تایلاندیش بە ڕێژەی لە 38%. هیچ کام لە وڵاتانەش نەگەڕانەوە ئاستەکانی کرێی پێش قەیرانەکە. تەنانەت لە مەکسیکدا تا ئێستاش کرێیکار نزمترە لەوەی بەر لە قەیرانی ساڵی 1982 هەبوو. کاریگەریە درێژخایەنەکانی ئەو قەیرانانە بەسەر کۆمەڵگاکانەوە هەتا پاش ڕزگاربوونیشیان لەو ڕێژە سەدیانە ئەمێنێتەوە، چونکە ناتوانن پاش گەشەکردنەوەش قەرزەکانیان بدەنەوە. لە ئەیلولی ساڵی 1999دا لە 145 سەر لەبەری مەوجودی سیستەمی دارایی تایلاند و لە 190 کۆریا و لە 164 ئیندونوزیا ئەو قەرزانە بوون کە درابوون بە کۆمپانیەکان کە نە سوودەکانیان و نە ئەسڵیەکانیان ناتوانرێ بدرێتەوە. ئەم بارە ئامادەیی دامەزراوەکانی قەرزبەخشین کەمترەکاتەوە بۆ قەرزدان بە مەبەستی کۆمەککردنی دامەزراوە بەرهەمهێنەکان. وێڕایی ئەوەی ناتوانن ئەوە بکەن. ئەگەر حکوومەتەکانیش بیانەوێت لە ڕێی گرتنەبەری ڕێوشێنی حکومیەوە بەسەر ئەو بارودۆخەدا زاڵ ببن، ئەوە خەرجیەکانی قەبارەی گشتی قەرزەکان لە کۆریای باشووردا بە ڕێژەی لە 116 تێگڕای بەرهەمی ناوخۆیی و لە تایلند بە ڕێژەی لە 132، لە ئەندونوزیادا بە ڕێژەی لە 158 بەرزەکەنەوە. ئەم وڵاتانەش لە سەرەتای قەیرانەکەدا قەبارەی قەرزداریان زۆر نزم بوو. بەو شێوەیەش دوای زاڵبوونیشیان بەسەر قەیرانەکاندا لانیکەم وەک ئامار خۆیان لە بەردەم کارەساتێکی ئینسانی و بارێکی قورسی ئابووریدا ئەبیننەوە و ئەبینن کە بوونەتە ژینگەیەکی لەبار بۆ قەیرانی سیاسی. ئەم شۆرشە کۆمەڵایەتیانە کە لە هەر یەک لە رووسیا و برازیل و ئەرژنتین و ئیکوادۆر و لە ئافریکا دووبارە ئەبوونەوە لە کاتێکدا ڕوویاندا کە وڵاتیە گرتوەکان و بەڕاددەیەکی کەمتر ئەوروپا گەشەیەکیان بە خۆیانەوە ئەبینی، شتی وەها ڕووی نەدابوو. پاش دەیان ساڵیش لە هەوڵ بۆ پڕکردنەوەی کەلێنی نێوان ئابووریە پیشەسازیەکان و دەرکەوتوەکان، قەیرانە داراییەکانی ماوەی نەوەدەکان نیشانەی ئەوەن هەنگاوێکی مەزن بەرەو دواوە نراوە. چەند جار سیستەمی نێودەوڵەتی بەرگەی ئەم جۆرە جوڵانەوە مەترسی دارانە ئەگرێ بەبێ ئەوەی پشێوی سیاسی و کۆمەڵایەتیان بەدواوە بێ. چ شتێکیش ڕووەدا ئەگەر سستبوونی ئەمریکاش بێتە هاوکێشەکەوە، چیش ئەتوانرێ بکرێ بۆ بەرگرتن لەم پێشهاتانە.
ئازیزانم لە ماوەی ڕابردوودا ئەڵلقەی 34 هەمینمان لە کتێبی هەنرێکی سنگەر پێشکەشکردن تا دیدارێکی نوێ و ئاڵلقەیەکی نوێ سەرفراز بن. برەوی سیاسی و بەجیهانی بوون. زۆر لە چاودێران پشت بە گەشە یابووری و تەکنۆلۆژیای زانیاری نوێ بەستن بۆ گواستنەوەی جیهان بەرەو چاخێکی نوێی بەجیهانی بوونی ڕێک و سەقامگیر لە ڕووی سیاسیەوە بە ڕێگایەک کەمتر یان زیاتر خۆبەخۆیی بێ. بەڵام ئەوە چ نییە وەهمێک نەبێ. سیستەمی نێودەوڵەتی پێویستی بە کۆدەنگیەک هەیە. ئەمیش گریمانی ئەوە ئەکا کە جیاوازیەکانی نێوان سوودمەند و ناسوودمەندەکان ئەوانەی لە پێگەیەکدان بتوانن سەقامگیری و پێشکەوتن ڕابگرن سروشتێکی وەهای هەبێ بوار بدا بە ناسوودمەندەکان هەندێک هیوایان بەوە هەبێ لە ڕێی تەقەلە تایبەتیەکانی خۆیانەوە ئاستی خۆیان بەرز بکەنەوە. بەنەبوونی ئەو هۆشیاریە پشێوی ئەکەوێتە ناو هەموو کۆمەڵگاکان و نێوانیشیانەوە. سەرکردەکانی وڵاتان بە تایبەتی کۆمەڵگا دیموکراتیە پێشکەوتوەکان ناتوانن خۆیان لەوە خافڵ بکەن کە کەلێنی نێوان سوودمەندەکان لە بەجیهانی بوون و وڵاتانی تری جیهان ڕوو لە فراوان بوونە، چ لە ناو کۆمەڵگاکاندا و چ لە نێوانیاندا. بەجیهانی بوون بووە بە ڕاوەی گەشەکردن. گەشەکردنیش پێویستی بە سەرمایەیە. سەرمایەش لە هەوڵی بەدەستهێنانی بەرزترین داهاتدایە کە لە توانادا بێ بە کەمترین سەرکێشی بەوەش بەکێشە بێ ڕوە ئەو شوێنانەی باشترین ئاڵوگۆڕیان تێدایە لە نێوان مەترسی و قازانجدا. بە شێوەیەک لە شێوەکان ئەمە لە ڕووی عملیەوە ئەوە ئەگەیەنێ کە وڵاتەیە گرتوەکان و وڵاتانی تری پیشەسازی پێشکەوتوو بەشی هەرە زۆری سەرمایەی وەگەڕخراوی جیهان ڕاکێشن. بە پێیەوەش کە بازاڕە گەورەکانی مۆزارەبەش لە نەوەدەکاندا ئاوێنەی ئەم ڕاستیە بوون بێگومان لەسەریشی وەستا بوون بۆیە کەلێنی نێوان وڵاتانی پیشەسازی و تازە پێگەیشت و هێندە فراوان بوون هەتا ئاستێکی دەوڵەمەندی وەها دروست بوو کە جیهان بەخۆیەوە نەبینیوە. وڵاتانی تازە پێگەیشت و بەبێ سەرمایی پێویست ناتوانن گەشە بکەن و بێکاریش زۆرە بێ. بە بەرزبوونەوەی ئاستی بێکاریش سیاسەتمەدارەکان دوجار ئەو ئارەزوەیان بۆ ئەو چاکسازیانە نامێنێ کە پێشوەخت مەرجێکن بۆ نمونەی بەجیهانی بوون. بەو پێیش کە کۆمپانیەکانی بازاڕە تازە دەرکەوتوەکان پەیتا بە ناڕەحەتتر ئەتوانن ڕێگا بدۆزنەوە بەرەو بازاڕەکانی سەرمایەی نێودەوڵەتی ئەبێ ڕەسامیلەکانیان لە ناوچەکانی خۆیاندا زیاتر بکەن. تەنها بە شێوەیەکی ژەتوانن ئەوە بکەن کە تێکڕایەکی قازانج ببەخشن پتر بێ لەوەی لە مەڵبەندەتداراییەکاندا هەیە. بەو شێوەیەش کۆمپانیان نیشتیمانیەکانی وڵاتانی تازە پێگەیشت و پەیتا توانای کێبەرچەیان کەمترە بێتەوە بە تایبەتیش لە کەرتە ئابوووریەکاندا کە ئاستەنگەکانی بەردەم بازرگانی ڕوو لە نەمانن. هەروەها کۆمپانیەکانی بازاڕە تازە دەرکەوتوەکان کە لەبەر هەڕەشەی کێبەرچەی نێودەوڵەتیدان دووچاری ئەگەری نشوست یان چوونە ناو کۆمپانیا فرەڕەگەزەکانە بنەوە. ئەمەش تەواو پێچەوانەی پێشبینیەکانی لایەنگرانی پارێزگاریکردنە لە بەرهەمی نیشتیمانی لە وڵاتانی پیشەسازیدا کە لایەنەکانیان لەوە ئاگادارە کردەوە کێبەرچەی کۆمپانیەکانی ئەو وڵاتە تازە پێگەیشتوانە نەکەن کە کرێ تێیاندا نزمە. ئەو وڵاتە تازە پێگەشتوانەی لە هەوڵی چوونە سەر ڕەوتی بەجیهانی بوندان هیچ ڕێگە چارەیەکی درێژخایەن دەرنابن بێجگە لە بنیاتنانەوەی هەیکەلێتەکانیان. ئەم هەوڵە خەرجکراوەش لە پێناوی وەرگرتنی شێوەی وڵاتیە گرتوەکان یان ئەوروپا یان ژاپۆن بە پێی توانە چەند کات بە فێڕۆدانە ئەوەندەش دژوارە. هەرچەندە لە توانادا هەیە ئەو هەوڵانە خێراتر بکرێن لە ڕێی دامەزراوەی وەک نافتاوە کە دامەزراوەیەکە وەک خێر و بەرەکەت بەسەر مەکسیکدا ڕژاوە یان لە ڕێی ڕێکەوتنامەی بازرگانی تایبەتەوە و بەجێگیرکردنی نرخی گۆڕینەوەی دراوەکان لە بەردەم دۆلاردا وەکەوەی ئەرژەنتین و ئیکوادۆر کردویانە. تەنانەت هەندێک وڵات لە لێکۆڵینەوەی ڕێگە چارەدەیان کە دۆلار بکەن بە دراوی ڕسمیان. بەدەر لەو ڕێگایە ئەیگیرێتە بەر ئەو کۆمپانیا فرەڕەگەزانەی لە وڵاتەیە گرتوەکان یان لە ئەوروپادان پەیتا زیاتر خۆیان وەک هێزی هاندەری بەجیهانی بوون ئەسەپێنن چونکە بۆ ئەوان فراوان بوون لە قەبارەدا خۆی لە خۆیدا بووە بە ئامانجێک.
لەبەرەوەی توانایی بەرزکردنەوەی نرخی پشتی کۆمپانیەکانیان بۆتە پێوەری حکومدان بەسەر ئیدارەدا. پێبەپێی گۆڕانی بەڕێوەبەرە ڕاپەڕێنەرەکانی کاریش لە بنیاتنەری درێژخایەنەوە بۆ کارگوزارێکی دارایی وەها کە نرخی ڕۆژ بەڕۆژ دیاریکراوی پشکەکان لە بازاڕی پشکەکاندا ئەیان بزوێنێ. پێبەپێی ئەوە ئەگەری زیان گەیشتن بەسەر لەبەری سیستەمەکە ڕوو لە زیادیە، هەروەک چالاکیشی ڕوو لە لاوازبوونە و توانای ئەوەی کەمترە لە کاتی قەیرانەکاندا شوێنی خۆی بگرێتەوە. وردبوونەوەکانی ئالان گرینسپان لەبارەی زەوەندی ناژیرانە ڕنگدانەوەی کۆمەڵێک مەترسین لەوەی بە ترازانی بازاڕەکان لە ئابوووریە نیشتیمانیەکانیان ڕۆژی حەق و حساب نزیکە بێتەوە کە زۆر دواکەوتووە. ڕەنگیشە ئەو زەوەندیە هانی دابەزینێک بدا کە سنووری پێشبینی کراو تێبپەڕێنێ. جیهانی بە جیهانی بوو ڕوبەڕووی دوو ئاراستەی دژ بەیەکە بێتەوە. بازاڕە بە جیهانی بووەکان ئاسۆیەک بۆ دەوڵەمەندبوون واڵاکەن کە بە بیری کەسدا نەهاتووە پێشتر، بەڵام لەگەڵیشیدا چەندین خاڵی نوێی لاوازە خوڵقێنن بۆ ڕوودانی پشێوی سیاسی و بۆ مەترسی سەرهەڵدانی کەلێنێکی نوێ نەک لە نێوانی هەژاران و دەوڵەمەندان، بەڵکو لەوە زیاتر لە نێوان ئەو بەشەی هەر کۆمەڵگایەک کە بەشێکی جیهانی ئینتەرنێتی بە جیهانی بوو پێکەهێنن و ئەو بەشەی لە دەرەوەی ئەو جیهانەدان. شوێنەوارە بە جێماوەکانی ئەم دوو ئاراستە نوێیەش بەسەر جیهانی تازە پێگەیشتووەوە زۆر قوڵن. لەو کۆمەڵگە ئابووریانەدا کە تیایاندا گەورە بچووکەخوا کۆمپانیەکانی وڵاتانی تازە پێگەیشتوو لەلایەن کۆمپانیا فرەڕەکەزەکانی ئەمریکا و ئەوروپاوە هەڵە لەوشتێن. لە کاتێکیشدا ئەم حاڵەتە کێشەی گەیشتن بە سەرچاوەکانی پارە چارەسەرەکە، هاوکات ئەبێتە هۆی زۆربوونی ئەگەری دەرکەوتنی گرژی سیاسی لە ناوخۆدا و بە تایبەتیش لە کاتی قەیرانەکاندا. لە وڵاتانی تازە پێگەیشتوویشدا ئەبێتە هۆی سەرهەڵدانی تەمای هێرشکردنە سەر تێگڕای سیستەمی بەجیهانی بوون. لەم سۆنگەیەوە ئابووری پێوانەیی لە وڵاتی تازە پێگەیشتوودا دابەشە بێتە سەر دوولەق. کۆمەڵێک دامەزراوە کە تێهەڵکێشی ئابووری جیهانیە بن و کۆمپانیا فرەڕەگەزەکان خاوەنی بەشێکی زۆریانە بن. ئەوەی تریش دوورەبێت لە بەجیهانی بوون و کرێیەکی زۆر نزمەدا بەهێزی کار و بەو بیمە کۆمەڵایەتیە پاشە ڕۆژیەشەوە کە لە ئارادایە. کەرتی نیشتیمانیش بە پلەی یەکەم پشت بەوە ئەبەستێ تا چەندە ئەتوانێ گەمە بە پرۆسەی سیاسی وڵاتی تازە پێگەیشتوو بکە. هەریەک لەو دوو جۆرە کۆمپانیایانەش تەحەدایەکی سیاسیان هەیە. کۆمپانیا فرەڕەگەزەکان چونکە دەسەڵاتی ئەو بڕیارە بنەڕەتیانە لە دەستی سیاسەتمەدارانی ناوخۆ ئەکێشنەوە کە پەیوەندیان بە بەرژەوەندی گشتیەوە هەیە. کۆمپانیا ناوخۆیەکانیش چونکە گوشاری سیاسی دروستەکەن بۆ خزمەتی ئەو لایەنانەی بانگەشە بۆ پاراستنی بەرهەمی نیشتیمانیەکەن، دژی هەنگاوی زیاتری بە جیهانی بوون. دنیای کۆمەڵایەتی ئاوێنەی ئەم سیستەمی دووچینەیە. توێژی بەجیهانی بوو کە زیاتر لە گوزەرە تونند و تۆڵەکان داژین، ئەو گۆزەرانەی بەهاگەلێک و تەکنۆلۆژیایەکی هاوبەشیان هەیە، لە کاتێکدا زۆربەی شارنشینان بە تایبەتی ئەوەی سەرنجیان ڕائەکێشێ دروشمەنەتەوەیی و ئیتنیکیەکانە و ئەو بزوتنەوە جۆرە و جۆرانەی ڕزگاربوونە لەو شتەی پێیان وایە پاوانخوازی بەجیهانی بوونە، کە زۆر جاران وەک ڕاوەیەکی پاوانخوازی ئەمریکا دائەنرێ. توێژی ئینتەرنێت تەواو خۆشحاڵن لە ئابووریەک لەسەر تەکنۆلۆژیا ڕاوەستابێ، لە کاتێکدا زۆربەی خەڵک بە تایبەتی لە دەرەوەی وڵاتەیە گرتوەکان و ئەوروپا و ژاپۆندا نەئامادەن بەشداری لەو ئەزموونەدا بکەن و نەئامادەشن دەرەنجامەکانی پەسەند بکەن، بە تایبەتی لە دەمی چەڵەمە ئابووریەکاندا. لە ژینگەیەکی وەهادا ئەشێ هێرشەکان بۆ سەر بە جیهانی بوون برە و بسێنن تا ئەبنە ڕادیکالیزمێکی ئایدۆلۆژی نوێ، بە تایبەتیش لەو وڵاتانەدا کە چینی دەسەڵاتدار تیایاندا بەرتەسک و کە لێنی نێوان هەژاران و دەوڵەمەندان گەورە و ڕوو لە فراوانی بێ. مەترسیەکی هەمیشەیی هەیە سەبارەت بە دروستبوونی چینێکی زۆر نزم لەسەر ئاستی جیهان،
بە تایبەتیش لە وڵاتانی تازە پێگەیشتوودا کە ئەوەش وەدیهێنانی کۆدەنگیەکی سیاسی وەها کە ئارامی ناوخۆیی و ئاشتی جیهانی و خودی بە جیهانی بوون بتوانن پشتی پێ ببەستن ئەکاتە کارێکی سەخت. ڕەنگە تەحەدا سیاسیە ئاشکراکانی سەرلەبەری پرۆسەکە تا ماوەیەکی زۆر ڕوون نەبێ، بەڵام بیر و بڕوای باو ئەوەیە کە وڵاتانی پیشەسازی مەزن و کۆمپانیا فرە ڕەگەزەکانیان سوودمەندی سەرەکین لە بەجیهانی بوون. ئەگەر ئەم سەردەمی گەشە ئابووریەش ڕاوەستا یان پێچەوانە بووەوە بە تایبەتیش لە وڵاتەیە گرتوەکاندا، ئەوە باری ئاڵۆزی نێوان ڕاستیە ئابووریەکان و ئەوەی لە ڕووی سیاسیەوە ڕەنگە بەرگەی بگیرێ هەردوو سیستەمی ئابووری و سیاسی سەرتاپای جیهان ئەهەژێنن. ئەتوانرێ بە خێراترکردنی بازرگانی ئازاد خۆ لە هەندێک لەو مەترسیانە بپارێزرێ، بەڵام ئەگەر هەتا ڕێکەوتن نامە فرەلایەنەکانی بازرگانی ئازاد بە هەنگاوی خێرا بەرەو پێش چوون، ئەبێ سەرکردەکانی دنیای پیشەسازی لە تەحەدای سیاسی خافڵ نەبن. ئەبێ ئەو دەیان ساڵەشیان بکەوێتەوە یاد کە سیمبولی ئەمریکایی پێویستی پێیان بووە تا پێش بکەوێت و بگاتە ئەم شێوەیەی ئێستایی. ئەوەی لە وڵاتەیە گرتوەکانە سەری گرتووە ناکرێ ڕێک وەک خۆی دووبارە بکرێتەوە. بە دڵنیاییشەوە ئەوە بە شێوەیەکی خێراتر ناکرێ. بە هەر حاڵیش لە وڵاتانی تازە پێگەیشتوودا بەو خێراییە نابێ کە بەس بێ بۆ پێشگرتنەوە لە کاردانەوەی سیاسی بە جیهانی بوون. کاتێک سەرچاوە زەبەلاحەکانی پارە بۆ ڕایکردنی بڕیاری تاکەکەسی جیهان تەیەکەن، ئەوە بێگومان قەیران لە ئەنجامی نەمانی هاوسەنگیدا ڕووەدا. کاتێکیش گەشە لە جیهاندا بە ڕادەیەکی زۆر پشت بە چالاکی ئابووری ئەمریکا بەستێ، ئەوە هەر پاشەکشەیەکی ئابووری بەبێ لە بەرچاوگرتنی ماوەکەی ڕەنگە سیستەمی دارایی و سیاسی نێودەوڵەتی تێک بشکێنێ. کاردانەوەی نەوەیەک چۆنە بێ کە پێشتر قەیرانی ئابووری نەزانیوە چجای قەیرانی سیاسی و خۆی بۆ ئامادە نەکردووە. ئەگەر ئابووریە پیشەسازیەکانی تر لە بری بەرامبەرگرتن لە هەڵگێڕ و داگەڕەکانی ئێمە هاو شێوەی ئابووری ئێمە بەڕێوە بچن، ئەوە گوشارەکان لە پێناوی دەستکاریکردنی سیستەمی ئابووری جیهان پترە بن. جەماوەری دیموکراتیش پەنا ئەبەنە بەر حکوومەتەکانیان بۆ سوکردنی باری ئەندێشە و پشێویان. ئەگەری ئەوەش کەمە کە لە پێناوی تیۆری ئابووریدا بە باجی درێژخاین قایل بن. ئەوسا هەندێک کەس وا ئەزانن کە ئەو حکوومەتانەی لە کاتی ڕوودانی قەیرانەکەی ئاسیادا دەستیان وەرداوەتە بازار، هند و مالیزیا و چین و تایوان بە بەراورد لەگەڵ لایەنگرانی گۆڕان بە کەمێک شڵەژاویەوە لە جێژەڵوگەکە قوتار بوون. ئەو هەورە ڕەشەی لاسەرووی لە بەجیهانی بوونی گرتووە هەڕەشەی هەڵوەشانەوەی جیهانە لە سیستەمی بازاڕی ئازاددا لە ژێر کاریگەری گۆشاری سیاسیدا. وێڕایی هەموو ئەو مەترسیانەی لەگەڵ خۆیدا هەڵیەگرێ بۆ دامەزراوە دیموکراتیەکان. هەتا ئەو کاتانەش کە مەترسیەکی تا ڕادەیە کەم لە ئارادا بێ لەو هەڵوەشانەوەیە پێناسەکردنی خەسڵەتە پێشبینی کراوەکەی و دیاریکردنی ئەو ئامرازانەی لە بەردەستدان بۆ خۆلادان لێی کارێکی گرنگە، بێجگە لە ڕێو شوێنەکانی سوکردنی قەیرانەکە ئەگەر ڕوویدا. لە سەردەمی گەشەی بیستەکاندا کەم کەس پێشبینی ئەو سستیەیانە کرد کە لە سیەکاندا ڕوویدا. هیچ حکوومەتێکیش خۆی بۆ ئامادە نەکرد، دوجاریش هیچ گەلێکی دیموکرات بە شێوازە کلاسیکەکان قایل نەبوو بۆ زاڵبوون بەسەر سستیەکەدا. ناتوانرێ بەبێ بناغەیەکی سیاسی پارێزگاری لە هیچ سیستەمێکی ئابووری بکرێ. ئەو تەحەدایەش کە بەرەو ڕووی ئەو کەسانە ئەبێتەوە کە بڕوایان بە جیهانی بوون هەیە، ئەوەیە کە چۆن گەشەی ئابووری لەگەڵ تێڕوانینی سیاسیانەیە پێکەوە بسازێنرێن لە نێوان ئەوانەدا کە تەنها لە میانەی دەستەواژەی تەکنیکیەوە سەیری جیهانەکەن و ئەو ڕەخنەگرانەی تا مەزرۆی گەڕانەوەن بەرەو سیمبولێکی نیمچە سۆسیالیستی لە چالاکی حکوومەتدا. ئەبێ هەستی نێودەوڵەتی بە لێپرسراوێتی کۆمەڵایەتی پتە بکرێ بەبێ ئەوەی سیستەمی ئابووری سەرکەوتوو لە ڕێی یاساگەلێکەوە بخنچێنرێ کە بێرۆکراتەکان ئەیسەپێنن. هیچ چارەسەرێک سەردەر ناهێنێ ئەگەر وڵاتەیە گرتوەکان ڕۆڵ نەگێڕێ لە دیاریکردنی گرفتەکاندا و دامەزراندنی کۆڕ و کۆمەڵ بۆ مامەڵەکردن لەگەڵیاندا.
دیدارە ساڵانەکانی سەرۆک حکوومەتەکانی کۆمەڵگە پیشەسازیە پێشەنگەکانیش پێشتر کۆمەڵەی حەوت کە ئێستا و دوای بوون بە ئەندامی رووسیا بوون بە کۆمەڵەی هەشت بەر لە چارەکە سەدەیەک وەک کۆڕبەستنێکی کۆمەڵگە دیموکراتە پیشەسازیەکان بوون بۆ بەگشتداچوونەوەی تەحەدا سیاسی و ئابوووریەکان. بەداخیشەوە دیدارەکانی کۆمەڵەی هەشت بوونەتە تەنها تاقیکردنەوەیەکی پەیوەندیە گشتیەکان. ئەبێ دەست بکرێتەوە بە دیدارە ساڵانەکانی لووتکەی ئابووری وەک کۆڕێکی تاوتوێکردن و دەرکردنی ئەو بڕیارانەی بوارە ڕەخسێنن بۆ مامەڵەکردن لەگەڵ تەحەدا دوورخایەنەکانی دنیای پیشەسازی. هێشتا سیاسەتە مێژوویەکانی وڵاتیە گرتوەکان سەبارەت بە بەرەنگاریکردنی کۆکردنەوەی قۆرەخکەرانەی سەرچاوەکانی پارە و دارایی پێویستیان بە دۆزینەوەی دەربڕینێکی جیهانیە. سیستەمی دارایی نێودەوڵەتیش پێویستی بە کەمکردنەوەی ئەگەری هەڵگەڕانەوە و فێربوونی چۆنیەتی سوکردنی قورسایی قەیرانەکان هەیە بە ڕێگایەکی کاراتر. ڕۆڵی ئەو سەرمایانەی لە مزارەبەدا هەڵەسوڕێن هەروەک تەحەدا یەگەمێنێتەوە ئەبێ کاتی مامەڵەکردن لەگەڵ قەیرانە ئابوووریەکاندا هاوسەنگیەکی لەبارتر لە نێوان داواکاریەکانی قەرزبەخشان و پێداویستی کۆمەڵایەتیەکانی کۆمەڵگە کارتێکراوەکاندا بدۆزرێتەوە. هەروەک ئەبێ خولیاکانی وڵاتیە گرتوەکان و کۆمەڵگە پێشکەوتوەکانی تر لەبارەی باشکردنی هەلومەرجی کار و پاراستنی ژینگە و هێشتنەوەی بازرگانی ئازاد ڕایی بکرێ بەبێ ئەوەی هەستێکی وەها لای وڵاتانی تازە پێکەیشتوو بەجێ بهێڵرێ کە ئامانجی ڕاستەخینەی وڵاتیە گرتوەکان ئەوەیە توانای کێبەرچەیان بخنچێنێ. ئەو سەرکردانەی کە گوشارە کوردخایەنەکانی هەڵبژاردنەکان ئەیانجوڵێنێ دوو دڵن لە بەرگرتن لە کێشەکان. هەبوونیشیان جارێ ڕوون نییە و ڕێگە چارەکانیش پێویستیان بە چارەسەرێکی درێژخایەن هەیە کە لە مەودای سەردەمی هەڵبژاردن ڕەت بێ. ئەوانیش زیاتر دوای دانستی کلاسیکیەکەون کە دیاردە ئابوووریەکان وەک ئەوە چارەسەرەکە کە شتێک بن پەیوەندیان تەنها بە خۆیانەوە هەبێت و خۆیان ڕاست بکەنەوە و نەبەسترابنەوە بە پرۆسەی سیاسیەوە. لەگەڵەوەشدا تەحەدا گەورەکان بە درێژایی مێژوو بەبێ جیاوازی پێداویستی مرۆڤ بۆ تێڕوانینێکی سیاسی و هەوڵی دۆزینەوەی پێوەرەکانی دادپەروەری ئەیانجوڵێنێ. لەگەڵەوەشدا کە پاڵنەرە ئەخلاقیە خۆویستەکان و پشتکردنە بەها و دابە کلاسیکەکان و ئەو تونند و تیژیانەی لەگەڵ ناڕەزاییە ڕوو لە زیادەکانی دژ بە جیهانی بوندان کاری قێزەونن. بەڵام کارەکانی تەقاندنەوە و وریاکردنەوەیەکن لەوەی سیستەمی ئابووری نێودەوڵەتی بەرەو ڕووی قەیرانی شەرعیە دەبێتەوە. ئەبێ کۆمەڵگە دیموکراتە پیشەسازیەکان دەست بەو دەستکەوتە سەرسوڕهێنەرانەوە بگرن کە باوەشیان بۆ بەجیهانی بوون کردوتەوە و فراوانتریان بکەن. بەڵام ناشتوانن لەسەر ئاستێکی دوورخایەن ئەوە بکەن تەنها بەوە نەبێ کە بوونیادێکی سیاسی تۆکمە و بەرچاوڕوون بۆ لایەنە ئابوووریەکان فراهەم بکەن. بەشی حەوتەم ئاشتی و دادپەروەری. ڕەنگە دراماتیکیترین گۆڕانکاری لە سروشتی کاروباری نێودەوڵەتی هاوچەرخدا قایلبوونی گشتی بوو بێ بەوەی کۆمەڵێک بنەمای جیهانی دیاریکراوهەن کە ئەبێ یان لە ڕێی نەتەوەیە گرتوەکانەوە بسەپێنرێن یان لەو پەڕی حاڵدا لە ڕێی کۆمەڵێک دەوڵەتەوە ئەوە بکرێ وەک ئەوەی ناتۆ لە کۆسۆڤا کردی. هەروەک کۆمەڵێک نەریتی نێودەوڵەتی وەک ڕیسواکردنی کۆمەڵکوژی و ئەشکەنجەدان و تاوانەکانی جەنگ ئەتوانرێت لە ڕێی دادوەری نێوخۆییەوە بسەپێنرێن کە ئەمانە داواکاریەکانیان سەبارەت بەوەی یاساشکێنیان تەسلیم بکرێ زۆرترە بێ. بێلەوەی دادگای تاوانە نێودەوڵەتیەکان ICC ئێستا لە قۆناغی دامەزراندندایە. هەر کاتێکیش 6 دەوڵەت پەسەندی بکەن ئەوە داواکارێک دانرێ کە دەسەڵاتی ئەوەی هەبێت دەست بە لێکۆڵینەوە بکە لەبارەی پێشێتکاریەکانی یاسای نێودەوڵەتی هەر کاتێک لە 6 دەوڵەتە قایلبووەکان داوا بکە. هەر کاتێکیش 3 دادوەر لە کۆی 18 دادوەرەکە پشتگیری لە داواکە بکەن ئەوە بڕیاری تاوانبارکردن دژی هەر تاوانکارێک لە هەر شوێنێکی جیهاندا بێ دەرەچێ بەو وڵاتانەشەوە کە بە دامەزراندنی دادگای تاوانە نێودەوڵەتیەکانیش قایل نەبوون.
ئەم داهێنانە ڕنگدانەوەی ئەو داناییە کلاسیکیە نوێیەن کە بنەما کلاسیکەکانی سەروەری و دەست وەرنەدانە کاروباری ناوخۆیی وڵاتانی تر لە لای ئەو ئاستەنگی سەرەکی بەردەم دەستورێکی جیهانین کە لەسەر ئاستی دادپەروەری بنیادنرابێ. ئەم تێڕوانینانە کە لە ئەمریکا و زۆربەی وڵاتانی ئەوروپای ڕۆژاوادا و بەڕادەیەکی کەمتر لە وڵاتانی تازە پێگەیشتوودا وەک شتی ئاسایی سەیرەکرێن ئەگەنە ڕادەی شۆڕش دژی ئەو شێوازەی سیستەمی نێودەوڵەتی بۆ زیاتر لە 300 ساڵ پێی هەڵسوڕاوە، هەروەک پەسەندکردنێکی بەرفراوانی ئەو بیر و باوەڕانەیە کە هەتا دووەهەمین دە ساڵی شەڕی ساردیش وڵاتەیە گرتوەکان نزیکەی هەرخۆی هەڵگریان بوو. ڕەنگیشە مژدەی سەردەمێکی نوێ بێ لە دەستێوەردانی جیهانی کە ئەنجامگەلێکیان لێ ئەکەوێتەوە کەس پێشبینیان ناکا. ئەکرێ بە وردی ئەو بەروارە دەستنیشان بکرێ کە ئەمریکا تیایدا بەرەڕووی سیستەمی نێودەوڵەتی بووەوە کاتی خۆی بە کاروباری جیهانیەوە سەرخاڵ کرد. سیستەمی نێودەوڵەتی دوا بە دوای ڕێکەوتنامەی پێنسیلڤانیا دامەزرێنرا کە لە ساڵی 1648دا ئیمزا کرا و کۆتایی بە جەنگی 30 ساڵە هێنا. ڕیشەی ئەو جەنگە ئەگەڕێتەوە بۆ ئەو چاکسازیەی ئەو کڵێسایی بەش کرد کە تاو کاتە بە کڵێسایی کاسۆلیکی جیهانیە ناسرا و هەروەها بۆ تەحەدای دەسەڵاتی دادوەری خۆبەخۆیی دژی ئیدارە ناوخۆیەکەی. هەندێک لە فەرمانڕەوایانی دەرەبەجیەکان ئەو هەلەیان قۆستەوە بۆ تۆکمەکردنی دەسەڵاتی خۆیان بەسەر ڕێبازی ئاینی ڕاعیەت و کڵێساکانیاندا. دواتر دەسەڵاتی لە بنەڕەتدا پوچەڵی ئیمپراتۆری ڕۆمانی پیرۆز پاپا لاواستر بوو. هەرخێراش ئەو میرانەی لەسەر ڕێبازی کاسۆلیکی مانەوە کەوتنە بەرتەسەکردنەوەی دەسەڵاتی کڵێسا لە پێناوی دیاریکردنی ئاسۆی دەسەڵاتی سیاسی خۆیان. فەرمانڕەوایانی ئارستۆدۆکسیش هەر ڕێگایەکیان هەڵبژاردایە لە نێوان کاسۆلیک و چاکسازی پرۆتستاندا، لە هەردوو حاڵەتدا سەدەیەک لە شەڕ و شۆڕ بە دوای ئەو هەڵبژاردنەوە بوو. تێکەڵەیەک لە شەڕی ناوخۆ و چەشمەکێشی نێودەوڵەتی و هەڵمەتی ئاینی. هەبسبۆرگی ئیمپراتۆری پیرۆزی ڕۆمانیا کە بارەگاکەی لە ڤیەن نابوو لە پێناوی جێڕانەوەی دەسەڵاتی کڵێسا بەسەر ئەوروپای ناوەڕاستدا ئەجەنگا. وێڕایەوەش کە فەرمانڕەوە بۆربۆنیەکانی فەرەنسا کاسۆلیک بوون، بەڵام لەگەڵ میرە پرۆتستانتەکانی ئەوروپای باکووردا چوونە هاوپەیمانیەوە بۆ بەرەنگاریکردنی دەرکەوتنەوەی نەمسایەکی باڵکێش. بەدەر لە هۆکارەکانیش بەبێ جۆدانە سنوورەکان بە ناوی ئاینەوە ئەجەنگان. چەندین گەل ناچارکران بیرروباوەڕی خۆیان بە شێوەیەک بگۆڕن کە لەگەڵ بیرروباوەڕی سوپای براوەدا بگونجێ لە جەنگدا، لەگەڵ هەندێک لادانی تری نوێ بۆ سیاسەتی واقعبینانە. بەو پێیەی فەرەنسایی کاسۆلیک لایەنی هاوپەیمانە پرۆتستانتەکانی گرت بە مەبەستی لاوازکردنی نەمسا و ئەمەش بەکەمکردنەوەی ناوچەی دەسەڵاتی کاسۆلیکەکان لە ئەڵمانیادا. ئەم تێکەڵکردنە لە نێوان ئاین و هێزەکانی سیاسەتدا بوو بەهۆی جەنگێکی دڕندانەی بێوێنە. بە جۆرەی هەندێک مەزەندەش نزیکەی لە سەدا 30 تێکڕای دانیشتوانی ئەوروپای ناوەڕاست لە جەنگی 30 ساڵەدا لە ناوچوون. ڕێکەوتنامەی وێستڤالیا ڕنگدانەوەی سووربوونی هەمووان بوو لەسەر دانانی سنوورێک بۆ ئەو قەسابخانانە بۆ یەکجار و هەتایە. مەبەستە سەرەکیەکەی ئەو ڕێکەوتنامەیە بە دەستەواژەی نوێ دانانی سنوورێک بوو بۆ تێکەڵکردنی سیاسەتی ناوخۆیی و دەرەکی، یان بە زمانی ئەو سەردەما لە تێکەڵکردنی بیرروباوەڕ و دیپلۆماسیەت. هەموو ئەوانەی ڕێکەوتنامەکەیان ئیمزا کرد جەختیان لەسەر ئەوە کردەوە کە دیاریکردنی ئاینی ڕاعیەت ئەرکی فەرمانڕەوایانە و هیچ وڵاتێکی تر بۆی نییە دەست وەربداتە ئەو پرۆسەیە. بەو شێوەیەش چەمکی دەستوەرنەدانە کاروباری ناوخۆیی وڵاتانی تر لەدایک بوو. ئەوەش کە بوو بەهۆی برەوسەندنی تەواو پێچەوانەی هۆی پشتگوێخستنیەتی لە ئێستادا. ئەو چەمکە وەک دروشمی مافی مرۆڤ وەها بووە لەو سەردەمەدا.
ئامانجیش لێی جێڕانەوەی ئاشتی و ئاساییش بوو نەک بە یاساییکردنی چەوساندنەوەی ناوخۆیی. لەبەرەوەش کە دژایەتی کاسۆلیک و پرۆتستانتەکان هاڵگیرساوترین کێشەی ئەو دەمە بوو، بۆیە ڕێکەوتنامەی وێستفالیا هەوڵی ئەوەیدا ڕێ لە فەرمانڕەوایانی سەر بە ئاینێکی دیاریکراو بگرێ لەوەی خەڵکێکی سەر بە هەمان ئاین بوروژێنن کە سەر بە میرێکی سەر بە ئاینی جیاواز بن. جگە لە ڕێگرتن لەوەی ئاین وەک بیانوویەک بۆ کێشە ناوخۆییەکان بەکاربهێنرێ. پێشبینیەکان بەو ئاخارەدا چوون کە ئایسایشی ناوخۆییش بگەڕێتەوە لەگەڵیدا حکوومەتی میانڕەوتر بێنە ئاراوە. لە هەردوو سەدەی هەژدەهەم و نۆزدەهەمدا و پێبەپێی پەرەسەندنی سیستەمی ئەوروپایی بۆ چەند دەستەگەراییەک لە دەوڵەتی نەتەوەیی، ئەوسا سەرلەبەری ئەو پێشبینیانە بەدیهاتن. بەنەمای دەستوەرنەدانە لە کاروباری وڵاتانی تریش شانبەشانی بێرۆکەکانی سەروەری و یاسای نێودەوڵەتی بوو بە یەکێک لەو بناغە سەرەکیانەی پەیوەندیەکانی نێوان وڵاتانیان پێڕێگەخرا. ئەمە نەبوو بەهۆی نەکەوتنەوەی شەڕ و شۆڕ، بەڵام سنوورێکی دانا بۆ بەرفراوانبوونی. لە سەدەی بیستەمیشدا یەکێک لەو ڕەخنە سەرەکیانەی کۆمەڵگە دیموکراتەکان ئاراستەی ڕژێمە سەرتاپەگیرەکانیان نەکرد و بە تایبەتیش ئاراستەی کۆمۆنیستەکان ئەوە بوو کە بە شێوەیەکی مەنهەجیانە دا بە نێودەوڵەتیەکانیان پێشێلە کرد لە ڕێی ئەو بزوتنەوە ڕادیکاڵ و پارتانەوە کە لە دەرەوە بەڕێوەبران، بەواتایەکی تر لە ڕێی گەڕانەوەیان بۆ ڕۆحی جەنگە ئاینیەکان. ئەو سیستەمە نێودەوڵەتیەی پاڵی نابوو بەڕێکەوتنامەی وێستفالیاوە وەڵامی تەواوی بۆ گرفتی پێشێلکاریەکانی نێوان وڵاتەکان واتە پەنابەرنەبەر جەنگ پێبوو، بەڵام هیچ ڕێگە چارەیەکی پێ نەبوو بۆ تند و تیژی ناوخۆیی وڵاتان کە لە ئەنجامی شەڕی ناوخۆ و ململانێ ئیتنیکیەکان دروسە بوو. ئەوەی ئێستا بە پێشەلکاریەکانی مافی مرۆڤ ناسرێ. ئەوە بوو مامەڵەی لەگەڵ کێشەی ئاشتیدا ئەکرد و مەسەلەی دادپەروەری واز لێهێنا بوو بۆ دامەزراوە ناوخۆییەکان. هەڵسوڕاوە هاوچەرخەکانی بواری مافی مرۆڤ بۆچوونیان بە پێچەوانەیە، چونکە بە بۆچوونی ئەوان ئاشتی ئۆتۆماتیکی لە دادپەریەوە دێتە دی، ناشوانرێ پشت بە دەوڵەتی نەتەوەیی یان بە هیچ دەوڵەتێک ببەسترێ لە مەسەلەی بەدیهێنانی دادپەروەریدا. ئەبێ دادپەروەریش بخرێتە ژێر شێوەیەک لە شێوەکانی دەسەڵاتێک سنووری ئەو دەسەڵاتە نەتەوەییە تێپەڕێنێ کە دەستی واڵا کراوە بۆ بەجێگەیاندنی دادپەروەری. بەڵام بەرگریکاران لە بنەماکانی وێستفالیزم ئەوە متمانەیان بە پیاوانی دەوڵەت زیاترە تا بەدادوەران. نەریتی ئەمریکایی وڵاتە یەکگرتووەکان یەکێک بوو لە ڕەخنەگرەهەرە دەنگبەرزەکانی سیاسەتی دەستوەردانی وێرانکارانەی یەکێتی سۆڤیەت. لەگەڵەوەشدا خۆی بنەمای دەستوەرنەدانە سیاسەتەکانی ئەوی بە تەواوی پەسەند نەکرد. بەڵگەشەوەیە کە لە ڕۆژانی سەرەتای کۆماریدا باوکانی دامەزرێنەر وەهایان پیشاندا کە لە بنەماکانی هاوسەنگی ئەوروپا گەیشتون و ڕێزیشانەگرن. بە ئەم سەر و ئەو سەرکردنیش لە نێوان بریتانیا و فەرەنسادا کە بە شێوەیەکی گشتی دژی ئەوە بوون هیچ لایەکیان دەستی بەسەر لاکەی تردا بڕوە، بەڵام بەبێ وابەستەبوونی یەکجارێکی بە هیچ لایەکیانەوە. ڕێونیانەکانی ئەلێکساندەر هامڵتۆنیان ئەگرتەبەر هێمنانەترین لێکدانەوە بۆ بەرژەوەندی ئەوە لە ئەمریکاییەکانە خوازێ کۆمەکی خۆیان بۆ هێزەکانی ئەوروپا نەرمونیان بکەن بەبێ بەسترانەوە بە هیچ لایەنێکیانەوە. تۆماس جێڤرسۆنیش لە لێدوانێکیشیدا کە زۆر بە ئاسانی یەکرا ئەنجومەنی وەزیرانی بریتانیا دەرکی بکردایە کۆپیەکی ئەمریکاییانەی تیۆری هاوسەنگی هێزەکانی بە باشترزانی. ئەبێ لەخوا بپەڕێنەوە کە هێزەکانی ئەوروپا ئەوەندە هاوسەنگ و هاوتا یەکتری بن کە ئاساییشیان پێویست بەمانەوەی هەموو هێزەکانیان بکە لە نیشتیمانەکانیاندا و بەوەش واز لە شوێنەکانی تری جیهان بهێنن بە ئاسوودەیی بژین. بەڵام تەنانەت لەو قۆناغە هامڵتۆنیەشدا کە سیاسەتی دەرەکی ئەمریکا لە زۆر لایەنەوە لە سیاسەتی هێزە ئەوروپاییەکانە چوو پاساوەکەی زۆر جیاواز بوو. ئەمریکاییەکان ئەو کاتە وەک ئێستایان وەهایاندا ئەنا کە چەمکگەلێکی زۆر پایەدارتر لە چەمکەکانی دنیای بەسەرچوو دەوڵەتەکەیان نەجوڵێنێ
کە چەمکەکانی دنیای کۆن بە بۆچوونی ئەوان ڕنگدانەوەی تەما خۆپەرستیەکانی شانشینەکانی ئەو دەمە بوو. لە بەرامبەردا کۆماری ئەمریکا وەها سەیرەکرا کە بە پێی ویستەکانی ڕێبازی ژگیری ڕووناکبیرانە کارەکە، هەروەها کە لە چارەی نووسراوە وەک سیمبولێک کار بکە بۆ بەدبەختترین خەڵک، ئەوانەی ناچارکراون لە ژێر ڕکێفی بێبەزەییترین دەسەڵاتدا ژیان بەسەربەرن. بەوەش ناکرێ ڕەفتارەکانی ئەمریکا وەک خۆپەرستیەکی ڕوود پێناسە بکرێ، چونکە ئەمریکا بە پێی سروشتەکەی کێشەیەکی جیهانی پێکدێنێ. هەروەک جێمس مادیسۆن لە ساڵی 1940 دەری بڕی کاتێک گوتی بێجگە لە خۆی جیهانیش ئەوەی لەسەر وڵاتی یەکگرتووەکانە کە نمونەی لانی کەم یەک حکوومەت پێشکەش بکە کە دژی ئەم گەندەڵیە باوە ناڕزایی دەرببڕێ. ئەمە لە پرسیارێک لامانەدا سەبارەت بە ڕادەی بە دوواداچوونی ئەو کێشە جیهانیە. ئەگەر ئەمریکا هیوای جیهان بێ، ئایا لە سەرێتی دەسی بخاتە دەرەوە بە شێوەیەک ئەو هیوایە بێتە دی؟ ئەگەر وەڵامەکەش ئابێ، ئەوە وڵاتی یەکگرتووەکان چۆن نەتوانێت پەیامە نێو دەوڵەتیەکەی جێبەجێ بکە بەبێ ڕوبەڕووبوونەوەی هەمان ئەو گرفتە پراکتیکیانەی لە کاتی بەکارهێنانی هێزدا تووشیە بن، لە کاتێکدا هەرخۆی بەکارهێنانی هێزی لەلایەن وڵاتانی ئەوروپاییەوە مەحکومە کرد. ئەم تەنگژەیان لە ساڵی 1920دا کەمێک پێداگیریە ویست. ئەو کاتەی خەباتی گریکەکان لە پێناوی ئازادبوون لە دەسەڵاتی عوسمانیەکان شەپۆلێکی لە حەماس خوڵقاند دەربارەی ئەنجامدانی هەر کارێک بۆ پیادەکردنی بنەماکانی ئەمریکا لە کێشەی ڕزگارکردنی گەلی گریکدا. کوێنسی ئادامزی وەزیری دەرەوە باسی لە کێشە و چۆنیەتی چارەسەرەکەی کردبوو کە بوو بە ڕێپیشاندەرێک بۆ سیاسەتی دەرەکی ئەمریکا لە سەدەی دواتردا. لە هەر شوێنێک ئاڵای ئازادی و سربەخۆیی بەرز کرابێتەوە یان لەوەدا بێ بەرز بکرێتەوە، دڵ و نزاو لە خواپاڕانەوەی ئەمریکا لەبێ ئەبێ. بەڵام ئەمریکا ناچێتە دەرەوە بە دوای دڕندەکاندا بگەڕێ بۆ لەناوبردنیان. ئەو ئاواتی چاکە و ئازادی و سربەخۆییە خوازێ بۆ هەمووان. ئەو لایەنگری خۆیەتی کە تەنها داکۆچی لە خۆیەکە، بە نەلەرزیوی دەنگی و بە هاوسۆزی کۆمەکی کێشەی گشتیەکە. ئەوەش باشەزانێ کە ئەگەر کاتێک بچێتە ژێر دروشم گەلێکەوە هی خۆی نەبن، هەتا ئەگەر دروشمی ئازادبوونیش بێ لە بێگانە، ئەوە دەگلێتە حاڵەتێکەوە کە لە هێزی قوتاربوون لە تەنگژەکە گەورەتر بێ. لە هەموو شەڕەکانی بەرژەوەندی و تەڵەکەبازی و بەرچاو برسێتی تاکەکەسی و ئێرەیی و تەماشادا ڕەنگە ببێتە دیکتاتۆری جیهان و ئەوسا فەرمانڕەوای ڕۆحی خۆی نابێ. ئادامز بە پێداگرتنی لەسەرەوەی وڵاتی یەکگرتووەکان بە دوور لە بەکارهێنانی هێز پەیامە تایبەتیەکەی خۆی بگەیەنێ. دەستی بەردا لە بناغەی ئایدۆڵۆژی دەسواردانە هاوسەنگی هێزەکانی ئەوروپا. پاشەوەش بە 2 ساڵ سەرۆک جەیمس مۆنرۆ هۆکارە پراکتیکیەکانی سیاسەتی دەرەکی هاملتۆنیستی نەهێشت، ترس لەوەی ئەوروپا دەست وەربداتە نیوەی ڕۆژاوای گۆی زەوی. لە ڕێبازی مۆنرۆدا پێشنیارەکەی ئادامز لەبارەی خۆدورکردنی وڵاتی یەکگرتووەکان لە دەسواردانە کاروباری ئەوروپا بوێرانە فراوانتر کرا، لەگەڵ وریاکردنەوەی ئەوروپا لە نواندنی گەمژەیی تێوەگلان لە وڵاتی یەکگرتووەکاندا، چونکە ئەو کاتە وەک مەترسیەک بۆ سەر ئاشتی و ئاسایشمان مامەڵێ ئەکرێ. بەواتایەکی تر ئەوە ئەبێتە پاساوێک بۆ جەنگ. ڕێبازی مۆنرۆ 2 هێزی ئەوروپای لە حساباتی ئەمریکای باکوور وەلانە، بریتانیا و ئیسپانیا. لەگەڵ بریتانیادا کە لە هەردوو ئەمریکادا وازی لە ڕۆڵی کۆلۆنیاڵانە هێنابوو، پەنای دایەبەر لێکگەیشتنێکی نەنووسراو، لە کاتێکدا ئیمپراتۆرێتی ئیسپانیایی لە ئەمریکای لاتیندا هەرەسی هێنا، بازادبوونیشی لەوەی کە ئەبوو بەشداری لە هاوسەنگی هێزەکانی ئەوروپادا بکە. وڵاتی یەکگرتووەکان توانای ئەوەی پەیدا کرد خۆی بۆ ئەو پەیامە تەرخان بکە کە بۆ خۆی جاڕدا بوو. ئەمریکا بەو گۆشەگیریەی لەزەتی لە سەدەی 19 بینی، سەرکردەکانیشی لە 2 بیرۆکەدا قوڵبوونەوە کە لە هەر کۆمەڵگای تردا سەریان هەڵدایە وەک دژە دەرەکەوتن. ئەکرێ بەهاکانی ئەمریکا و دامەزراوەکانی لە سەراستی جیهان جێبەجێ بکرێن.
بەڵام بڵاوبوونەوەیان زۆر مسۆگەرترە بێ ئەگەر لەسەر ئاستی ناوخۆ تۆکمە بکرێن بەبێ ئەوەی بەکارلێکردنی سیاسیانی چڕوپڕ لەگەڵ شوێنانی تری جیهان پیس بکرێن. بڕوای نەلەقی و متمانە بەوەی مێژوو هەردەم ڕاستەڕێیەک بووە بەرەو گەشەکردن و ئازادی و دادپەروەری زیاتر یان لانی کەم ئەبوو وابووایە کە ئەزمموی ئەمریکا هێمایەک بوو بۆ ناساندن و گزارشکردن لە گەشتبینی ئەو بزوتنەوەی ڕووناکبیریەی مەینەتی و گۆڕانکاریە سەپێنراوەکان بەسەر وڵاتانی ئەوروپادا بەهۆی جوگرافیا و مێژویانەوە ئەمی تەڵخ نەکرده بوو. ئەلێکس دی تۆکۆڤێل لە کتێبی دیموکراسی لە ئەمریکاداڵێ پێشینیانی ئەمریکەکان حەزی یەکسانی و ئازادیان بۆیان بەجێهێشتووە، بەڵام خوا ئەو ئامرازەی پێبەخشیون کە بەهۆیەوە بە یەکسانی و ئازادی بمێننەوە بەوەی لە کیشوەرێکدا دایناون سنووری نییە. جۆن لویز ئۆسۆلیڤانی نووسەریش لە دەوروبەری هەمان ماوەدا ئەو متمانەیەی بەدەستەواژەی چارەنووسی ڕوون دەربڕیوە. بە هاتنی سەدەی بیستەم بڕواهێنان بە پەیامی جیهانی ئەمریکا بە شێوەیەک پەرەیسەند کە بووە بڕواهێنان بەوەی کلیلی باختەوەری نێودەوڵەتی لە فراوانکردنی ئەو دەست کەوتانەدایە کە لە پشت چیرۆکی سەرکەوتوی ئامریکاوە ڕاوەستاون هەتا هەموو دنیا بگرنەوە. ویلیام گینگز بێریان وڵاتە یەکگرتووەکان وەها وەسفەکە کۆمارێکە وەردەوردە ئەگۆڕێ، بەڵام بەو پەڕی دڵنیاییەوە ئەگۆڕێ بۆ فاکتەرێکی ئەخلاقی باڵا لە پێشکەوتنی جیهاندا و بەناو بژیوانێکی پەسەندکراو لە ململانیەکانی جیهاندا. وڵاتی یەکگرتووەکان بە هەڵگرتنی ئەو هەڵوێستانە ئەو شێوازەی ئیزدیرا کرد کە سیاسەتی دەرەکی خۆی بەسەر شوێنەکانی تری جیهاندا بڕێە کرد. ڕخنەی لە سیستەمی نێودەوڵەتی وێستڤاڵیە گرت و لە هەمان کاتدا هێزی وەک دواهەمین سزا پەسەندە کرد. لە ماوەی نێوان ڕێبازی مۆنرۆ و جەنگی ئامریکا ئیسپانیاشدا بێرۆکەی سیاسەتی دەرەکی پراکتیکەکانی و استراتیژیەکانی شوێنێکی کەمیان لە بیر و لێکدانەوەی ئامریکاییەکاندا داگیر کردبوو. خۆشەویستانم لە ماوەی ڕابردوودا ئەڵلقەی 37ەمینمان لە کتێبی هەنری کیسینگەر پێشکەشکردن تا ئەڵلقەیەکی نوێ و دیدارێکی نوێ سەرفراز بن.